بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني روشنایی دەنجی زنجیرە پەیامەکانی گۆڤاری ڕێنوێن ژمارە 28. ناوی کتێب مارکس لە تەرازووی ژیریدا. نووسینی محەممەد ساڵح ئەبوبەکر شارەزووری. ناوی زنجیرە زنجیرەی بابەتە فیکریەکان. ژمارەی زنجیرە 5. تێڕاژ 2000 دانە. نۆبەی چاپ یەکەم. ساڵی چاپ 2015. ژمارەی لاپەڕە 160 لاپەڕە. دیزاین گۆڤاری ڕێنوێن. پێداچوونەوەی کۆچەر محەممەد مەلا ساڵح. چاپ چاپخانەی ڕێنوێ. نرخ تەنها 3500 دینار. سەرپەرشتیکار سەرکۆ کەریم ئەحمەد. لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارەی 1423 ساڵی 2014 پێدراوە. ئەم بەرهەمە تعبیر لە بۆچوونی نووسەر دەکات. خوێندنەوەی عەلی خۆشناو. هەڵەبڕ ڕێبین کازم بندیان. کارە دەنجەکان ستافی ڕۆشنایی دەنجی. بسم الله الرحمن الرحيم. أفحكم الجاهلية يبغون ومن أحسن من الله حكما لقوم يوقنون. سورة المائدة آية 50. شارستانية أوروبا. کاتێ ئەدیسۆن کارەبای دۆزیەوە و سەرزەوی ڕووناکردەوە ئەم چەرخەی کە ئێستا ئێمە و مرۆڤانی تری سەرزەوی تێیدا ئەژی ناونرا بە چەرخی ڕووناچی عەسڕ النوور. پاشماوەیەکی ترکە ئەتۆم دۆزرایەوە و چەکەکانی ئەتۆم بوونە ماسوولکە و فویان تێکرا. بێمەلا و بێگوێزەبانە بانگدرا بە گوێی چەرخەکەماندا و ناودرا بە چەرخی ئەتۆم عەسڕ الزەڕە. پاشماوەیەکی ترکە گەشتەکانی ئاسمانی دەستی پێکرد و بەرەو مانکشان بۆ ئەوەی بیکەنە بنکەیەکی ئەتۆمی دژی دانیشتوانی سەرزەوی. دیسان ناوی چەرخەکەیان گۆڕی و ناویان نا چەرخی بۆشاییەکانی ئاسمان عەسڕ الفەضاء. بەڵام وابزانم شیاوترین ناو بۆ ئەم چەرخە ئەوەیە ناو بندرێت چەرخی لاسایی کردنەوە عەسڕ المەوضات. لاسایی کردنەوە لە هەموو شتێکدا، لاسایی کردنەوە لە بەرگدا، لاسایی کردنەوەی لە شێوەدا، لاسایی کردنەوەی لە بیر و باوەڕدا، لاسایی لە یاسادا. لاوەکانی ئێمە وەکو تیپێکی مۆسیقایان لێهاتووە، هەر یەکەیان ئامێرێکی مۆسیقی گرتووە بەدەستەوە و مایسترۆیەک لە بەردەمیاندا وەستاوە و لەسەر ئاوازی دوژمنەکانیان چۆن نیشانکردنیان بکات بەو شێوەیە زوڕناکەیان لێ ئەدەن و دەهۆڵەکەیان ئەکوتن. یانەی بەرگدارولئەزیای پاریس چ جۆرە مۆدێلێک دەربکات کچانی ئێمەش پڕ بە پێستی ئەیدورن و لەبەری ئەکەن و لەشیان ڕوت ئەکەن بۆ مێشکی چاوچنۆکەکان و لاساییەکی بێتام لەلایەن کچ و کوڕەکانمانەوە. ئەمە نەک تەنها لە ڕووی جل و بەرگەوە، بەڵکو لە ڕووی بیر و باوەڕ و ڕەوشت و یاسایشەوە ئەوان چیان فەرموو هەر ئەوەیە. هەرکەس لاری هەبێ ئەوە کۆنە پەرستە و دواکەوتووە. مرۆڤی نیاندەرتاڵە و زیندوو بۆتەوە و هۆی ئەمانە گشت چییە؟ هۆی ئەوەیە تووشی نەخۆشی شکستی گیانی ئەلهەزیمەتە ڕوحیە بووین و بە چاوێکی ئەبلەق و هۆشێکی سەرسامەوە سەیری شارستانیەتی ئەمڕۆی ئەوروپا ئەکەین و شارستانیەتی ئەوان بە شێوەیەک سەرنجیان ڕاکێشاوین کە ئێمە هەر مڵچەی دەممان دێت و کەلێنێکی ئایدۆلۆژیمان تێکەوتووە. ئەم وتانەی سەرەوەتان بەلاوە سەیر نەبێت. ئەوەتە برایەکی موسڵمان کە خەڵکی هەولێرە و لە ئەڵمانیای ڕۆژئاوا ئەخوێنێ نامەیەکی بۆ نووسیم و تێیدا ئەڵێ کاتێ هاتمە ئەڵمانیا و لە کۆلێژی زانیاریەکانی ئابووری ڕامیاری وەرگیرام و بڕیارمدا لێرە بخوێنم چەند برایەکی قوتابی موسڵمان و دڵگەرم بۆ ئیسلام ئەکروزانەوە بۆم. ئەیانوت تۆ چۆن لەناو ئەم هەموو بەڕەڵای و بیر و باوەڕە ئالۆزەدا هەڵ ئەکەی؟ چۆن ئاین ڕێت ئەدات تۆ لە وڵاتێکی ئیسلامی لەناو گەلێکی موسڵمانەوە بیت بۆ ناو گەلێکی وا خوانەناس و بەڕەڵڵا؟
ئەمانە و هەزاران جۆرە پرسیار و کێشەی تر ڕێگا بە قوتابی موسڵمان و ڕۆڵەی موسڵمان ئەگرێت. بەڕای من هۆی ئەوەیە زۆربەی زۆری موسڵمانەکان هەڵوێستی ئایینەکەی خۆیان بەرامبەر بەو شارستانیەتە نازان و نەک تەنیا تاکەکانی کۆمەڵ یا کۆمەڵی موسڵمانان نایزانن، بەڵکو کاربەدەستان و جلەو بەدەستانی وڵاتە ئیسلامیەکانیش نایزانن یان نایانەوێ بیزانن، چونکە کاربەدەستانی ئەم وڵاتانە بە شیری ئەم شارستانیەتە و بیری و باوەڕی ئەو ئەوروپایە گۆش کراون. لەبەر ئەوە حەقیانە ئەگەر خۆشیان جێل بکەن و چاوی پێچێکیش بدەن بەسەر چاوی گەلەکەیاندا، هەرچەندە لابردنی ئەم تەم و مژە و چڕەد و کەڵاب بە یەکێکی وەکو من ناکرێ، چونکە ئەرکێکی گەلێک گرانە، بەڵام لەبەر بێکەسی و نەبوونی نووسەر و شانم دایە بەری و دەست لە دەست و قووەت لە ئەڵڵاه. پێشەچی کە ئێمە باسی شارستانیەتی ئەوروپا ئەکەین و بەراوردی ئەکەین لەگەڵ ئیسلامدا، مانای وایە وڵاتە ڕۆژهەڵاتیەکانیش هەڵسەنگێنراون، چونکە ئەگەر ڕووی وشەی ڕەنگا و ڕەنگ و کاوێشکراو ئەدەن بە گوێماندا و بە چاوێکی تیژ و ورد و بیرێکی قوڵەوە سەیری شارستانیەتی وڵاتانی ڕۆژهەڵات بکەین، لە هەموو ڕوێکی شارستانیەوە بۆمان دەردەکەوێت ئەویش هەر زادە و نەخشەی شارستانیەتەکەی ئەوروپایە و هیچ جیاوازیەکی سەرەکیان نییە، بەڵکو ئەتوانین ڕۆژهەڵاتیەکان دابنین بە شاگرد و کاسەلێسی ئەوان لە هەموو ڕواڵەتێکی شارستانیەکەیانەوە لە ڕووی پیشەسازی و تەکنەلۆژی و چ لە ڕووی بیر و باوەڕ و بیرکردنەوەیان و چ لە ڕێبازی ژیانیان، بەڵکو مامۆستاکانیان بتەکانیان جوولەکەن و ئەوروپین و ئێمەی موسڵمان بڕوامان بە سەربازگەی سەرمایەداری و شۆشیالیستی نییە، بەڵکو بڕوامان بە سەربازگەی باوەڕ و بێباوەڕی ئەلئیمان وەلکوفر هەیە، چونکە یان خوا هەیە وەکو ئێمەی موسڵمان دەڵێین، یا خوا نییە وەک ئەوان ئەیڵێن. جا کە هەروتمان شارستانیەتی ئەوروپا مەبەستمان لە هەردوو بەشە کوفرەکەیە، چ ڕۆژهەڵاتی چ ڕۆژ ئاوایی. لە بەشی دوایی ڕێکەوت لە تەرازووی ژیریدا وریا بە وەسیەت نامەیەکم بۆ کاوە و بۆ هەموو سەر لێ شێواوێکی تری وەکو کاوە نووسیوە و ڕامگەیاندووە کە گرۆی ئادەمی زادانی ئەمڕۆ لەسەر کەندەڵانێکی زۆر قوڵ ڕاوەستاون و هیچ ئاگایان لە خۆیان نییە. کەندەڵانەکەش وردە وردە دەڕوخێ و هاکە هەرەسی هێنا و بەناسۆرترین شێوە سەرە و خوار بوونەوە. ئەمە نەک تەنها بەهۆی چەکە استراتیژیەکانەوە و کوێرە ڕۆکێتی ئاشتی خوازەکانەوە، نەخێر تەنیا ئەوە نییە، بەڵکو ئەوە و لەوەش گرنگتر کە بریتیە لە گسکدانی باغەڵی شارستانیەتی مادیەت لە بازاری ڕەوشت و بیر و باوەڕدا. ئەم ڕاستیە ئەوەندە ئاشکرایە بە هیچ جۆرێک ڕێگای ملە ملەی کەسی نەهێشتۆتەوە. ستونی ئەو ئاڵای دیموکراتیەی کە ئەوروپا هەڵی کردبوو وردە وردە سەرە و خوار بۆ و ئەیانەوێ بزماری ژەنگاوی ڕزیوی مارکسیەتی لە ڕۆژهەڵاتەوە بۆ بهێن و پینە و پەڕۆی بکەن. دووری مارکسایەتی لەگەڵ واقعی کۆمەڵی ئادەمی زاد و نەبێ مارکسیەتی تەوژمەکەی جارانی لە جیهاندا مابێ، کاتێک کە بۆیان دەرکەوت هەموو نەخشەکانی ئابووری و کۆمەڵایەتی و سۆشیالیستی زانیاری مارکسی لە جیهانی ئەندێشەدا داڕێژراون و زۆر دوورن لەگەڵ واقعی کۆمەڵی ئادەمی زاداندا، لەبەر ئەوە هەر ئەو وڵاتانەی خۆیان بە باوکی مارکسایەتی دائەنێن پاشە و پاش لێی کشانەوە و دەستیاندایە سمارتە لێدانی و بابڕبەنگ تێی بەربوون. بۆ نمونە کاتێکە رووسیا خاوەنیەتی خۆی ئەلمەملەکیە الفەردیەی هەڵوەشاندەوە و هەنگاوی کۆمەنیستیانەی نا، لەو کاتەدا خەڵکی سەیریان کرد چەندە خۆیان ماندوو بکەن و ئارەق بڕێژن، هەر ئەو موچە و مانگانەیە بۆیان بڕاوەتەوە هەر ئەوەیە. لێرەدا دەستیاندایە تەمبەڵی و خۆشارنەوە لە کارە گرانەکان. خۆ لە یاسای سۆشیالیستیدا دەوڵەت بە پێی پێویست شتومەچی پێویستی بۆ ئامادە دەکات، ئیتر بۆچی خۆی بکوژێت و خۆی ماندوو بکات. لێرەدا هەرکەسە هەوڵ ئەدا کام فەرمانەی ئاسانە ئەوە بکات و لە کارە گرانەکان خۆی بشارێتەوە. ئەم دیاردەیە بە شێوەیەک تەشەنەی کرد هەتا میری لە ساڵی 1936دا بڕیارێکی دەرکرد و ڕێگای گەشەکردن و پەرەپێدانی ماڵداری خۆیدا. دروشمی مارکسایەتی هەر کەسە بە پێی توانایی و بۆ هەر کەسەش بە پێی پێویستیان گۆڕی، بۆ هەر کەسە بە پێی توانایی، بۆ هەر کەسەش بە پێی کارکردنی و هەر کەسە کار نەکات مافی خواردنی نییە.
لە گۆڤاری ئەڕسالە ئیسلامیەی عێراق ژمارە 106 ساڵی 1977 لۆمەشیان ناکرێت چونکە ئەگەر بەڕاستی سەیری نەخشەی مارکسایەتی بکەین بۆمان دەرئەکەوێت میثالیەکی ڕووتە و لە جیهانی ئەندێشەدا نەخشەی کێشراوە سەیر ئەکەین داوا ئەکەن کە هەموو ڕواڵەتێکی ژیان بگۆڕێ لەسەر نەخشەی حیزب پارت سەر لە نوێ جیهانێکی تر و شارستانیەتێکی تر و ڕواڵەتی کۆمەڵایەتیەکی تر و ڕواڵەتێکی ژیانی تر بکێشرێت و دروست بکرێت ئەمەش بە چەند قۆناغێکی دیاریکراودا تێپەڕ بکات لە قۆناغی یەکەمدا هەرچی ڕواڵەتی سەرمایەداری هەیە تەفر و تونا بکرێت و میری حیزب دەست بگرێت بەسەر هەرچی هۆکانی بەرهەم وەسائل الئینتاج و هۆکانی ڕاگەیاندن وەسائل الئیعلام هەیە چ ڕۆژنامە و چ کتێب و چ ئێزگا و بۆ هیچ کەسی تر نەبێت هانا هەڵبنێتەوە بە تایبەتی ئەبێ ئاین و ڕەوش لە گۆڕەپانێکی گەورەدا سێدارەیان بۆ هەڵبخرێت لە قوڵترین گۆڕدا بنێژرێن چونکە لای مارکس خوا ئەڵڵا بریتیە لە بتێک و دەوڵەمەندەکان تا شیویانە بۆ ئەوەی هەژارەکان خەریک بکەن بە پەرستنیەوە و سەرخۆشیان بکەن و بێ ئاگایان بکەن ئەمانیش دەوڵەمەندەکان دەم بخەنە خوێنەکەیان و دەست بکەنە مژینی لە دوای ئەم قۆناغا چینی کرێکار بە شێوەیەکی کاتی باڵی دیکتاتۆریەتی خۆی بەسەرگەلدا ئەکێشێ و ئەم قۆناغا پێی ئەوترێ قۆناغی دیکتاتۆریەتی پرۆلیتاریە ئەمجا کە هەموو سەرزەوی تەخت بوو چینایەتی تێدا نەماو بوو بە ماستی مەی و بۆیان و کۆمەلگایەکی یەکسان دروست بوو دیکتاتۆریەتی پرۆلیتاریا خۆی ئەتوێنێتەوە و ئیتر نەمیری ئەمێنێت و نەیاسا و نەدەوڵەت مرۆڤ پێویستی بەمانە نامێنیت و ئیتر بەرهەم بە لێشا و ئەڕژێ بەسەر خەڵکیدا ئەو کاتە هەرکەسە با پێی توانای خۆی کار دەکات و هەرکەسەش با پێی پێویست شتومەک هەڵدەگرێت و لەمە دووە قۆناغی کۆمەنیستیە ئەم نەخشەی مارکسایەتیە دایناوە ئەتوانین ناوی بنێین وەڕاوە و ئایدیالی و میثالی و زۆر شتی تر لەم بارەوە چونکە یەک ئەو خەڵکانەی کە ئەم نەخشەیان بۆ دانراوە ئەبێ ئادەمیزاد نەبن یا فریشتە بن یا نەتەوەیەکی جیاواز بن لە مەریخەوە هاتبنە خوارەوە ئەجینا هەتا گرۆی ئادەمیزاد ماوە خۆشەویستی دارایی هەر ئەمێنێ بە تایبەتی کاتێ مرۆڤ باوەڕی بەخوا نەما و چاوەڕێی پاداشتی پاشەڕۆژی نەما چاوچنۆکترین مرۆڤ دەرئەچێت ئەگەر ئاین نەمێنێ ئەبێت چی هەبێ پاڵ بە ئادەمیزادەوە بنێ برا هاونیشتیمانیەکەی و هاو مرۆڤایەتەکەی لە خۆی خۆشتر بووێت تەنیا ئاینە گەورەترین وزەی لە خۆبردن و فیداکاری لە ئادەمیزاددا دروست بکات کاتێ مارکس و هاوڕێکانی مارکس ئاینیان لە ئادەمیزاد وەرگرتەوە و لە مۆزەخانەی کۆنەپەرستیان دایاننا هەر نەخشەیەکی تری لێبوردن بۆ ئادەمیزاد دابنێن نەخشەیەکی ئایدیالی پوچەڵە مارکسایەتی کەوتۆتە تەنگەبەران و دژایەتیە با پڵیشانەوە نەبێت کۆتایی نایەت چونکە مارکسایەتی بیر و باوەڕێکە داوای لە خۆبردن و بەخشین و خۆنەویستی لە خەڵکی ئەکات لەلایەکەوە و لالایەکی ترەوە ئاینی لێ ئەستێنێتەوە کاتێ لاشکری نازی هێرشی بردە سەر رووسیا و ئابلوقەی شاری ستالینگرادیدا ستالینی سەرۆک سەیری کرد هیچ شتێک نییە پاڵ بنێت بە جوتیارەکانی رووسیاوە بۆ قوربانی و لە خۆبردن ڕۆڵەی رووسی نەی ئەزانی بۆچی بمرێت و لە پێناوی چیدا خۆی بدا بەکوشت خۆکەمرد تازە ناگەڕێتەوە و زیندووبوونەوە و بەهەشت و ڕێزی شەهیدیش نییە چونکە مادیەکەی مارکس وای پێوتووە و ئیتر چی هەیە پاڵی پێوە بنێ بۆ قوربانی هیچ چارە نەمابوو بۆ ستالین ئەوە نەبێت دەست بداتەوە کردنەوەی مزگەوت و کڵێساکان بەڵکو دڵە مردووەکان زیندوو بکاتەوە دووجار فەرمان دەرچوو بۆ هەموو شانە حیزبیەکان پێیان ڕاگەیەندرا کە هێرش بۆ سەر ئاین مەبەن باسی خوا بەخراپە مەکەن حەقتان بەسەر شتە نادیارەکانەوە ئەلغەیبیاتەوە نەبێت ئەگەر ئەو باسەتان لا کرایەوە بڵێن ئەو مەسەلە باسی نەکراوە و کاتی نەهاتووە بەمەی شەوە ڕانەوەستان بەڵکو پاش ماوەیەک دیمان چۆن حەجاجی ڕووسی لە مۆسکۆوە بەرەو مەککەی پیرۆزهاتن موفتی ئیسلامی لە ڕووسیای شوعیەوە فتوای دەرکرد ئەمانەش هەمووی پڕکردنەوەی ئەو کەلەبەرەیە بەڵام هەتا بێت گەورەتر ئەبێت دووەم
کاتێک کە دیکتاتۆریەتی پرۆلیتاریا باڵی بەسەر گەلدا کێشا و ئاین نەما و ڕەوش زیندە بەچاڵ کرا، ئەو کاتە دێوێک پەیدا ئەبێت و ناوی ئەنرێت بیرۆقرافی. جا ئەو سامانەی کە جاران سەرمایەدارێک ئەیدزی لەو کاتەدا سوپایەکی دز پەیدا ئەبێ، هەر لە بەڕێوبەری ئەلجەمعیە ئیستیهلاکیە و کاربەدەستەکانی هەتا سەرفرۆشیار ئەبنە بێژنگێک و ئارد و ئاوی گەلی پێ ئەگوێزنەوە. کەواتە ئەمە گواستنەوەی گەلە لە ستەمێکی چینایەتیەوە بۆ ستەمێکی تری چینایەتی و هەر لە یەکەم هەنگاوی سۆشیالیستی با چاوی خۆمان دیمان پەلامار درایە بەربەخشینەوەی خەڵات و بەخشش جائیزەتە و مەکافائات، کە ئەمانەش وزەی ناوخۆی مرۆڤ ناتەقێنن، بەڵکو و بریتین لە بەرتیل و بەرتیلیش هەڵپەیەکی ڕووکەشی نەبێ هیچی تری لێ سەوز نابێت. ئەوەی کە وزەی ناوخۆیی ئەتەقێنێت باوەڕە بە ڕۆژی پاداشت و پەیڕەوی شەریعەتێک بە یەک چاو سەیری کاربەدەست و ژێردەست بکات. سێەم، مارکسایەتی وا ئەزانێ کە سێ ژەمی خواردن و بەرگ و دەرمانی پێویستدرا بە مرۆڤ، ئیتر ئەو مرۆڤە سەرلەبەری ژیانی تەواوە. پێشینان وتویانە مرۆڤ تەنیا بەنان ناژی، هەموو مرۆڤێ بەتەنیا لەدایک بووە و بەتەنیا ئەمرێ و بەتەنیا نەخۆش ئەکەوێ و بەتەنیا پیر ئەبێ و هیچ کەسێ هاوبەشی ئێش و ئازارەکانی ژیانی و برینەکانی ناکات. ئەو مرۆڤە لێی ڕوونە بۆیە لەدایک بووە بۆ ئەوەی بمرێت. دەبێ ڕێگای بدرێت پێش ئەوەی بمرێت زوخاوی دڵی هەڵبڕێژێت، چونکە مرۆڤ گیاندارێکی سربەستە و خاوەن بیر و هەست و هۆشە خۆی پاشە ڕۆژی خۆی دیاری ئەکات. هەندێ جار خواردن ئامادەیە، بەڵام ئەو برسیەتی هەڵ ئەبژێرێ و بە ڕۆژوو ئەبێت، یا لە جەنگێکی خۆکوشتنەوە ئینتیحاریدا بەشداری ئەکات و لێی ڕوونە کە ئەمرێت. جارێکی تر چاوی بە ڕۆشنایی جیهان ناکەوێت، کەچی ئەو مردن هەڵ ئەبژێرێت لە پێناوی ئەوەی کە وتویەتی نا ڕوبەڕووی ستەم نابەرە و ڕووی هەر شتێ دژی قەناعەتی کەسایەتی بوەستێ. چوارەم، ئەو هەموو کروزانەوەی کە مارکس کروزاوەتەوە بۆ چینی کرێکار لەگەڵ گیانی زانیاری ئێستا و پێشکەوتنی شۆڕشی تەکنەلۆژیادا ڕێک ناکەوێت. بابیرێکی کۆنا ئەدرێتە قەڵەم، چونکە لە کاتی مارکسیدا کرێکار هەموو کارەکانی بەدەست ئەکرد و ئەو دەستکەوتەی بەو ئارەقە و ماندووبوونەی پەیدای ئەکرد بەشی گوزەرانی نەئەکرد. جگە لەوە کرێکار ماندووترینی چینی گەل بوو. بەڵام مارکس نەیزانیوە لەم ڕۆی ئێمەدا کرێکار لە سەرکورسیەک دانیشتووە و چەند دوگمەیەک لە بەردەمی دایە و هەموو کارەکانی بە ژیری ئەلیکترۆنی ئەکات. ئەو کرێکارە چەوساوە بەشخوراوەی مارکس بیری لێکردوتەوە ئێستا نەماوە و تەنانەت لە وڵاتە سەرمایەدارەکانیشدا ئێستا کرێکار خاوەن بەشە لە کارگەکاندا و نیقابە و یەکێتی کرێکاران بە هەموو هێزێکی پشتیوانی ئەکات. هەر کاتێ مان بگرن دەوڵەت ئەکەوێتە پەڵەقاژێ. پێنجەم، هۆی سەرەکی ڕووخاندنی مارکسیەتی ئەو دروشمە بوو کە لە سەرەتای هەموو دروشمەکانەوە هەڵیان واسی بوو لەیان نووسی بوو ئاین تریاکی گەلانە. ئاین چەکی دەستی دەوڵەمەندانە بۆ هەژاران. ئەگەر بمانەوێ ڕاستی و ناڕاستی ئەم دروشمە مارکسیەتەمان بۆ دەرکەوێت، پێویستمان بە خۆماندووکردن نییە. تەنیا بەتاقا پرسیارێک بۆ دەردەکەوێ ئایا دەوڵەمەندەکانی قوڕەیش پاڵپشتی موحەممەد صەڵی الله عەلەیه وسەلەم بوون لە داخوازیەکەیدا یا ڕەش و ڕوت و هەژارەکان؟ ئایا سەربازەکانی ئیسلام و پەروانەکانی دەوری موحەممەد صەڵی الله عەلەیه وسەلەم ئەبوو جەهل و عوتبە و بۆرجوازیەکانی قوڕەیش بوون، یا بەندە و چەوساوەیەکی ژێردەستی دەوڵەمەندەکان بوون؟ ئەگەر ئیسلام داری دەستی دەوڵەمەندەکان بوو، بۆچی دەوڵەمەندەکان بربەرەکانەیان ئەکرد و هەژارەکان قوربانیان ئەدا؟ بەڵام وا دیارە مارکسی هەژار هیچی لە ئیسلام نەخوێندۆتەوە. لە ڕوانگەی جوولەکایەتیەوە بڕیاری خۆی دەرکردووە خۆ ئەگەر سەیرێکی سەرپێیی مێژووی گەلانی موسڵمان بکەین، بۆمان دەرئەکەوێت هەر کاتێک ئاین گیانی قوربانی و فیداکاری بۆ نیشتیمان و گەلی دروست کردووە لەناو گەلە موسڵمانەکاندا و لاوەکانی پاڵپێوە ناوە بۆ سەنگەر گرتن. مارکس هەرچی نوقڵانە تەحکینێکی لێداوە لە هەموویاندا بەدرۆ کەوتۆتەوە. بۆ نمونە وتی
کۆمەنیستی لە کۆمەڵگایەکی پیشەسازی سەرکەوتووی وەکو ئەڵمانیا و ئینگلترا سەرهەڵ ئەدا و گەشە ئەکات. هەروەها لە ساڵی 1849 دا وتی کۆماری سوور لەسەر ئاسمانی پاریسدا لە ئاسۆ دەردێت کەچی وانەبوو. لە کتێبی ئەلئیسلام یەتەحەدی لاپەڕا 128 بەڵکو لە کۆمەڵگایەکی گشتکار و دواکەوتووی وەکو چین سەری هەڵدا و وتی دژایەتیەکی زۆر توند لە نێوان بۆرجوازی و پرۆلیتاری و سۆشیالیستی و سەرمایەداریدا دروست ئەبێ، هەتا لە ئەنجامدا شۆڕشێکی گەورە دروست ئەبێ و ڕووی جیهان وەر ئەچەرخێنێ بەرەو کۆمەنیستی، کەچی وانەبوو. بەڵکو سەرۆکەکانی کرملینی ڕووس لەگەڵ سەرۆکەکانی کۆشکی سپی ئەمریکی کۆ ئەکەینەوە و وتوێژی خۆشەویستی ئەگۆڕنەوە، بەڵام سەربازی چینی شیوعی ڕوبەڕووی سەربازی ڕووسی شیوعی لە سەنگەردایە، جگە لەوەی بیرەوەری تواننەوەی چینی پرۆلیتاری پاش ئەوەی باڵی ڕەشی کێشا بەسەر گەلدا هەڵەترین بیرەوەری مارکسایەتیە. تازە ئەو پرۆلیتاریانەی بە ناوی حیزبەوە گونی گوندار دەرئەهێنێ و هەر کەسێ پێچەوانەی فەرمانەکانی بکات پوولێکی سۆشیالیستی پێوە ئەنێ و ڕەوانەی یەخچاڵەکەی سێبیریای دەکات، تازە ئەو لە پۆپەی دەستەڵاتەوە بە خۆشی سەری خۆی دێتە خوارەوە و دەستەڵاتەکەی و چینەکەی ئەتوێتەوە، کەواتە گێژ و گوڵێکی سۆشیالیستی زانیاری و دیالێکی زانیاری تەنیا بەرگێکی بێناوەڕۆکە بۆ فروفیتی بیر و باوەڕە ڕووخاوەکەیان. بە درۆخستنەوەی دروشمی مارکس بەرامبەر ئیسلام. توخوا بۆ ناڵێن بە مارکسیەکان کێ لە سەرەتای دروستبوونی بوونەوەرەوە هەبووە و بزانێ کێ سەرەتای بوونەوەر تەنیا مادە بووە و پێویستی بە هیچ هێزێک نەبووە. پرسیارێکە یەکەم بەردی بناغەی مارکسیەتی ئەلەقێنێ ئەگەر ئێمە ئەڵێین تیۆرە، ئێمە ئەڵێین گومانە، فەرموو با بیچەسپێنێ هەرچەندە ڕووسیا و چین و یوگسلافیا هیچیان خاوەنی شارستانیەتی تەنانەت بیر و باوەڕی خۆیان نین و کاتێ من ئەڵێم ئێمەی موسڵمان بڕوامان بە سەربازگەی سۆشیالیستی و سەربازگەی سەرمایەداری نییە و بەڵکو هەردووچیان بە یەک سەربازگە و یەک شارستانی سەیر ئەکەین، چونکە سەربازگەی سۆشیالیستی لقێکە لە سەربازگەی سەرمایەداری و نەختێک سمارتەی بلیمەتی جووەکانیان لێدراوە و شارستانی و هەموو تەکنەلۆژی ڕۆژهەڵاتی سۆشیالیستی زادەی مێشتی ڕۆژئاوای سەرمایەداریە. دۆزینەوەی هێزی بە هەڵمبوون نەوت کارەبا ئەلیکترۆن ئەتۆم هەمووی زادەی مێشتی ئەوروپا و ڕۆژئاوان. لەگەڵ ئەم هەموو چەپڵەیەی لە کوردستاندا بۆ بەرەی سۆشیالیست لێدرا، ئێستاش هیچ خێر و خۆشیەکمان نەدی لەم بەرەیە. بەڵێ میک و ناپاڵم و کوێرە بۆمبای ئاشتی خوازەکان چەم و دۆڵ و شار و گوندی کوردستانیان ئاوەدان کردبۆوە، بەڵام ئاشتی خوازەکانی کوردستان و هەڵگرانی خەڵاتی لینین لە ئاشتیدا هێشتا تێریان نەخواردووە. ئەگەر بەرەی ڕۆژئاوا تاقە جارێک لە ساڵەکانی سیدا بردومانیان کردین، ئەمانە ئەشکەوتەکانی کوردستان بۆنەتە هێلانەی فڕۆکەکانیان. کەواتە کاتێ ئێمە باسی شارستانیەتی ئەوروپا دەکەین هەڵی ئەسەنجێنین لەگەڵ شارستانیەتی ئیسلامدا، مانای وایە شارستانیەتی مادیەتمان بە هەردوو بەشەکەیەوە ڕۆژهەڵاتی و ڕۆژئاوایی هەڵسەنگاندووە. جا ئێستا بۆ ئەوەی بتوانین شارستانیەتی ئەوروپا لەگەڵ ئیسلامدا هەڵبسەنجێنین، یا بڵێن شارستانیەتی ئەوروپا بە تەرازووی ئیسلام بکێشین، بزانین هەڵوێستی ئیسلام بەرامبەر بەو شارستانیەتە چییە. ئەوەیشمان لە یاد نەچێت کە پلەی تێگەیشتنی ڕۆڵەکانی ئیسلام و زانایانی ئیسلام ئەمڕۆ گەلێ جیاوازە لەگەڵ دوێنێ. ئەمڕۆ ڕۆڵەی موسڵمان پاش ئەوەی ماوەی چەواشەکردنی تەواو بوو هۆشی هاتەوە سەرخۆی، ئێستا زۆر بەوردی ئەتوانێ هەر شتەی لە جێگای خۆی دابنێ. تازە ئەوە بەسەر چوو مەکینەیەکی جووتی ئەوروپی بێتە شارەوە، ئیتر لاوەکانمان هەموو نەریت و ئاین و ڕابواردیەکی خۆیان لەبیر بچێ و بێورد بوونەوە کڕنوش بەرن بۆ ئەم و ئەو. بەڵکو ئەمڕۆ ڕۆڵەی موسڵمان ئەزانێ کە بیر و باوەڕی داگیرکەران جیایە لەگەڵ پیشەسازیدا و ئەو زانیاریە و تەکنەلۆژیەی بەری خەبات و قوربانی هەموو گرۆی ئادەمیزادە بەگشتی.
لەبەر ئەوە زانیاری بەجیاوەر ئەگرێ و بیر و باوەڕی لە دەرەوە هێندرا و بەجیا و زۆر بەجوانی لە یەکتری جیا ئەکاتەوە ئەگەرچی وەکو هەویریش پێکەوە بشێلرێن. جا لەم پەڕاوەدا بە شێوەیەکی مەوضوعی شارستانیەتی ئەوروپی هەڵ ئەسەنگێنن بۆ ئەوەی بتوانین لایەنەکانی چاکە و خراپەی ئەم شارستانیەتە جیا بکەنەوە. تیشتی لێکۆڵینەوەمان چڕ ئەکەینەوە سەرخاڵێک کە ئەویش هەڵسەنگاندنی گۆشەکان و پایەکانی ئەم شارستانیەتەیە لەگەڵ ئیسلامدا بۆ ئەوەی بزانین ئایا ئێمەی موسڵمان هەڵوێستمان چییە بەرامبەر بەو شارستانیەتە. ئایا هەر لە سەرەتاوە دەست ئەنەین با ڕوویەوە و بە سەروبەرەوە دەرگای لێدا ئەخەین یا دەرگای بۆ ئەخەینە سەر پشت و باوەشی پێدا ئەکەین یان گوڵ بژاردەی ئەکەین و هەندێکی هەڵ ئەبژێرین و هەندێکی فڕێ ئەدەینەوە بەسەر خۆیاندا و نامانەوێ. ئەم هەڵسەنگاندنە بە شێوەیەکی مەوضوعی ئەبێ و بە پشتیوانی ئەڵڵا دوور ئەبێ لە هەموو شێوەیەکی دەمارگیری و خودویستی. ڕۆژێک تێپەڕی بەسەر کوردستان و خوێنەرانی کوردستاندا کە دەمارگیری گەورەترین دەوری ئەبینی لە ژیانی خوێنەواراندا. زۆربەی ئەوانەی کە خوێنەرانی ئاین بوون و دەرچووی قوتابخانەکانی مزگەوت بوون حوجرە دەرگایان لەسەر ئەم شارستانیەتە بە تەواوی داخست بوو. با چاک و خراپیەوە چوونە قوتابخانەکانی ئەکادیمیایان بە کوفر و ئیلحاد ئەدایە قەڵەم. تەنانەت لە زۆر کەسم بیستووە کە فڵانە مامۆستا یا فڵانە شێخ فەرموویەتی دانیشتن لە بەرگڵۆپی کارەبا باوەڕ لاواز ئەکات هەتا گەیشت بووە ئەو پلەیە کە مامۆستایەک ئەی فەرموو مەکتەب بە پێی ژمارەی ئەبجەد ئەکاتە مەنبەع سەرچاوەی کوفر. ئەمەیان لالایەکەوە. لالایەکی ترەوە خوێندکارانی قوتابخانە ئەکادیمیەکان خۆیان ناونابوو منوور وەکو چۆن ئێستا خۆیان ناوناوە ڕۆشنبیر مثەقەف بە قێزەوە سەیری ئاین و کەلەپوری نەتەوەی خۆیان ئەکرد و بە هەزاران ناو ناتۆرە و وتەی سوچیان خست بووە دوای مەلاو خوێندکارانی ئاین. ئەم تەم و مژە سوکردنی پیاوانی ئاینی با شێوەیەک بوو کە سوکترین پیشە پیشەی مەلایەتی و فەقەیەتی بوو. تەنانەت زۆر لە ڕۆڵەی مەلاکانیش ئەوانەی بە نانەڕەقەی حوجرە پەروەردە بووبوون و دوایی لێی هەڵگەڕانەوە و لەگەڵ ئەو منەوەرانەدا کەوتنە سوکردنی ئاین و پیاوانی ئاینی. هەندێکیان لە ژێر تیشک و نەخشەیەکی دیاریکراودا کە لەلایەن دوژمنانی ئیسلامەوە بۆیان کێشرا بوو. هەندێکیشیان لە خۆیانەوە تووشی ئەو درمە بوون. بۆ نمونە بێکەسی شاعیر ئەڵێت هەردوو گوێم پڕ بوو لە باسی وەعظ و سەرفیترە و زەکات هەر هەواڵی حەشر و نەشرم پێ دەڵێن تاک و مەمات بەسە لەو مەوضوعەلادا فێری نوێژ بوو کائینات خوتبەیەکی ئیجتیماعیم پێ بڵێ بۆ ڕێی حەیات ئەی مەلا تۆ بێ خودا لەم فیکرە کۆنەلا بدا فەنەنی تازەم پێ نیشاندە بۆ تەڕەقی و ڕێی نەجات. یان هەژاری شاعیر کە باسی خوێندنی خۆی و ئەو هەستەی ئەکات کە پێشوازی قورئانی کردووە ئەڵێ سوێندی کەسم لەسەر نییە هەر من خۆم کاتێ جزمی عەمەم دەخوێند و حینجەم دەکردەوە کە لە سەر و سیمای مامۆستام دەترسام جگە لەوەی لا دیمەنی قامچی و دار لەرزم لێ دەهات. زۆر جار وشەی دەرسەکانیشم لێدەبوونە مار و دوو پشک و خەریک بوو لە ترسام فڕاقی ڕەش بکەم. بۆ نمونە هەر لە خۆمەوە لە عەین و واوعوو لە ترسا لامواب و جنۆکەی لێ دەردەپەڕی ئایکە ڕقم لە بیلفەلەق هەڵدەستا زیلجەنە و ئەلخەن بوو بوونە دوژمنی خوێنم و حەزم دەکرد بیان خنچێنم. ئەمە ڕۆژگارێک بوو تێپەڕی لۆمەشیان ناکرێ چونکە بەرەی یەکەم داگیرکەرتساندبوویانن زاراوەی هەندێ لە ڕۆژهەڵات ناسەکان لە دەمیاندا بوو. ترسی داگیرکردن بە شێوەیەک بە سەریاندا زاڵ بوو نەیان دەوێرە لایەنەکانی ئەم شارستانیەتە لە یەکتری جیا بکەنەوە و گوڵبژاردەی بکەن. یەکسەر دەرگایان لەسەر داخست و فتوای دژواریان دژی دەرکرد. بەرەی دووهەمیش منەوەرەکان کە سەیری ئەوروپا و شارستانیەتی ڕۆژ ئاوایان ئەکرد وەک دێوێک ئەهاتە پێش چاویان و ورەیان بەردا بوو.
وایان ئەزانی هەر کەسێ خۆی هەڵنەواسێ بە کلچی ئەو دێوەدا لە ژیان و پێشکەوتن بەشبراو ئەبێ، بەڵام ئەمڕۆ تەپوتۆزی مێژوو ئەو لاپەڕەیەی داپۆشی و با لێزمەی ئاوی ترشکاندن ئەو لاپەڕەیە شۆرایەوە. بەڕای من ئەو ڕۆژە هاتووە کە بتوانین ئەو شارستانیەتە هەڵسەنجێنین و تەرازووی ژیری ئامادە بکەین و بە پێی سەنگمان و بیر و باوەڕمان و ڕێبازی ژیانی ڕاستەقینەی مرۆڤایەتیمان بیکێشین و نرخی شیاوی خۆی بدەینێ. ئەمانەوێ بزانین ئایا ئەم شارستانیەتی لە ئەمڕۆدا خێری تێدایە یا شەڕی تێدایە، یا خێر و شەڕ هەردووچیانی تێدایە. ئایا ئەتوانین هیچی لێوەربگرین؟ با بزانین. پایەکانی شارستانی هەموو شارستانیەتێک لە شارستانیەتەکانی کۆن و نوێ و سەرکەوت و ڕووخاو و ئیسلام و کافر لەسەر ئەم پایانەی خوارەوە داڕێژراون و هەر شارستانیەتێک یەکێ لەم پایانەی ناتەواو بێ بە شارستانیەتێکی ناتەواو ئەدرێتە قەڵەم. ئەو پایانەش ئەمانن: یەکەم، چۆنیەتی بیرروباوەڕ عەقیدەی ئەو شارستانیەتە. دووەم، یاسای ئەو شارستانیەتە، النظام. سێیەم، چۆنیەتی بیرکردنەوەی ئەو شارستانیەتە، تەسەوورات. چوارەم، ڕەوشتی ئەو شارستانیەتە، ئەخلاق. پێنجەم، پلەی زانیاری لەم شارستانیەتەدا، العلم والتەکنەلۆجیا. شەشەم، چۆنیەتی ڕێکخستنی ئیدارە، التەنظیم. ئەم شەش پایە شێوەی شارستانیەتی هەموو گەلێ نیشان ئەدات. هەر کاتێک بمانەوێ هەر شارستانیەتێک هەڵبسەنجێنین ئەبێ لەم شەش ڕۆوە هەڵی بسەنجێنین. جا ئەگەر لە هەموو ڕوەکانیەوە سەربەسەر دەرچوو ئەوە شارستانیەتێکی سەرکەوتووە. خۆ ئەگەر لە چەند ڕوێکەوە یا لە ڕوێکەوە ناتەواو بوو ئەو شارستانیەتە سەرکەوتوو نابێ و بەرەو ڕووخاندن ئەڕوات. هەرچەند بەهێز و دەوڵەمەند بێت. جا ئێستاش پێش ئەوەی بێینە سەر شارستانیەتی ئەوروپی و هەڵسەنگاندنی پایەکان و ڕووەکانی لەگەڵ ئیسلامدا پرسیارێک قیت ئەبێتەوە و خۆی بەسەر باسەکەماندا ئەسەپێنێ و چاوەڕێی وەڵام ئەکات. ئەویش ئەوەیە: ئایا ئێمەی موسڵمان بۆمان هەیە هیچ شتێ لە کافر وەربگرین؟ ئایا قەدەخە نییە شت وەربگرین لەو گەلانەی موسڵمان نین؟ چونکە ئەگەر قەدەخە بێت و بۆمان نەبێ بۆچی خۆمان ماندوو بکەین و شارستانیەتی خەڵکی هەڵبسەنجێنین؟ نەخێر هیچ قەدەخە نییە و بۆمان هەیە هەر شتێ بربەرەکانێ لەگەڵ بیر و باوەڕ و نەخشەی خواکەماندا نەکات تەتەڵەی بکەین و ئەوەی بۆ ڕۆژانەی ژیانمان بەسوودە و هۆی پێشکەوتنمانە لێی وەربگرین. چونکە موسڵمانە پێشوەکانیش گەلچیان لە کەلەپور و میرات و شارستانیەتی فارس و ڕۆم و یۆنانی و چین و هیندی وەرگرتووە. موسڵمانەکانی نیودورگەی عەرەب و لە سەرەتای ئیسلامدا هیچ پلەیەکی زانیاریان نەبوو، لە هەموو ڕوێکی ژیاندا دواکەوتوو بوون. بەڵام پاش ئەوەی خواکردنی با دەوڵەت و قورئانەکەیان فەرمانی بۆ دەرکردن کە ئەبێ خوێندەوار بن و ئەبێ سەرزەوی لە هەموو ڕوێکەوە ئاوەدان بکەنەوە، فەرمانی بۆ دەرکردن کە ژیریان و دڵیان گوێی قوڵاق بوەستێ بۆ هەموو دەستکەوتێکی زانیاری پێشخۆیان و ئەمانیش قوڵتر و فراوانتری بکەن. ئەوە بوو قۆڵی گۆڕین تەرجەمە یان هەڵکرد و زانیاریەکی ئەو سەردەمە بەکار هاتبێ با گورجی وەریان جێڕاوەتە سەر زمانەکەیان و لە زانکۆکانی نیظامیە، موستەنسیریە، ئەزهەر، ئەندەلوسدا خوێندران. کەواتە ئێمەش بۆمان هەیە لە شارستانیەتی ئەوروپی و هەموو شارستانیەتێکی تر شتوەر بگرین و بیکەینە وزە بۆ قافڵەی تێکۆشانمان، بەو مەرجەی بزانین چۆن وەری ئەگرین و چی وەرئەگرین. ڕواڵەتی یەکەم، بیر و باوەڕ عەقیدە. مەبەستمان لە بیر و باوەڕ هەڵوێستی مرۆڤە بەرامبەر ئاین. فەیلسوفی فەڕەنسی برکسۆن ئەڵێ لە دێرینترین ڕۆژگاری مێژووی ئادەمی زادەوە هەتا ئەمڕۆ گەلێک کۆمەڵ هەبووە و ئێستاش هەیە کە بێبەش بوون لە زانیاری و هونەر و فەلسەفە، بەڵام هەرگیز مێژوو گەلێکی بەخۆیەوە نەدیوە هیچ جۆرە ئاینێکی نەبوو بێ. کەواتە دیارترین ڕووی هەر شارستانیەتێک بریتیە لە هەڵوێستی ئەو شارستانیەتە بەرامبەر ئاین.
شارستانیەتی ئەوروپا بەگشتی لە سەربنچینەی بێبڕوایی دانراوە و خۆیان واپیشان ئەدەن کە زانیاری تازە لەگەڵ وشەی خوددادا لە سەنگەرێکی بەرامبەر یەکتردا بن بە هیچ جۆرێ ڕێگای وتووێژ نییە لە نێوانیاندا، چونکە بناخەی بیرکردنەوەی ماددە و وردکردنەوەی ماددە و ناسینی ماددەیە، خۆخواش ماددە نییە، کەواتە لە تای شایەنی ئەواندا جێگای بۆداناندرێ. ئەمە ڕواڵەتی باوی شارستانیەکەیان، بەڵام ئەگەر گوێ لە زاناکانیان بگرین وتەی پرۆفیسۆرەکانیان لەم بوارەدا تەتەڵە بکەین، سەیر ئەکەین بەم شێوەیە نییە. دکتۆرێکی ئەڵمانی کە ناوی بەترس بوو هەڵسا بە سەرژمێریەکی ورد لەبارەی هەڵوێستی ئەو کەڵە زانایانەوە کە بەدیهێنەری شارستانیەتی ئەمڕۆی سەرزەوین بەرامبەر بە ئاین و بوونی خوددا. لە ماوەی ئەم 4 سەدەی دوایی، سەدەکانی 17 و 18 و 19 و 20دا لە هەڵسەنگاندنی هەڵوێستی 290 زانای هەرە بەرز لەگەڵ ئایندا بۆی دەرکەوت کە 28یان نەگەیشتوونەتە هیچ ئەنجامێ لەبارەی بوون و نەبوونی خواوە. 20 زاناشیان باوەڕیان بەخوا نەبوو یا گوێیان نەداوەتێ ببێ یا نەبێ، بەڵام 242 زانایان هانای باوەڕ بەخوایان هەڵبڕیوە و لا کتێب و زانستەکانیاندا ئاشکرایان کردووە کە باوەڕی تەواویان بەخوا هەیە. کەواتە ئەگەر سەیری ڕێژەی زانە باوەڕدارەکانی شارستانیەتی مادیەت بکەین لەگەڵ ڕێژەی زانە بێباوڕەکاندا، زانە باوەڕدارەکان لە چاو بێباوڕەکاندا لە 192 زاناکان خاوەنی باوەڕن. کافربوونی ئەوروپا و زۆربەی زۆری موسڵمانەکانی لای خۆشمان بەخۆڕایی نییە، بەڵکو چەند هۆیەکی کوشندە هەیە کە پەردەی ڕەشیداوە بەسەر چاویاندا لە هەموو ڕاستیەک ڕاستتر کە خوا نابینای کردوون. هۆکانیش یەک ناڕاستی سەرچاوە. فەیلسوف و نووسەری هاوچەرخ کارل یاسپرس لە کتێبی مەدخەل ئیلە الفەلسەفە دا ئەڵێ دەربارەی بوونی خوددا لای ئێمەی ڕۆژئاوایی 2 سەرچاوەمان هەیە بۆ پشکنین بە دوای خوددادا و ڕوونکردنەوەی باوەڕ بەخوا. ئەو 2 سەرچاوەیەش بریتین لە ئینجیل و فەلسەفەی یۆنانی. جا ئەگەر فەیلسوفەکانی ڕۆژئاوا لە ڕوانگەی ئینجیلەوە بڕوانن بۆ خوا، ئەبێ چ خوایەک بەدی بکەن، خوایەک کە زاوزێ بکات و مناڵی ببێ و خوایەکی بێدەسەڵات کوڕەکەی بکوژن و هەڵبواسن نەتوانێ ورتە بکات، خوایەک لەبەر خەفەتی مەریەمی خێزانی و عیسا و هەموو بوونەوەری لەبیر بچێ، یا ئەگەر فەیلسوفێ لە ڕوانگەی فەلسەفەی یۆنانیەوە بڕوانێتە بوونی خوددا چەندین خوا هەن، ئەوە خوای وشکانیە و ئەوی تر خوای جوانیە و ئەوی تر خوای دەریایە. کۆمەڵە خوایەکی بێسەر و بن نەبێ، خوایەکی دەست ناکەوێ مرۆڤ دروستی نەکردبێ. کاتێک ئەو فەیلسوفە ئەم جۆرە خوایانە بەدی ئەکات، حەقی خۆیەتی کە بڵێ خوا مرۆڤی دروست نەکردووە، بەڵکو مرۆڤ خوای دروست کردووە. خۆ ئەگەر ئاوڕێک بەلای تەوڕاتدا بدەینەوە بمانەوێ خوایەکمان دەست بکەوێ کاشیاوی پەرستن بێ و بتوانین نازناوی دروستکەری بوونەوەری بەسەردا ببڕین، ئەگەرچی بە زۆریش بێت، ئەو خوایەی کە تەوراتە دەست لێدراوەکەی ئێستا باسی دەکات، هەرگیزە و هەرگیز ژیری و زانیاری نەبا خوای دائەنێ و ناشیاوی پەرستنیشە. ئەو خوایەی کە تەورات باسی ئەکات، ئەلیف ڕەگز پەرستە، حەڵاڵی کردووە بۆ خەڵکی، شەعب اللهی المختار، شتومەک بە سووڕی بە لە هەر نەتەوەیەکی تر جگە لە جوو وەربگریت، بەڵام نابێت جوولەکە لە نێوان خۆیاندا سووڕی بە هەبێت. بە ئەو خوایەی کە تەورات باسی ئەکات پێویستی بە پشودان و ئیستراحە هەیە و ئەخەوێ و لە خەو هەڵدەستێ. لە ماوەی 6 ڕۆژدا زەوی و ئاسمانی دروست کرد و لە ڕۆژی حەوتەمدا ئیسراحەتی کرد و پشوویدا و دواهەناسەی ئاسوودەیی هەڵکێشا. وسبن ئەی ئادەمی زادەکان، ئەوە خوا هات و هەڵسا لە خەو دەرچوو لەیانەی پیرۆز. جیم خوا پەشیمان ئەبێتەوە لەو ئیشانەی کە ئەیکات، پاش ئەوەی کە لافاوی هەڵسان لە کاتی نوحدا سەلامی خوای لێبێ پەشیمان بوویەوە لە کارەکەی خۆی،
هەڵسا ئەستێرە زێڕینەی دروست کرد و کردیە پەیامێکی یادخەرەوە بۆ ئەوەی جارێکی تر هەڵەی وانەکات و هەر کاتێ ڕقی لە هەر گیان لەبەرێکی سەرزەوی هەڵستا بەو ئەستێرە زێڕینەدا پەیمانەکەی بیر بکەوێتەوە. دال هیچ پێغەمبەرێک بە بێوەی لە دەست تەوراتە کارتۆنیەکەی جوولەکە دەرنەچووە. نوح سەلامی خوای لێبێ عارەق خۆر بوو. لوط سەلامی خوای لێبێ بە سەرخۆشی لەگەڵ کچەکانیدا ڕای ئەبوارد. یعقوب سەلامی ئەڵڵای لێبێ دزی ئەکرد. هود سەلامی ئەڵڵای لێبێ لەگەڵ بووکەکەی خێزانی کوڕەکەی ڕای ئەبوارد. داود سەلامی ئەڵڵای لێبێ دڵی چوو لە خێزانی ئەفسەرە دڵسۆزەکەی کە ناوی ئۆریا بوو سکی ژنەکەی پڕ کرد و مێردەکەی نارد بۆ جەنگ تا کوژرا. سلێمان سەلامی ئەڵڵای لێبێ لە کۆتایی ژیانیا دەستی دایە بتپەرستی. هاڕون سەلامی ئەڵڵای لێبێ گوێرەکەی ئەپەرست پاش ئەوەی کاکرا بە پێغەمبەر. تەنانەت موسا سەلامی ئەڵڵای لێبێ لەگەڵ خودادا ڕاست دەرنەچوو ناپاچی لەگەڵدا کرد. هەموو پێغەمبەرەکان تاوانی زۆر ناشیرینی وایان بۆ دروست کراوە کە هیچ شەلاتیەکی ناوبازار پێی ڕازی نابێ، نەک ئەو پێغەمبەرە موڕسەلانە و هەڵبژاردانەی خوا بۆ مامۆستای ئادەمیزاد. بۆ ڕوونکردنەوەی ئەم ڕاستیە سەیری تەورات سفر سموئیل ثانی ئیسحاح 23 و کتێبی ئەتەورات دکتۆر موستەفا مەحموود لاپەڕا 61 بۆ 62 بکە. جا ئەگەر کتێبێکی ئاسمانی بەو شێوەیە باسی خوا و پێغەمبەرانی خوا بکات، کەی زانایانی سەدەی 20 ئەتوانن چێژی باوەڕی تێدا بچێژن و دڵیان ئەو بخواتەوە. دیارە کە خوایان دەست ناکەوێ. ئەو خوایەی کە کاروباری بوونەوەری بەدەستەوە بێ و دروستکەری بوونەوەر بێ نابێ بخەوێ، نابێ پێویستی بە پشودان و ئیسراحەت هەبێ، نابێ شتی لە یاد بچێ. چۆن ئەبێ ئەستێرە زێڕینە ببێتە سکرتێری خوا و شتی بیر بخاتەوە. هەر قوتابیەکی ناوەندی بیەوێت لە ماڵی خۆیدا بە شکاندنەوەی تیشکێ ئەتوانێ بە چەند پارچە شوشەیەک ئەستێرە زێڕینە دروست بکات. کەواتە نە ئینجیل و نەتەورات نەفەلسەفەی میسالی کۆن هیچیان ناتوانن ڕێگای چوونە لای خوا پیشانی خەڵکی بە گشتی و زاناکان بە تایبەتی بدەن. دووەم، هۆی دووهەمی کافربوونی زۆربەی هەرە زۆری ئەوروپاییەکان و زۆڵە موسڵمانەکانی لای ئێمەش گومڕایی زانیاریە. ئەو مرۆڤەی کە بۆی دانراوە کە برای مەیمون نەبێ ئامۆزایەتی و ئاژەڵێکی وەک هەر ئاژەڵێکی گەورەبووی ناو ئەشکەوتەکانی شانەدەر و نیان دەرتاڵە. پێش چەند سەدەیەکی کەم زۆر کەم تەنانەت هۆی هەڵاتن و ئاوابوونی خۆری نەدەزانی و وای ئەزانی هێزێکی ئەو دیوی سروشت ئەم سەر و ئەو سەری ڕۆژ ئاوای پێ ئەکات. چەند ساڵێک دیاردەیەکی سروشتی با نیشانەیەکی ئەو دیوی سروشت ئەزانی و ئەستێرە زێڕینە لە ئەوروپا نیشانەی خوا بوو بۆ یادخستنەوەی پەیمان. لە کوردستانی خۆشمان پرچی ئایشە و فاتیمە بوو. زاناکانی ئەوروپا بوونە کەوی نێو قەفەزی پیاوانی ئاینی و دەفیان دەنجی نەئەدا و پیاوی ئاینیش هەر تاوە ناتاوەیەک چەقۆیان لێ ئەسوین بە سووتاندن و بەندکردن و هەڵواسین و دوورخستنەوە و سزا و چەرمەسەری. ئەیانویست قڕوقەب بە زاناکان بکەن بە هیچ شێوەیەک باسی چۆنیەتی ڕووداوەکانی سروشت نەکەن، چونکە لەگەڵ ئینجیلە دەست هەڵبەستەکەی ئەوان و تەوراتە کارتۆنیەکەی ساهیۆنیدا ئەچن بەگشت یەکدا. بۆ ماوەیەکی زۆر دەنجی زوڵاڵی زانیاری لە ئەوروپا خەفە کرابوو. خۆ دیارە کە هەموو پاڵە پەستۆیەک تەقینەوەیەک دروست ئەکات، بە تایبەتی پاڵە پەستۆ لە سەر زانیاری و ژیری ئادەمی زادی ڕۆشنبیر. بۆیە گەورەترین تەقینەوە ڕوویدا دژی ئاین تەنیا بە ئاینی مەسیحی و یەهودیەوە نەوەستا، بەڵکو بەڕاستی هەموو ئاینێک پێشێل کرا و هەموو بەرنامەیەکی خوایی بۆ مرۆڤ وەکو ئینجیل و تەوراتەکەی ئەوان سەیر کرا. هەندێ بەناوزانە کە بۆ ڕۆژێکی وا ئەگەڕان بە فرسەتیان زانی و هەستان چەند بیر و باوەڕێکیان چەند قینێکی پێش خواردوو کە پێوەی ئاوس بووبوون مۆری زانیاریان لێدا و بە ناوی شەڕی زانیاری و ئاینەوە بڵاویان کردەوە.
ئەمانە وایان ڕاگەیان بە خەڵکی کە ئاین بریتیە لە شتێکی بێناوک، ئاین بریتی بوو لە هەوڵدانی مرۆڤی کۆن بۆ زانینی نهێنیەکانی بوونەوەر، بەڵام بە شێوەیەکی هەڵە و دوور لە ڕاستی و هەموو بیردۆزە میثالیەکانی ئاین زانیاری بە درۆی خستنەوە و ئیتر پێویستمان بە هیچ بیردۆزێکی میثالی نییە. ئەم شانۆگەریە تازەی کوفر و پاڵەوانانی دوورە کە ئەتوانین بە شێوەی خوارەوە باسی بکەین کە سەرنجی زۆر لە لاوانی ئێمە و زۆربەی لاوانی ئەوروپای ڕاکێشاوە بە شێوەیە کە واقعی وڕکردن و هیچ دەنگێکی ڕاستی نابیستون و حۆڵی کردوین. شانۆگەریەک لە نووسینی زاناکانی ساهیۆنی جیهانیە بە پێی دەقی پرۆتۆکۆڵی دووهەمی ساهیۆنی ئەڵێ وامەزان وتەکانمان چەند قسەیەکی بۆشە، بە چاوی خۆتان ببینن کە سەرکەوتنی داروین و مارکس و نیچە وامەزانن وتەکانمان چەند قسەیەکی بۆشە، بە چاوی خۆتان ببینن کە سەرکەوتنی داروین و مارکس و نیچە ئێمە خۆمان پەروەردەمان کردوون. هەروەها چۆنیەتی شانۆگەریەکە و هەڵواسینی پڕوپاگەندە بۆ شانۆگەریەکە و چەسپاندنی لە دڵی جەماوەراندا ورترین نەخشە و دۆزەخترین داوی بۆ تەندراوە و بلیمەتترین پاڵەوانیان بۆ هەڵبژاردووە. زۆر بە جوانی فێرکراون چۆن هەریەکەیان بە دەوری خۆی هەڵسێ و چۆن بە زمانی سەردەمی خۆی ئەدوێت. هەر یەکەیان لە ڕوێکەوە شانۆگەریەکە تەواو ئەکەن. بۆ نمونە نیوتن ئەڵێ پێویستمان بە هیچ خوایەک نییە، ئەستێرەکان ڕابگرێت، هێزی کێشکار جاذبیەمان بۆ ڕائەگرێ. هیکسی ئەڵێ کاتێ مرۆڤ دەسەڵاتی هێزی سروشتی نەبوو هەڵسا ئاینی دروست کرد بۆ بربەرەکانێ ئەو ترسا، ئەویش لە قۆناغێکی نەزانی و نەفامیەتیدا. لینین لە مانگی ئۆکتۆبەری ساڵی 1920 لە وتارێکدا لە ڕێکخراوی لاوانی کۆمەنیستدا وتی ئێمە باوەڕمان بەبوونی خوا نییە، ئێمە زۆر بەباشی ئەزانین کە پیاوانی کەنێسا پیاوانی ئاینی و دەرەبەکەکان بۆ ئەوە بە ناوی خواوە ئەدوێن تاکو و بمان چەوسێننەوە بۆ پارێزگاری لە بەرژەوەندی خۆیان. مارکس لای وایە ئاین چەکی دەستی دەوڵەمەندە بۆ گیانی هەژارەکان. فرۆید لای وایە کە سروشت وەحی پێغەمبەران بریتی بووە لە نەخۆشی و نائاسایی ئادەمی زاد و بریتی بووە لە هیستریا و شێتی. داروین ئەڵێ پێویستی بوونەوەر بەخوا وەکو ئامێریکی میکانیکی پێویستی بە هێزیەکی میتافیزیکی ببێ وایە، واتە پێویستی پێی نییە. بە کورتی لای ئەوان ئاین بریتیە لە چەکێکی پارە، هیچ مایە و متمانە ڕەسیدێکی نەبێت لە بانکی زانیاریدا. ڕواڵەتی دووەم گومڕایی زانیاریانە. ئەوەی ڕاستی بێت ئەم زانایانە هەندێکیان ڕێگای چوونە لای خوایان لێ تێک چووە و هەندێکیان تووشی گومڕایی زانیاری بوون و هەندێکی تریان ئەگەرچی ئەوانە بەزانە دانانرێن بەڵام ڕووی بێکەس ڕەش بێت کە خەڵکی لینین و مارکس و ئەنجلس لە ڕیزی زانایاندا ئەژمێرن. ئەوانە ئەرکێکی تایبەتیان پێسپێردراوە و مۆری زانیاری تەخلیتیان لە خۆیان داوە، ئەجینا ڕاستی وتەکانیان وانە، چونکە ئەلیف زانیاری چەندە پەڵبەهاوێژێ و نهێنیەکانی بوونەوەر و مێژووی ژیان بدۆزێتەوە ناتوانێت لە نرخی ئاین ئیسلام کەم بکاتەوە، بەڵکو زیاتری ئەکات، چونکە زانیاری هەر ئەوەندەی بۆ دەرئەکەوێت کە بزانێ ئەو شتە وایە، ئیتر وا بە زانیاری نازانێ. لێرەدا ئاین ئیسلام دەورە گرنگەکەی دێت و ڕاوەیەکی ڕاستیمان بۆ ئەکات. تەنیا ئەوەندە هەیە ڕواڵەتی پرسیارەکە لەگەڵ پێشکەوتنی زانیاریدا ئەگۆڕێت. بۆ نمونە ئەو هێلکەی ئەنرێتەوە بۆ جووچک هەڵهێنان پاش ماوەی 21 ڕۆژ جوجەڵات دەردێت. جاران ئەیان وت خوا ڕێگای نیشان داوە و دەری هێناوە، بەڵام ئەمڕۆکە زانیاری بۆی دەرخستوین شاخێکی بچکۆڵانە لە سەرووی دەنووکی جووچکەکەوە دەردێت، ئەگەڕێت بۆ تەنکترین شوێنی هێلکەکە بۆ ئەوەی بیشکێنێ و بێتە دەرەوە.
پاشماوەی چەند ڕۆژێکی کەم کە لە هێلکە جووقا وردە وردە شاخەکەی نامێنێ و لە ئەچێ. لەم نمونە بچووکەدا بێبڕواکان ئەڵێن وا زانیاری بۆی دەرخستین پێویستمان بەخوا نییە بۆ چوچک لە دەرهێنانیدا. ئەو شاخە کەفیلە بە دەرهێنانی لە هێلکەدا. بەڵام ئەگەر سەیرێکی قوڵتری باسەکە بکەین جێدەستی خوامان زیاتر بۆ دەرئەکەوێ. جاران کە ئەمانوت چۆن ئەم جوچکە دێتە دەرەوە ئەمڕۆ ئەڵێن ئەو شاخە کێ دروستی کردووە لە کاتی پێویستدا، کێ پاش تەواوبوونی ئەرکەکەی تواندیەوە، کێ تەنکترین شوێنی هێلکەکەی نیشاندا. هەموو دەسەڵاتێکی زانیاری ئەوەیە بتوانێ و بزانێت چۆن ئەو شاخە دروست ئەبێت، بەڵام هەرگیز ناتوانێ بزانێ کێ نەخشەی جیۆلۆجی هێلکەکە ئەدات بە جوچکەکە. وەڵامی ئەم پرسیارانە ئەدرێتەوە دەستی ئاین و باوەڕ بە ئەڵڵا، بە زانیاری سەروبەری ژیانی ئادەمیزاد نییە، چونکە زانیاری ئادەمیزاد لە مادە تێپەڕ ناکات. مادەیش هەموو شتێک نییە. زۆر شت هەیە مادە نییە و ئەبێتە هۆی گۆڕانی سەرەکی ڕواڵەتی ژیانی ئادەمیزاد. ڕاست ئەکەم کە ئەڵێم مادە هەرگیز سەرچاوەی کامەرانی و دڵ ئارامی مرۆڤ نییە، بەڵکو باوەڕ بەو دیوی مادە و گیان و خوا سەرچاوەی ژیانێکی پڕ لە بەختیارین بۆ مرۆڤ. سومرد سۆم نووسەری جیهانی پایەبەرز چەند ڕاستیەکی وتووە کە ئەڵێ ئەمڕۆ ئەوروپا پشتی کردۆتە خوا ڕاستەکەی و خوایەکی تازەی بۆ خۆی دروست کردووە کە زانیاریە. بەڵام زانیاری شتێکی بێبارە، ئەوی ئەمڕۆ هەوڵی چەسپاندنی ڕاستی ئەدات سبەینێ هەڵی ئەوەشێنێتەوە. ئەوەی دوێنێ یەخەی حاشای لێ هەڵ ئەکات ئەمڕۆ باوەشی بۆ ئەگرێتەوە و هەوڵی چەسپاندنی ئەدات. لەبەر ئەم بێباری زانیاریە سەیر ئەکەین ئەوانەی کە زانیاری بەخوا سەیر ئەکەن شوێنی ڕاستی خۆی نادەنێ. هەموو ژیانیان لە دڵەتەپێ و ناوبانگ و خۆنەگریدایە و بێ ئارامی باڵی ڕەشی بەسەر ژیانیاندا کێشاوە. چونکە ئەگەر گومڕایی زانیاری سەرمان لێ نەشێوێنێ و فومان تێنەکات و با چاوێکی ژیریەوە سەیری چوارچێوەی زانیاری بکەین سەیر ئەکەین زۆر شتی ژیانمان هەیە کە زانیاری ناتوانێ ڕاوەی بکات. تەنانەت هەر لە بواری زانیاریدا شتی وا هەیە کە زانیاری ڕاوەی ناکات. جۆرە نەشتەرگەری عەمەلیەت جراحیە یەکێک کۆن هەیە کە گەلێ سەرکەوتووترە لە عەمەلیاتی پزیشکی تازە و زانیاری نازانێت چۆن ڕووداوەکە ڕاوە بکات. ئەویش بریتیە لەوەی بۆ دەرهێنانی هەر لوویەک یا پارچە گۆشتێکی زیادە لە لاشەی ئادەمیزاددا یا هەر جۆرە کردارێکی تری پزیشکی. چەند شوێنێکی تایبەتی هەیە لە لاشەی ئادەمیزاددا کاتێ چەند دەرزیەکی لێ ئەدەن ئەو نەخۆشە چۆن ورجی لەت بکرێت، سکی هەڵ بدرێت یا هەموو لاشەی توێ بکرێت، هەست بە هیچ جۆرە ئازارێک ناکات. کە دەڵێم دەرزی مەبەستم لە شرینقە نییە، بەڵکو مەبەستم لە دەرزی خەیاتی، دەرزی درومان و بێ ئەوەی هیچ جۆرە دەرمانێکی لەگەڵدا بەکار بێت. لەم جۆرە عەمەلیاتانەدا لە چیندا باون و تا ئێستا بەکاردێن. زانیاری هەر ئەوەندە ئەزانێت کاتێک ئەو دەرزیانە چەقێنران بەو شوێنە تایبەتیانەدا مرۆڤەکە بێ ئەوەی بەنج بێ یا بێهۆش بێت هەست بە ئازاری ورگ هەڵدڕینەکە ناکات و لە قسەکردنی خۆیشی ناکەوێت. هۆی چییە تا ئێستا نەزاندراوە. سێیەم، هۆی سێمی ئەوروپایی و موسڵمانەکانی لای ئێمە و بگرە هەندێ لە زاناکانیش ئەگەڕێتەوە بۆ چۆنیەتی گەڕاندن بە دوای خوادا. ئەیانەوێ خوا وەک مادە یا وەک وزە بدۆزنەوە و بچێتە ژێر میکرۆسۆبەکەیانەوە، چونکە لای ئەوان هەرچی بە میکرۆسۆکۆب و تلسکۆب نەبیندرێت ناتوانن بڵێن هەیە، کەچی بە هەزاران شت دەوریان داوین و نە ئەبیندرێن و نە ئەیان ناسین وەک ئەلیف تیشکەکانی سینی هەر هەموو شەپۆلەکانی بێتەڵ بە. ئەگەر پرسیار بکەیت لە هەر مامۆستایەک بڵێ کارەبا چییە، ئەڵێ کارەبا بریتیە لە لێشاوێکی ئەلیکترۆنی. بڵێ مامۆستا ئەلیکترۆنەکان خۆیان کارەباکەن، ئەڵێ نەخێر،
باڵکو ئەلیکترۆنەکان هەڵگری کارەباکەن بڵێ ئەی کارەباکە خۆی چییە؟ ئەبێ بڵێ چی؟ ئەڵێ تا ئێستا نەزانراوە و تەوژم و وزەی کارەبات چۆنە و چییە؟ جیم هەرچی نەخشەیەکی سوڕاندنی ئەلیکترۆن دانراوە هەمووی خەمڵاندنە و هیچ زانایەک نەیدیوە. دال ژیری و هێزی کێشکار جاذبیە گیان و دەروون نەفس ئێش و ئازار و هەستی برسیەتی و پەستی ژیان و هەزاران داخوازی لاشە و هەزاران شتی ترکە چواردەوریان گرتوین بەڵکو هەر یەکەیان پارچەیەکن لە ژیانمان کەچی نەمان دیون و نایان ناسین ئیتر ڕاستە بڵێن نین یا بە بۆچوونێکی مادیانە بۆ هەندێکیان بچین دیارە نەخێر. ئەگەر بمانەوێ سەروبەری ژیانمان و دروستکەرەکەمان خواکەمان بە گەز و کیلۆی مادیانە بکێشین و بیپێوین دیارە دەرناچێ. ئافرەتێکی گەڕۆکی ئەوروپی لەگەڵ مێردەکەیە ئەچنە لای مەلایەک لە یەمەن و ئافرەتەکە بە مەلاکە ئەڵێ مامۆستا پێم بڵێ ئەو خوایەی ئێوە ئەیپەرستن چەند درێژە و چەند پانە و کێشانەی چەندە تاکو منیش باوەڕی پێ بکەم وەکو ئێوە ببمە موسڵمان. مامۆستاکەش لە وەڵامیە ئەفەرموێ منیش پرسیارێکت لێ ئەەکەم ئەگەر تۆ وەڵامی پرسیارەکەی منت دایەوە منیش وەڵامی پرسیارەکەت ئەدەمەوە. ئافرەتەکەش ئەڵێ فەرموو. مامۆستاکەش ئەڵێ ئایا تۆ مێردەکەی خۆت خۆش ئەوێ؟ ئافرەتەکە دەڵێ بەڵێ زۆرم خۆش دەوێ. مامۆستاش دەڵێ توخوا پێم ناڵێ چەند کیلۆمەتر یا چەند ئەم مێردەت خۆش ئەوێ. ئافرەتەکە مامۆستا خۆشەویستی چۆن بە کیلۆمەتر یا بە کیلۆگرام ئەپێورێت؟ مامۆستاکە ئەڵێ ئەگەر خۆشەویستی کە دروست کراوە گەردن بۆ پێوەر و کێشانەی ئێمەی ئادەمیزاد کەچ نەکات ئەی خودایەک کە دروستکەری ئێمە و ژیان و بیر و هۆش و پێوەرەکانمانە چۆن گەردەن کەس دەبێت بۆ پێوەر و گەز و تەرازووی ئێمە کە هەموو گەز و تەرازوێکی ئێمە ڕێژەییە و هەرگیز دۆخێکی چەسپا و وەرناگرێ. چوارەم هۆیەکی تر لە بێبڕواییەکان بریتیە لە سەیرکردنی پارچەیەکی ژیان و بوونەوەر و پڕچراندنی لە زنجیرە ڕووداوەکان و فەرماندان بەسەریدا کاتێ سەیری ڕووداوێکی ئاڵۆز لە بوونەوەر ئەکەن وەک بوومەلەرزەیەک یا لافاوێک یا دەردێکی کوشندە یان جەنگێکی جیهانی کە دەروی چەند ملیۆنێک ئادەمیزاد دەکەن و ڕەوڕەوی پێشکەوتنی ئادەمیزاد زۆر دووە ئەخەن یان کاتێ سەیر ئەکەن گەلێکی هەژار و بەشخورا و ژێرچەپۆکە بە هەزاران دەردی سەری و ئێش و ئازار و ئەشکەنجە بە خۆڕایی و بێتاوان بەسەر دادێت و بە هەزاران ڕۆڵەی لاوی لێ هەڵ ئەواسرێ و دڵی هەزاران دایک هەڵ ئەقرچێ و شەڕەف و ئابرووی ئەو گەلە هەژارە ئەخرێتە ژێرپێ ئەڵێن ئەگەر ڕاست بێ و خوایەک هەبێ وەکو ئێوەی موسڵمان و خاوەن باوەڕان ئەیڵێن بەخشندە و مێهرەبان بێ و دروستکەری بوونەوەر و یاسا و وردەکەی سروش بێ چۆن ئەبێ لەم هەموو ئاشوب و ستەمکاریەدا بە بێدەنگ دانیشت بێ و ورتەی لێوەنەیەت. لێکۆڵینەوەی خێر و شەڕ لە کارەکانی گەردون و ژیاندا جێگای شەڕەوتەی فەیلسوفە زۆر کۆنەکانە بەڵام وا بە چەند خاڵێک ئێمەش ئەم باسە ئەخەینە ژێر توێژینەوە. ئەلیف کاتێک باوکێ منداڵەکەی بە دەستی خۆی ئەباتە لای پزیشکێکی برینساز بۆ ئەوەی نەشتەرگەری بکات دیارە منداڵەکە ئەزریکێنێ و هاوار دەکات لە باوکی. باوکی بەدڵڕق ئەداتە قەڵەم چونکە تەنیا سەیری ئەو سات و ڕۆژە ئەکات بەڵام کاتێک گەورە بوو ژیری فراوان بوو ئەو کاتە ئەزانێ ئەو نەشتەرگەریە ئەو پەڕی دڵسۆزی و بەزەیی باوکانە بوو. ئێمەی ژیری و زانیاریمان هەموو فەلسەفەی بوونەوەر و نەخشەی خوایی نازانێت چونکە وا ئەزانین بە مردن هەموو شتێک کۆتایی دێت. بەڵام ئەگەر بڕوامان بە ڕۆژی پاداش قیامەت هەبێت شەڕ لە بوونەوەردا بەدی ناکەین بەڵکو هەمووی خێر و فەرمانکاری ئەڵڵایە. بە خێر و شەڕ هەروەک هەردوو ڕووەکەی پارە شێر و خەت وایە جەنگ لە ڕوێکی ترەوە خێرە. ڕاستە لە جەنگدا ماڵوێرانی و خوێن و خۆڵ تێکەڵبوون و بۆنی باروتی لێدێ
بەڵام لە لایەکی ترەوە بووە هۆی یەکگرتنی ئادەمیزاد لە ترسی جەنگ. ئادەمیزادان یەکیان گرت لە خێزانەوە بۆ خزمایەتی و لە یەکگرتنی خزمایەتیەوە بۆ عەشایەری و هۆز و گۆز دروست بوون. لەوێوە بۆ یەکگرتنی نەتەوایەتی و هاو زمانی و هاو نیشتیمانی و هاو ئاینی و هەتا لە ئەنجامدا نوێنەری هەموو ئادەمی زادانی سەرزەوی لەسەر سفرەی نەتەوە یەکگرتوەکان کۆبوونەوە. ئەم یەکگرتنانە هەمووی لە ترسی جەنگ دروست بووە. هەر لە کاتی جەنگدا و بڵێسەی ئاگری ماڵسوتاواندا بوو پەنسلین دۆزرایەوە و گواستنەوەی خوێن لە ئادەمیزادێکەوە بۆ یەکێکی تری بریندار دۆزرایەوە. ئایا بەهۆی جەنگەوە نەبوو وزەی ئەتۆم دۆزرایەوە و هەر لە کاتی جەنگدا بوو کە کەشتی ژێر ئاو غەواسە و باروت و تەنانەت ڕادیۆ دۆزرایەوە. ئێمە ناڵێن جەنگ سوودی هەیە، بەڵام ئەڵێن شەڕی ڕوت لە بوونەوەردا نییە و هەموو شتێ لە بوونەوەردا ڕێژەیە. ئەوەی بە نسیبەت کۆمەڵێکەوە بە شەڕ دادەنرێت بە نسبەت کۆمەڵی دووهەمەوە خێر و فەڕ و خۆشیە. جەنجی حوزەیرانی 1967 شەڕ بوو، بۆ عەرەب و خێر بوو بۆ جوولەکە. جەنجی ئۆکتۆبەری 1973 شەڕ بوو بۆ جوولەکە و خێر بوو بۆ عەرەب. جیم کورد ئەڵێ تا نەچێژی سەرمای زستان نابینی باغ و بێستان. زۆر ڕاستیان وتووە. ئەگەر ئێش و ئازار و چەرمەسەری لە ژیان بسڕێتەوە، ئەو کاتە ژیان هیچ تامێکی نامێنێ و بێمانە ئەمێنێتەوە. ئەگەر ستەمکاری نەبێت دادپەروەری چ تامێکی هەیە. ئەگەر ئاشکەنجە و ئازار و گوڵیەتی نەبێت تەندروستی و ئازادی و خۆشگوزەرانی چ لەززەتێکی تێدا ئەمێنێ. هەر یەکەیان لە بەرامبەر دژەکەی و خێر لە بەرامبەربوونی شەڕەوە نرخی هەیە. ڕەحمەت لە پێشەوە غەزالی کە ئەفەرموێ بوونی شەڕ لە بوونەوەردا وەکو لاری کەوانی تیر و کەوان وایە. ئەگەر کەوانەکە ڕاست بکرێتەوە کارەکەی خۆی ناکات. هەروەها ئەو پەڵە شەڕانە هەوێنی جوانی بوونەوەرن. دال ئەوانەی هەوڵی چەسپاندنی پشێوی بۆ ژیان و ئاڵۆزی بۆ بوونەوەر ئەدەن، هەر هەموو ئەو بەڵگانەی بەڵگەن بۆ بوونی ڕۆژی پاداشت و ڕۆژی قیامەت، چونکە زۆر ڕاستە کە شەڕ لەم بوونەوەرە پڕ لە یاسایەدا شتێکی ناڕاستە و لای هەموو مرۆڤێکی ژیر کردەوەی چاکە و کردەوەی بێفەڕ وەک یەک نین. چ جای ژیریەک کە دروستکەر و بەدیهێنەری بوونەوەرە. خۆ زۆر ڕاستە کە لەم جیهانی ژیانەماندا هەزاران ماف پێشێل ئەکرێ و بۆ هەتایەک گۆڕ ئەکرێت و هەزاران ستەمکار لەناو زەڵکاوی ستەمکاریدا بە ئارەزووی خۆی مەلە ئەکات هەتا ئەمرێ. کە مردیش بەو پەڕی ڕێزەوە ئەنێژرێت. ئەمە لە لایەکەوە لە لایەکی ترەوە هەزاران چاکەخواز و خێرخواز بە ئاخ و ئۆفەوە سەر ئەنێتەوە. لێرەدا ئەگەر ڕۆژی پاداش بە مەقەستی مادیەت بقرتێنین لە ژیان و سەیری تەنها ئەم چەند ڕۆژەی ژیان بکەین، ڕاستە گەر بڵێن ئەم هەموو شەڕە چییە لە بوونەوەردا. مادیەکان ئەڵێن مێژوو دادگای ڕاستە بۆ جیاکردنەوەی هەموو خێر و شەڕێک لە ژیانی ئادەمی زاددا. ئەگەر چاکەخواز و پیاو باش بوو وا بە دێری زێڕین ناوی ئەنووسرێ. خۆ ئەگەر پیاو خراپ بوو شەڕانی بوو ئەوە ئەیکات بەژێر لێزمەی تفبارانەوە. ئێمەش ئەڵێین دادگای مێژوو بەس نییە بۆ پاداشتی چاکە و خراپە. چونکە یەکەم مێژوو تەنیا کردەوەی پیاوە گەورە ناودارەکان ئەداتە بەر نەشتەرگەری شیکردنەوە و هەڵیان ئەسەنگێنێ. ئەی کردەوەی خێر و شەڕی ئەندامەکانی تری گەلەکەمان کێ هەڵی سەنگێنێ و پاداش یا سزایان ئەداتەوە. دووەم ئەو ستەمکارەی بەستەمکاری ئەژێ و بەستەمکاری ئەمرێ و بەڕێزیشەوە ئەنێژرێت پاش مردنی خۆی مێژوو ئەگەر هەزاران نازناوی چاکە و ستایشی پێببخشێ یا هەزاران جنێوی بداتێ و ناو و ناتۆرەی ناشیرنی دوا بخات چ نرخێکی هەیە. ستالین کە ئەو هەموو ستەمکاری و دیکتاتۆریەی بەرامبەر گەلی ڕووسی هەژار و تەنانەت ئەندامە هەرە بەرزەکانی پارتەکەی خۆیشی کرد، کەچی پاش مردنی لە گۆڕ دەرهێنرا و بە مردوویی مەحکەمە کرا و لاشە بێجیانەکەی سووتێندرا.
ئەو مەحکەمە و سوتاندنەی چ نرخێکی هەیە؟ پاش مردنی ستالین چ هەستێک ئەکات بە ستایش یا بە جنێو و سوتاندن؟ سێهەم ئاوانەی کە لە لاپەڕەکانی مێژوو پڕ ئەکەنەوە و خەڵکی هەڵ ئەسەنگێنن مرۆڤێکی ئاساین و بە هەزاران پاڵە پەستۆی ئارەزووکاری خۆشەویستی و ڕق پاڵ بەنووکی پێنووسەکەیانەوە ئەنێ هەزاران ڕاستی پێشێل ئەکەن چونکە ئەوانە بەلایەنەوە ڕاست نییە کەواتە مێژوو هیچ چاکە و خراپە و خێر و شەڕێک پاداش ناداتەوە تەنیا ڕۆژی پاداشت و ڕۆژی دادگایی خوایی ڕەش و سپی دەرئەکەوێ بۆ ئەوەی لە مانایبوونی شەڕ لە بوونەوەردا تێبگەین نمونەیەکی بچووک ئەهێنینەوە ئەگەر شانۆگەریەکی پۆلیسمان بینی و لە شانۆگەریەکەدا سەیرمان کرد پیاوێکی تاوانبار سامانی هەژارانی داگیر کردووە بەبێ تاوان خەڵکی ئەکوشت و شەڕەفی ئەندامەکانی کۆمەڵی بریندار ئەکرد ئالەم کاتەدا پێش ئەوەی بگەینە ئەنجامی پیاوە تاوانبارەکە پەردە دادرایەوە ئالەم کاتەدا سێ ڕاڤە بۆ ئەم شانۆگەریە ئەبینین یەکەم ئەم شانۆگەریە پوچ و بێمەبەست بوو تەنیا بۆ کات بە فیڕۆدان پێشکەش کرا و هیچی تر دووهەم پاشان شانۆگەریەکی زیانبەخشە خەڵکی هان ئەدا بۆ تاوانکاری سێهەم شانۆگەریەکی ناتەواوە بەشێکی یا چەند بەشێکی تری ماوە و جارێ پێشکەش نەکراوە بوونی شەڕ لە بوونەوەردا وەک ئەم شانۆگەریە وایە یەکەم زاناکانی ڕۆژئاوا کوفر لایەن وایە ئەم ژیانەی ئێستا سەروبەری ژیانە و هەموو شتێک بەمردن کۆتایی دێت هەر تاوانبارێک لەم ژیانەدا تۆڵەی لێنەسەندرا وەکو بەرزی بانان بۆی دەردەچێ هەر لەبەر ئەوە ئەبینین کۆمەڵگای مادیەکان بە گشتی و ئەوروپا بەتایبەتی لەو پەڕی بێ ئارامی و سرەوتن و دڵەتە پێدا دەژین و با بچووکترین کێشەی ژیان هەڵ ئەچن ئێمە لە خۆڕایی ئەمە ناڵێن بەڵکو خۆیان لە سەرژمێریەکانیاندا ئەڵێن شێتی لە ئەوروپا بە گشتی و لە ئەمریکا بەتایبەتی بۆتە نەخۆشیەکی درم و قڕان چەندە هەوڵ ئەدەن نەخۆشیە دەرونیەکان و شێتیەکانیان لە بەرچاوی خەڵکی بشارنەوە و نەخۆشخانە و شێتخانەکانیان دوور لە شار و لە بێشەڵاندا دروستکەن بەڵام ئەوەندە دیاردەی دڵەتەپە و بێ ئارامی خۆی کێشاوە بە سەریاندا بۆیان ناشارێتەوە جارێن نەخۆشی دەرونی بە شێوەیەک زاڵ بووە بەسەر دارونی کۆمەلگای ئەوروپیدا بەدەگمەن لاوی کوڕ و کچی ئەوروپی هەبێ کە هەر تاوە ناتاوێ سەری دیکتۆرێکی دەرونی نەدات هەزاران تابلۆی دڵەتەپێ خۆی و نائارامی دەرونی خۆی باس ئەکات ئەگەر سەری لای پزیشکێکی سایکۆلۆژی لە ئەوروپا بدەیت سەیر ئەکەیت مشتەری ڕۆژانە و هەفتانە و مانگانەی هەیە هەر یەکەشیان خشتەیەکی تایبەتیان بۆ دانراوە بۆچی بەو شێوە پڕ لە مەترسیە ئەڕۆنە لای پزیشکە دەرونیەکان ئایا لەبەر ئەوەیە کە ساغن یا لەبەر ئەوەیە کە نەخۆشن دیارە لەبەر ئەوەیە کە دەرونیان و گیانیان نەخۆشە نەخۆشیەکەشیان تەنها نەبوونی باوەڕە بە ڕۆژی دوایی خەفەتی لە دەست دەرچوونی تۆڵەیە تووشی نەخۆشیان ئەکات بەڵام مرۆڤی موسڵمان لێی ڕوونە بچووکترین کردەوە چاکە بێت یا خراپە تۆمارە و ڕۆژی لێپرسینەوەی هەیە لەبەر ئەوە هەموو بوونەوەر بە خێر ئەزانێت و شەڕی تێدا بەدی ناکات شانۆگەری ژیان بە شانۆگەریەکی پوچ و بێمەبەست دانانێت دووەم هەندێ لە فەیلسوفەکانی مادیەت و ئەوروپی بە گشتی وجودیەکان بە تایبەتی لە سەروی هەمویانەوە سارتەر لایەن وایە ژیان زۆر قێزەونە و ڕشانەوە و دڵتێکچوون نەبێ هیچ مانایەکی تر نابەخشێت مرۆڤ چاکە خواز بێت یا شەڕانی هیچ جیاوازیەکی نییە چونکە کە داسی مردن دروێنەی ملیکردن ئەنجامەکەیان گەڕانەوەیە بۆ ژێرگڵی هەتایی کاتێ مرۆڤ خۆی لە خوا پچڕاند و بەتەنیا و بێچرای باوەڕ لە سارای توانا و توونی تاریک و پڕ لە مەترسی ژیاندا با کوێر و وێڵ بووی ژیا
زۆر ڕاستە کە ئەوە هەستی بێت بەرامبەر ژیان و دڵی تێک بچێت کە باسی ژیان کرا، بەڵام لای مرۆڤی موسڵمان کە دەستی بەدەستی خوا و بەدیهێنەری بوونەوەرەوە دەبێت و لە بەرتیشکی باوڕدا و لەسەر نەخشەی خوا هەنگاو هەڵ ئەنێ، هەرگیز ئەم ژیانە بە عەبەث نازانێ. موسڵمان کە گوێی لە خواکەیەتی ئەفەرموێ ئەفەنەجعەل الموسلیمینە کەلموجریمین ما لەکوم کەیفە تەحکومون. دیارە خوا ئەو موسڵمانانەی لا ترسی خوا ناوێرن ئازاری تاقا مێرولەیەک بدەن ئەگەر شایەنی ئازار نەبێت. دیارە لەگەڵ تاوانبارێک کە دەستی بە خوێنی هەژاران کردوتە خەنە و سمێڵی بە ماڵ خواردنی ئەم چەور کردووە، هەرگیز وەک یەک سەیریان ناکات. کاتێک کە مردن هەردووچیان وەکو یەک ئەمرن، مانای یەکسانیان نییە، بەڵکو مانای ناردنیانە بۆ بەردەم دادگای ئیلاهی. سێیەم، ڕاوەی سێهەمی شانۆگەریەکە ژیان ڕاستترین ڕاوەیە و بەشێکی گەورە، بەڵکو بەشەهرە گەورەکەی شانۆگەری ژیان لە پاش مردن دەست پێ ئەکات و مافخوراوەکان دەمی تاسە ئەخەنە ناودەمی مافەکانیانەوە و پێیان شاد ئەبنەوە. ستەمکارەکانیش لە دۆزەخی کردەوەکانیاندا هەڵ ئەقرچێنێ. هۆیەکی تر لە هۆیەکانی کافربوونی ئەوروپایەکان و تەنانەت هۆی کوشندەی کافربوونی ڕۆڵەکانی ئیسلام و دزینیان بۆ کارگوزاریکردنی کوفر، نووسنی مامۆستاکانی ئاینی بوو کە زانای ڕاستەقینە زۆر کەم بووە و ژمارەیەکی زۆر چەتە و نەخوێندەوار خۆیان سەپاند بەسەر ئیسلام و نەک نازانن چۆن باسی ئیسلام بۆ خەڵکی بکەن، بەڵکو وەکو فارسەکە ئەڵێ کۆڵکە پزیشک گیانت دەرئەکات، کۆلکە مەلا دینت دەرئەکات. بەهۆی ناموسڵمانی خۆیانەوە ئەگەر تامی ئیسلام نەختێک چوو بێتە بنددانی لاوێک، ئەوان لە دەمیدا تاڵی ئەکەن و لە ئیسلامدا بێزاری ئەکەن. ئەوە بۆ ناو خۆمان ئەوروپاش چۆن لە ئیسلام بگات. تا ماوەیەکی کەم لەمە و پێش کۆڵکە مەلاکان ئەیانوت هەرکە زمانی کافریەتێ بخوێنێ کافرە. کە ئەمانە زمانی بێگانە نەزانن، ئەوروپاییەکان لە زمانە ئیسلامیەکان کوردی، عەرەبی، فارسی، تورکی، ئوردی تێئەگەن و سەرچاوەیان لە بارەی ئیسلامەوە بە زمانی خۆیان دەست ئەکەوێت. ئیتر چۆن ئیسلامیان بۆ دەرکەوێت؟ لێدانە پاڵەوانیەکەی پاڵەوانی ئیسلام و کورد نەژاد سەڵاحەددینی ئەیوبی لە خاچەکان و فڕاندنی سەلیبیە بە شێوەیەکی دڵتەزێن بووە هۆی ڕق هەڵساندنی نووسەرەکانی ئەوروپا و بڵاوکردنەوەی پروپاگەندەیەکی زۆر بۆ موسڵمانان و ئاینە پیرۆزەکەیان بەگشتی و ناشیرینکردنی کەسایەتی پێغەمبەر صەڵی الله عەلەیه وسەلەم لە ئەوروپا و بەتایبەتی هەتا بووە هۆی ماڵکاوڵیان و نەفرینکردنیان لە ئیسلام. ئۆف لەدەست مەلا، ئەوەی پێی نەجزابێ بە پشکۆی هاوڕێیەتی مەلادا نازانێت چەندە لارن. جارێ لە ئیسلامدا مەلا هەر نییە، تەنیا زانای ئاین فەقیها هەیە. ئەگینا مەلا و مەلاسیەتی هیچ پەیوەندیەکی نەنزیک و نەدووری بەسەر ئیسلامەوە نییە. ئەگەر ئەو وڵاتانەی بەسەر ئیسلامەوە ئەژین تەنیا ئەوانە ڕاستیان بکردایە لەگەڵ ئیسلام هەموو هەڵس و کەوت و ژیان و خێزان و وتە و کردەوەیان سەربەسەری ئیسلام دەربچوایە، ئیسلام زۆر باسی ئەخەمڵا و ڕۆژی نەئەگەیشت بە ئەم ڕۆژە. پێغەمبەر صەڵی الله عەلەیه وسەلەم چەند جوانی فەرمووە کە ئەفەرمێ ئەڵڵا زانیاری لە خەڵکی بەلێسەنەوە لێیان ناستێنتەوە، بەڵام بەنەمانی زانای ڕاستەقینە لێیان ئەسێنێتەوە. زانای ڕاستەقینەیان تێدا نامێنێ. خەڵکی چەند سەرێکی خاڵی لە زانیاری ئەکەن، ئەوانیش فتووە ئەدەن بێ ئەوەی بزانن. هەم خەڵکی سەر لێ شێواو ئەکەن و هەم خۆشیان زیاتر سەریان لێ ئەشێوێ. ببورن کە ئەوەندە بەبێ ئەدەبی باسی مەلا ئەکەم. دیارە ئەمە مانای ئەوە نییە کە هەموو مەلایەک خراپە. ئێمە ئەزانین کە کاتی خۆی مەلا چ دەورێکی بەرز و پیرۆزیاندی بۆ ئیسلام و چۆن بە کوێرەوەری و نەبوونی و برسەتی
ئێش و ئازار کارگوزاریەکی بێ ئەندازەی ئیسلامیان کرد. ئەزانین ئەگەر ئەوان نەبوونایە ئێمە هیچمان لە ئیسلام نەئازانی، بەڵام کاتێک کوفر ویستی شاری باوەڕمان داگیر بکات یا کاول بکات، قەڕەولاوگای پاسەوانەکانی شێوان و ئەندامەکانی قەڕەولاوگای دزی بۆ خۆی و لەبێ خەباران کەشکەک سەڵاوات بوو. دیارە قەڕەولاگای پاسەوانانی ئیسلام مەلا و ماڵی مەلا بوو. بۆیە ئەگەر سەیرێکی هەر بنەماڵەیەکی ئیسلام خوازی چەند ساڵ لەمەوبەر بکەین، ئیتر شێخ بێ یا مەلا سەیر ئەکەین، کوفر ڕۆڵەکانی دزیوە و هێلانەی لە ماڵیاندا کردوتەوە. شەشەم، هۆیەکی تری کافربوونی خەڵکی نەتوانین و بەجێنەهێنانی ئەرکەکانی ئاینی ئیسلامە و ئەویش بەهۆی نەخۆشی دەرونی یا ژیری یا بیرەوەریانەوە و شلکردنی جلەویان بۆ ئارەزووکاری خۆیان، چونکە ژیان خۆی ڕازاندۆتەوە و ڕابواردنە ناشەرعیەکان بە شێوەیەک ئارایش کراون و نەخشێنراون. ئەگەر باوەڕێکی پتە نەبێ مرۆڤیان لێ ناگەڕێتەوە. دیارە ئیسلام سنوور دائەنێ بۆ هەموو شتێک لە ژیاندا. ئەوانەی کە ڕەشۆیان لەسەر داماڵەوە و کەوتونەتە ناو لەوەڕی جوانی قەرسیلەوە، ناتوانن خۆیان بگەڕێنەوە. خۆ ئەشزانن هەرکە وتیان باشە موسڵمانین، ئەبێ لەبەرخوا زیان نەکەن، ئەویش بەوان ناکرێ، وا کافر ئەبن. ئەم خاڵانەی پێشەوە کە پێشکەشمان کرد چەند هۆیەکی سەرەکی کافربوونی ئەوروپیەکان و هەندێ لە موسڵمانەکانی لای خۆشمانە. دیارە هۆی تریشما بوون باسمان نەکردوون، وەکو هاوڕێتی خراپ و خێزانی خراپ و هۆی دەرونی و ئابووری و ڕامیاری. ئەمانە زۆرجار هەر یەکەیان ئەبنە هۆی دۆڕاندنی ئاین و نەمانی باوەڕ بە ئەڵڵا. هەڵسەنگاندنی شارستانی مادیەت. جا ئێستا دەینە سەر هەڵسەنگاندنی شارستانیەتی مادیەت یان ئەوروپا لە ڕووی بیر و باوەڕەوە و بزانین ئایا ئەتوانین لە ڕووی بیر و باوەڕەوە هیچ لەو شارستانیە وەربگرین یان نا. دیارە بە هیچ شێوەیەک ئێمەی موسڵمان بۆمان نییە لە ڕووی بیر و باوەڕەوە هیچ لە شارستانیەتی مادیەت وەربگرین، چونکە یەک لە شارستانیەتی مادیەتدا ئەم بوونەوەرە بێخوایە، بەڕێکەوت دروست بووە، سروشت سەرپەرشتی ئەکات و یاساکانی سروشت القەوانین الطەبیعیە ڕێڕەوی هەڵسوکەوتی پارچەکانی بوونەوەر ئەکات. لە کتێبی ڕێکەوت لە تەرازووی ژیریدا سروشت لە تەرازووی ژیریدا ئەم بیرە هەڵات دوور لە زانیاریەمان بەرپەرز دایەوە و لێرەدا پێویست بە باسکردنیان ناکات. ئەو دوو نامیلکەیە زۆر زیاد بوو، چونکە وتەکانیان ئەوەندە دوور لە گیانی زانیاریە و قسەکانیان ئەوەنە مناڵانەیە ڕەوانیە مرۆڤ زۆر خۆی پێیانەوە خەریک بکات. بەڵام بیر و باوەڕ لای ئێمەی موسڵمان بریتیە لەوەی ئەم بوونەوەرە خوایەک دروستی کردووە و لە خۆیەوە نەوەک بوونەوەر، بەڵکو هیچ شتێک دروست نابێ و ئێمەی موسڵمان خاوەنی بیر و باوەڕی خۆمانین. ئەو بیر و باوەڕەی کە وزەی ژیانمانە و مایەی سەربەرزی هەردوو جیهانمانە. دووەم، لە شارستانیەتی مادیەتدا وا ئەزانن ئاین تریاکی گەلانە و هەژاران ئەخەوێنێ بۆ ئەوەی دەوڵەمەندەکان و ستەمکاران خوێنیان بمژن. پیاوانی ئاینی هەموو کاتێ داری دەستی دەرەبەگ و بۆرجوازەکان بوون بۆ چەوساننەوەی هەژارەکان. پێشەچی با بزانین ئەم دروشمە کێوتی و لە چ کاتێکدا وتراوە و ئایا ئەم دروشمە ئەتوانرێ بکرێتە کاڵای باڵای ئیسلامیش؟ یەکەم کەس کە ئەم دروشمەی بەرامبەر بە ئاین هەڵواسی کارل مارکس بوو. پاش خۆیشی هێلکە مارکسیەکان کردیانە چاوێلکەی خۆیان، لەو چاوێلکەوە سەیری هەموو ئاینێک ئەکەن. دیارە ئەم دروشمە لە خۆیەوە نەوتراوە. دەرەبەگەکان و خاوەن سامانەکان چ لە ئەوروپای وڵاتی مارکس وە لە ڕووسیای وڵاتی کۆمۆنیست پیسترین هەڵوێستیان هەبووە بەرامبەر بە چینی چەوساوە. لە ڕووسیادا هەزاران کەس لە برسا ئەمردن و بە هەزارانی تر بە سیل و شێرپەنجە و دەیان نەخۆشی تر ئەمردن.
هەژاری گەلەکەیش بووە هۆی ئەوەی سەهۆڵبەندانی وڵاتەکە هەموو ساڵێک ئەوەندەی برسیەتی و نەخۆشیەکان خەڵکی لەناو بەرێت. دیارە ئەم نەکبەتیانە بۆ چینی چەوساوە و هەژار بوو، بەڵام چینی ئاغا و دەرەبەگەکان لەو پەڕی خۆشگوزەرانی و ڕابواردنە ئەژیان و ئەوەی بە ئەندێژەی مرۆڤدا بەهاتایە لە ئامێری ڕابواردن و هۆی ژیانی پڕ لە کامەرانی هەیان بوو. خۆ ئەگەر خوا نەخواستە چینی هەژاران و ڕەش و ڕووتانی گەلەکەیان هەر بە ئاستەم نووزەیان لێ بەهاتایە، بیان وتایە ئێمە هەژارین بەش خوراوین یا ئێمەش مافی ژیانمان هەیە، یەکسەر پیاوانی ئاینی وەکو قوزەڵ قورت ئەڕۆیشتن بە گەرویاندا و ئەیان وت هەر کەسێ زلەیەکی دا لە لای ڕاستت لای چەپیشی تێبکە با زلەیەکیش لەو بدات، یان ئەیانوت هەر کەسێ دەستی دایە داوێنی کراسەکەت تۆ یەکسەر بۆی داکەنە و بیدەرێ. بەو شێوەیە بەنجیان ئەکردن بۆ ئەوەی ئاغاکان جوانتر خوێنیان بمژن. خۆ ئەگەر هەر کەسێ بەم جۆرە قسانەش نەخەڵەتایە و سەری بەرز بکردایەتەوە و داوای مافی ژیانی بکردایە، ئەوە پیاوانی ئاینی ئەیانوت ئادەی بیکوژن، ئەمە لە فەرمانی گەورەکەی دەرچووە و نمەک حرامە و هەر کەس لە فەرمانی خاوەن زەوی دەربچێت وەکو لە فەرمانی خوا و کەنێسە و پیاوانی ئاینی دەرچوو بێت وایە. بەڵکو کەنێسا خۆی گەورەترین دەرەبەگ بوو، پاپاکان زۆر دەوڵەمەندتر بوون لە ئاغاکان. بەو شێوەیە فتوای کوفر دەرئەکرا بۆ هەر کەسێ بیوتایە لەل، یان ئەسووتێندرا یان ئەکوژرا و لە گۆڕەپانەکەیدا هەڵ ئەواسرا و ئەکرایە دەرز بۆ هەر کەسێ بیویستایە داوای مافی ژیان بکات. لێرەدا ئەتوانین بڵین مارکس ناحەقی نەبووە وتوویەتی ئاین تلیاچی گەلانە. هەرچەند ئاینی پیرۆزی مەسیحی بەری بوو لەم هەڵوێستە ناشیرنە، بەڵام چەتەکانی مەسیحی و پیاوانی ئاینی کە ئینجیلیان بەدەستەوە بوو کلیل بەدەستی کەنێسە بوون و بەدەم ڕاستی ئاینەکە ئەژمێردان و بە ناوی ئاینەوە فەرمانیان دەرئەکرد. ئەم هەڵوێستە ناشیرنەیان لە لاپەڕەی مێژوودا تۆمار کرد. ئەمە بوو بە کورتی هۆی وتنی ئاین تلیاچی گەلانە. جا ئێستا بابزانین ئەم وتەیە بەسەر ئیسلامیشدا تەطبیق ئەکرێ؟ ئایا ئیسلامیش تریاک بوو بۆ گەلانی موسڵمان و بەنجی کردوون و پێی کۆت کردوون لە شۆڕشکردن بەرامبەر بە ستەمکاری؟ نەخێر، هەرگیز و هەرگیز ئاینی پیرۆزی ئیسلام ئەندامەکانی بەنج نەکردووە، بەڵکو ئاینی پیرۆزی ئیسلام موزەی لاخۆ بردن و فیداکاری لە گیانی لاوەکاندا دروست کردووە. جارێ ئیسلام بەنسبەت تاک فەردەوە هەموو کاتێ هانی داوە لەسەر کارکردن، وەکو ئەڵڵا لە سوورەتی ئەتتەوبە ئایەتی 105 دەفەرموێ وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون وستردون إلى عالم الغيب والشهادة فينبئكم بما كنتم تعملون. لإسلامدا هەرگیز نابێ مسلمان لە حەقی خۆی بێدەنگ بێ و ملشۆڕ بکات بۆ ستەمکار. هەروەکو ئەڵڵا سوبحانەوە وتەعالە لە قورئانە پیرۆزەکەیدا لە سوورەتی ئەننیسا ئایەتی 97 دەفەرموێ إن الذين توفاهم الملائكة ظالمي أنفسهم قالوا فيم كنتم قالوا كنا مستضعفين في الأرض قالوا ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها فأولئك مأواهم جهنم وساءت مصيرا. واتە ئەوانەی فریشتە گیانیان ئەکێشن و ستەمیان لە خۆیان کردووە بەوەی ملکەج بوون بۆ ستەمکاری و دەستەمۆبوون بۆ زۆردار و تەمەنیان بەکۆت و ترسنۆچی و سەلامەت بەسەر بردووە، فریشتەکان لێیان ئەپرسن ئەرێ ئێوە لەکوێ بوون؟
ئەوانیش ئەڵێن بەخوا ئێمە چینی هەژار بووین و هەر چەوسێنراو بووین لەسەر زەویدا. ئەی زەوی خوا فراوان نەبوو بۆ کۆچکردن لەلایەکی ترەوە هەوڵی گۆڕینی باری گەلەکەتان بدەن. ئەوانە پاشە ڕۆژیان بۆ ناو دۆزەخە کە ناهەموارترین پاشە ڕۆژە. بەڵێ وەکو ئەڵڵا ئەفەرموێ پاشە ڕۆژیان بۆ ناو دۆزەخە، چونکە بێدەنگ بوون لە ستەمکاری و هەوڵی بڕینی دەستی زۆردارانیان نەداوە. کەواتە ئاین بەنسبەت فەرد تاکەوە ئاگاداری و ڕاپەڕین و چاودێری و دەروون و ضەمیر خۆ ئامادەکردنە بۆ لێپرسینەوە لەلایەن خواوە. لە هەموو کردەوە و چپەیەکی ناوتۆی توی دڵی کەی ئەمە حاڵی سەرخۆش و بەنکێشە، بەڵکو سەرخۆش و تریاکخۆری ڕاستەقینە بریتە لەو مادیەی دان بە ئاین و ڕۆژی پاداشدا نانێت، بۆ ئەوەی ڕابکات و هەڵبێت لە هەموو کردەوە ناپەسندەکانی وا ئەزانێت تەمەنی هەرتەنیا ئەو کاتەیە تێیدا ئەژی. پۆلیس چاوی لێی نەبێ هیچ چاودێریەکی نهێنی و غەیبی تری بەسەرەوە نییە، بۆیە چی بکات ئەیکات و کۆ لە هیچ شتێک ناکاتەوە. ئەمە لە کوێی ئەو مرۆڤە موسڵمانە لەکوێ؟ ئەگەر دراوسێکەی شەو بە برسەتی سەری ناوە یان دارێکی دا لە گوێدرێژەکەی خۆی بە تاوانبار ئەزانێ بەرامبەر بە ئاین و خوددا، ئەمە بەنیسبەت تاکەوە. با زۆر بە پەلەیش سەیرێکی سەرپێیی مێژووی گەلانی موسڵمان بکەین بۆ ئەوەی بزانین ئایا ڕاستە ئاینی ئیسلام تریاک بووە و گەلانی بەنج کردووە وا کۆتی کردوون و نەیهێشتووە داوای مافی ڕەوای خۆیان بکەن. ئەوەی ڕاستی بێ هەر کەسە سەیرێکی مێژووی کۆن و نوێی گەلانی موسڵمان بکات ئەبینێت هەموو کاتێ ئاین هەوێنی هەموو شۆڕشێک و دەنجی ئازادی و هەڵگرسێنەری سۆزی ڕزگاری خوازی ئەم گەلانە بووە. چۆن وازی لێ ئەهێن و ئەیدەنە دەستی مێژووی کۆن و مۆزەخانە، بەڵام دەینە سەر مێژووی تازەی ئەم گەلانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام لە دڵ و دەرونیاندا ئەگرێ. سەیر ئەکەین هەموو شۆڕشێک، هەموو ڕاپەڕینێکی گەلی، هەموو دەنگێکی داوای ماف ئیسلام و زانایانی ئاینی ئیسلام هەڵگیسێنەر و سەرۆکی بڵێسە و نەخشەکێشی شۆڕشەکە بوون. وا لە خوارەوە چەند نمونەیەکی ئەخەینە بەردەست خوێنەرانی بەڕێز بە هیوای لێکۆڵینەوەی ڕاستی و ناڕاستی مەسەلەکە بن. ئەلیف کاتێ لە ساڵی 1799 ناپلیۆن یەکەم هێرشی هێنایە سەر میسر، نووسبوون و پرخەی خەویان ئەم پەڕ و ئەو پەڕی وڵاتیانی گرتبەوە و هیچ کەسێ بەرەنگاری ئەم هێرشەی نەکرد و دانەبەزی بۆ گۆڕەپانی فیداکاری جگە لە زاناکانی ئیسلام و زانایانی ئەزهەری پیرۆز نەبێ. بەڵێ تەنیا زاناکانی ئەزهەر بوون توانیان گیانی غەزا و هەستی فیداکاری لە دەرونی لاوەکانی میسردا ببزوێنن. بەمەی شەوە نەوەستان هەتا کار بەدەستانی وڵاتیان لە کونی ژووری ڕابواردن دەرپەڕاند و بە هەمویان و لەژێر فەرماندەی زانە ئاینیەکاندا بەرەو گۆڕەپانی جیهاد کەوتنە ڕێو ملیان شۆڕ نەکرد بۆ دوژمن وەکو جوجەڵا بیانگرێت، بەڵکو بست بەبست هەر لە قەراغی دەریای سپی ناوەڕاست لەگەڵ ناپلیۆن و سوپا داگیرکەرەکەی جەنگان هەتا هاتنە ناو گۆڕەپانی ئەزهەری پیرۆزەوە. بەڵام دوژمنی چەپەڵ ڕێزی ئەزهەری نەگرت و مامۆستاکانی ئەزهەری لە ناو مزگەوتەکەدا دەرهێنا و لە بەردەم مزگەوتەکەدا هەڵی واسین. زۆر بەمان شۆڕشی ڕزگاری خوازی جەزائیرمان لەبیر دێت و هەڵوێستی گیانبازی ڕۆڵەکانی جەزائیر بەرامبەر بە ئیمپریالیزمی فەڕەنسی داگیر کرد. پرسیار بکە لە مێژوونووسە ڕاستەکان و ئەو پیاوە ڕامیاریانەی کە جاربەجار سەرسم لە ڕاستی ئەدەن، بزانن پاڵەوانانی هەڵکردنی ئاگری شۆڕشی جەزائیر کێبوون. دیارە کە هەمویان دەڵێن زانایانی پیرۆزی ئیسلام بوون. ئایا هەر زانایانی ئاین نەبوون و بەناوی ئاینەوە نەبوو هەستی وڵات پەروەریان لە گیانی لاوانی جەزائیردا خرۆشان؟ زمانی عەرەبی کە زمانی زگماچی خۆیان بوو خوێندن و نووسین بە هەموو شێوەیەک قەدەخە بوو، چونکە زمانی ڕەسمی زمانی خوێندن و تەنانەت زمانی بازرگانیان زمانی فەڕەنسی بوو.
ئەو تاقە جێگایەی کە پارێزگاری زمانەکەیانی ئەکرد و ڕۆڵەکانی فێری زمانەکەیان ئەکرد بریتی بوو لە قوتابخانە ئاینیە ئەهلیەکان. هەر کەسە ئەگەرچی بە سەرپێیش بێ سەیری شۆڕشی جەزائیر و چۆنیەتی ڕزگاربوونی جەزائیر بکات، ناوی مامۆستای شۆڕشگێڕەکان هاندەری لاوەکان شێخ عەبدولحەمید بادیز بە گەورەی بەدی ئەکات. ئیمام بن بادیز دروشمێکی نووسی و دایە دەست لاوانی جەزائیر، هەتا ئاڵای ڕزگاریان پێ هەڵ نەکرد، وازیان نەهێنا. دروشمەکەش ئیسلام ئاینمە، جەزائیر نیشتیمانمە، عەرەبی زمانمە. بن بادیز بە شێوەیەک ڕۆڵەکانی جەزائیری لە فێڵەکانی ئیمپریالیزم ئاگادار کردەوە کە ئەیوت وەڵڵاهی ئەگەر فەڕەنسا داوای وتنی لا ئیلاهە ئیلەڵڵام لێ بکات نایڵێم، چونکە ئەو لا ئیلاهە ئیلەڵڵایە بێمەرامەت نییە و فێڵە لە موسڵمانە ساویلکەکان. ئەی کەس هەیە بتوانێ هەڵوێستی شۆڕشگێڕانە و ئیسلامیانەی عەبدولقادری جەزائیری لە مێژووی شۆڕشی جەزائیردا بسڕێتەوە، قورئانی گرت با دەستیەوە و بانگەوازی غەزای کرد دژی ئیمپریالیزمی داگیر کرد. ئەی کەس هەیە بتوانێت چاوبوون و قێنێ لە ڕاستی شۆڕشی موسڵمانەکانی هیندستان بەرامبەر بە ئینگلیزی داگیر کرد، هەتا گەیشتە ڕادەیەک لە یەک پۆستەی کاروانی شەهیدانی ئیسلامدا 30,000 لاوی موسڵمان بە شێوەی کۆمەڵ شەهید کران. ئایا مارکس یا هەر خەڵەفاوێکی تری وەک مارکس ڕاست ئەکات ئەڵێ ئاین تلیاکی گەلانە؟ ئایا ئیسلامیش هەروایە؟ ئەگەر بگەڕێینەوە بۆ عێراق و هەموو ڕاپەڕینە گەلیەکانی سەیر ئەکەین زاناکانی ئاینی پێشەوای کاروانی شەهیدان بوون. ئێستاش زۆر کەس تابلۆی ڕیشی خوێناوی مەلای لە دەستی ئینگلیز کە لە ڕاپەڕینەکەی حوزەیرانی 1920 لە خواروی عێراقدا ڕوویدا، خۆ ئەگەر زانای ئاینی دەرچوانی حوجرە دەربکەین لە شۆڕشگێڕانی کوردستان هەر لە دێرین زەمانەوە هەتا ئەمڕۆ، جگە لە سفرێکی زەق نەبێ هیچمان بەدەستەوە نامێنێ با خوێندنەوەی مێژووی شۆڕشگێڕانی کورد. ئەم ڕاستیەمان وەکو هەتاو بۆ دەرئەکەوێ کاتێکە زمانی کوردی لە ئێران و لە تورکیا و لە سووریا قەدەغە کرا، کون نەبوو خۆی تێدا بگرێ. ئایا جگە لە مزگەوت و پیاوانی مزگەوت کێ داڵدەیدا و خەمڵاندی و کەلوپورێکی پڕ لە شانازی بۆ پاشەکەوت کرد؟ دیارە هیچ کەسێ لە ئاستی ئەم ڕاستیانە چاوی خۆی کوێر ناکات، مەگەر کەسێ چاوێلکەی لە سەربازگەی کوفرەوە ڕۆژهەڵات یا ڕۆژ ئاوا بۆ هاتبێ. وەرە مێژووی ڕاستەقینەی ئەم گەلە موسڵمانانە بە هەموو زان و نەتەوە و هۆز و کۆڕێکەوە بخوێنەرەوە، هەڵوێستە شۆڕشگێڕانەکانیان بە پێنووسێکی سوور دیاری بکە. زۆر بە ئاسانی بۆ دەردەکەوێ کە ئیسلام بەنزینی شۆڕشەکەیان بووە، زانایانی ئاین و خواپەرست سەربازانی شۆڕشەکە و قۆچی قوربانی ڕاپەڕینەکە بوون. ئەی ئێران و قەڵای فیرعەونی پەڵهەوی کە زیاتر لە 2000 ساڵە ڕەجی داکوتاوە، ئەگەر ئیسلام و ئاینی ئیسلام نەبوو چی لە پاڵی بە قوتابی زانکۆکانی تاران و شارەکانی ترەوە ئەنا خۆیان فڕێ بدەنە ژێرپێی دەبابە کاتێ سەربازەکانی حەمەڕەزا شای بۆگەن بە شەستیر دەوری کۆمەڵێکی ئەگرد، کۆمەڵێکی تر ئەهاتن و بە سرودی ئەڵڵاهو ئەکبەر بە زەردەخەنەوە پێشوازیان لە مەرگ ئەکرد، هەتا هەر بە چەپڵە و هاوار و خۆپیشاندان ئەو دەوڵەتە گەورەیە و هەموو سازمان و ساواک و مخابراتی ئەمریکی و بەکرێجیڵا و چلکا و خۆرانی شاهەنشایان ڕووخاند، بە شێوەیەک بە نەخشەی هیچ بلیمەتێکی سەرزەویدا نەدەهات. هەر یەکە لە ئاستی خۆی حەپەسا بوو چۆن شاهەنشای ئێران ڕووخا و کۆماری ئیسلامی لە ئێراندا ڕەجی داکوتا. ئیتر کامەیە تریاک؟ مام مارکس. ئایا موسڵمانەکان تریاکخۆر و بەنکێشن یان ئەندامەکانی حیزبی شیوعی کە بۆ کورسی وەزارەت و ئەمینداریەتی گشتی خوێنی هەموو کوژراوەکانی حیزبیان خستە ژێرتایی مەرسیدیسەکانیانەوە؟ بەڵێ مەرسیدس 76 چینی پرۆلیتاری کوردی و شەقامەکانی ئەبوو نەواس بازاڕەکانی بەغدا. سێم، لای ئەوروپا و قوتابیانی کوفر قۆناغی ئاین تەواو بووە و ئیتر مرۆڤ پێویستی بە ئاین نییە.
ئەوەتە فرۆید قۆناغەکانی مێژووی ئادەمی زادان لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەکات بە سێ قۆناغەوە، هەر قۆناغێک هاتە پێشەوە قۆناغەکەی تر باوی نامێنێ. قۆناغی یەکەم ئەفسانە پەرستی و ڕێژکاوی و خوڕافیات، قۆناغی دووەم ئاین، قۆناغی سێهەم دووە قۆناغی مرۆڤایەتی، قۆناغی زانیاریە. کەواتە لەو کاتەوە قۆناغی زانیاری دەستی پێکردووە ئەبێ قۆناغی ئاین تەواو بوو بێ. خۆ هەر کەسێک شوێن ئاین بکەوێت واتە شوێن شتێکی پوچ و بێمانە کەوتووە، خۆی بە شتێکی دوور لە ژیانی هاوچەرخەوە خەریک کردووە. هەر لەبەر ئەم خاڵەیە بە خواپەرست و ئاین پەروەرەکان ئەڵێن کۆنەپەرست. جا ئێستا بابزانین ڕاستە کە ئاینی ئیسلام باوی نەماوە و پێویستمان پێی نەماوە؟ ئایا ڕاستە موسڵمانەکان کۆنەپەرستن؟ یان ڕاستە کە ئاین ئێستا و لەم قۆناغەی ئێستا و لەم مێژووە تازەدا دەور نابینێ؟ ئەوانەی وا ئەزانن ئیسلام باوی نەماوە و پێویستمان پێی نەماوە ئەو هەژارانن کە هەر ئەوەندەیان لە ئیسلام پێگەیشتووە وەکو لە قوتابخانەدا خوێندویانە و وا ئەزانن ئاینی ئیسلام لە کاتێکی تایبەتی و بۆ ناوگەلێکی نەفام و بتپەرست هاتۆتە خوارەوە بۆ ئەوەی لە بتپەرستی بیانجێڕێتەوە و نەهێڵێک چەکانیان زیندە بە چاڵ بکەن. یان وا تێگەیشتون هەموو ئامانجی ئیسلام ئەوە بوو کە عەرەب لە چەند خێڵێکی پچڕ پچڕ و چەند هۆزێکی دوژمنکاری ناوخۆیەوە بکاتە یەک پارچە و عەرەق و قماریان لێ قەدەغە بکات. دیارە خۆ ئەمانە هەموو جێبەجێ کراون، کەواتە ئەو ئامانجە کە ئاینی ئیسلام بۆی هاتووە هاتوونەتە جێگا و ئێستاش نەبتپەرست ماوە و نەباوی تاڵان و بڕۆی هۆسچەتی عاشایەری و نەکەس کرد زیندە بە چاڵ ئەکات. کەواتە پێویستمان بە ئاین نەماوە. بەو شێوەیە قۆناغی ئاین تەواو بووە و گوێجرایەوە بۆ لاپەڕەکانی مێژوو کونجی مۆزەخانە. بەڵام لە ڕاستیدا ئەوانەی بەو شێوەیە سەیری ئیسلامەکەن هیچ لە ئیسلام نازانن. لە هاتنی ئیسلام و قورئان چی بووە؟ ئیسلام بۆچی هاتووە؟ لاپەڕە 77. ئیسلام بۆ چەسپاندنی یەک تاقە وشە هاتۆتە خوارەوە کە ئەو وشەیەش بریتیە لە ڕزگاری مرۆڤ لە ئارەزووکاری، ڕزگاری مرۆڤ لە ژێر چەپۆچی مرۆڤ، ڕزگاری مرۆڤ تەنانەت لە ترسی مردنیشت. مەبەستمان لە ڕزگاری مرۆڤ لە ئارەزووکاری ئەوەیە هیچ ئارەزوو حەزێک نەتوانێت لا ڕێڕەوی خۆی کە خەلیفەی خوایە لای بدات، تەنانەت خۆشەویستی و شەهوەتی ژیانیش. چونکە زۆر جار خۆشەویستی ژیان و ترسان لە مردن ئەبێتە هۆی سەرشۆڕکردنی مرۆڤ بۆ مرۆڤێکی تری وەکو خۆی لە مرۆڤایەتیدا، وەکو خۆی بێهێز و بێدەسەڵات بەرامبەر هەموو جۆرە سزایەکی خوایی. ئایا ئەم شێوەی چەوسانەوەی کە ئێستا بە ناوی ڕژێمەکانی سەدەی 20 پێشکەوتن خوازەوە ئەکرێت و دۆزەخترین شێوەی سزاپیشانی مرۆڤ ئەدرێت، ئایا لە پێشهاتنی ئیسلامدا و لە دەوری نەفامیەتی عەرەبدا ئەم جۆرە چەوسانەوە هەبوو یان نا؟ ئایا مرۆڤ لەم چەرخەدا زیاتر لە هەموو چەرخێک ژێردەستەتر و ئاتاستری تەوحید نییە؟ دیارە بەڵێ. خۆ هەتا تاقا مرۆڤێکی ئەم ئەستێرەی ئادەمی زادانە ژێردەستە بێ و مرۆڤی تر ئیتر بە هەر شێوەیەک و بە هەر ناوێکەوە بچەوسێنرێتەوە، ئیسلام دەوری هەر ئەمێنێ. مرۆڤی سەر لێ شێواوی سەدەی 20 زیاتر لە پێویستی بۆ هەوای ئۆکسیجینی ئاتاجی ئیسلامە، چونکە پاش مردن پێویستی بە ئۆکسیجین نامێنێ، بەڵام پاش مردنیش پێویستی بە ئیسلام هەیە. ئایا کە شارستانیەتی مادیەت و قوتابیانی فرۆید خۆیان لە باوەڕ بەخوا داڕنی قازانجیان کرد و پشوویاندا؟ ناڵێم فلانە شێخ یا فلانە مەڵا لەم بارەیەوە ئەڵێ قازانجیان نەکرد، بەڵکو وا لە خوارەوە هاواری نووسەرێکی جیهانی زۆر بەرز و ژیاوی شارستانیەتی مادیەت بە هەردوو بەشەکەیەوە سەربازێکی کۆمۆنیستی ئەوسا و هەڵگری خەڵاتی نۆبڵی ئێستا ئەخەینە بەردەستان. کورد واتەنی ئێوەش خۆتان و خوای خۆتان. ئەو نووسەرەش سۆلجەرنتسنی ڕووسی وەک نووسەرێکی ئاسایی لە ڕووسیادا نەژیاوە، کونجێکی ژیان بگرێت و بنووسێت، بەڵکو لەگەڵ هەموو شەپۆڵێکی تاڵ و سوێری ژیانی ڕووسی و گەلی ڕووسیدا ژیاوە و هەر لە چەرخی برسێتی ڕووسیا هەتا چەرخی دیکتاتۆریەتی ستالین لە هەموو قۆناغەکانی گۆڕاندنی ڕواڵەتی ژیانی ڕووسیادا ژیاوە.
چەرمەسەریەکان و تەپاوتڵی گەلەکەی قوتابخانەی بووە و فێری نووسین و بیرکردنەوەی کردووە و سەربازێکی گیانبازی وڵاتەکەی بووە. چەکی ڕوبەڕووی دوژمن هەڵگرتووە و ژیانی ئاوارەیی و برسێتی و تێنویەتی سەربازیشی تاقی کردوتەوە. کاتێ وەک نووسەرێکی سەربەس پەنجەی بۆ دیکتاتۆریەتی شیوعی ڕاکێشاوە تووشی بەندوکۆت و کەڵەپچە هات. بەوەی شەوە نەیانهێش بەڵکو وتیان شێت بووە وەکو هەر نووسەرێکی تر کە دەنجی ئازادی لە رووسیادا بەرز بکاتەوە. خەڵاتی شێتیەتی پێ ئەبەخشن. خستیانە شێتخانە لەو کاتەی ژیانی بەندیەتی شێتخانەیدا گەلێک نووسین و ڕۆمانی ڕیوایی ئەناردە ڕۆژئاوا و لەوێ بڵاویان ئەکردرەوە و ئەگۆڕدرایە سەر زۆربەی زمانەکانی بێگانە. لەم کاتانەدا هێرشی زۆر زلەی ئەکردا سەر یاسای کۆمۆنیستی باگشتی و رووسیا بەتایبەتی. لەم کاتی بەندیەدا بوو خەڵاتی نۆبڵی پێبەخشرا. کاتێ رووسیا زانی ئەم کابرایەی پێ بێدەنگ ناکرێ و ئابڕووی بۆ خۆی و بیر و باوەڕی کۆمۆنیستی نەهێشتۆتەوە، بڕیاری دەرکردنی سۆلجەرنیتسنیدا لە رووسیا دەرکرا و بەو جۆرە لە نیشتیمانی خۆی شار بەدەر بوو. با دەرچوونی لە رووسیا و هاتنی بۆ ڕۆژئاوا چەند کتێبێکی زۆر بەرزی دەرکرد و تێیدا باسی لێقەومان و قوڕبەسەری گەلی رووسی هەژاری کرد بەدەست یاسای دیکتاتۆری مارکسیەتیەوە. بەناوبانگترین ئەو کتێبانەی کتێبی ئەرخەبیل گولاجە. ئەرخەبیلیش ناوی یەکێکە لەو بەندی خانانەی کە ئازادی خوازانی رووسیا بەدەست ڕژێمی ئەمڕۆی رووسیەوە تێیدا ئەناڵێنن. مەبەست لەو کتێبە و ناونیشانی ئەو کتێبە ئەوەیە کە بەندیخانەکانی ڕژێمی رووسیا وەکو دوورگەی پەرش و بڵاوی نێودەریا هەموو شوێنێکی وڵاتی رووسیایان گرتۆتەوە. بەڵێ بەم شێوەیە کێژەڵوکەی ژیان سۆلجەرنیتسنی وەکو قتکەڵاشک خوڵاندەوە هەتا لە ئەمریکا دایبەزاند. سۆلجەرنیتس وای ئەزانی ساڵی 1974 ئەو ساڵەیە کە لە دیکتاتۆری کۆمۆنیستان ڕزگاری ئەبێ بۆ بەهەشتی ڕۆژئاوا، چونکە کوردواتەنی دەنگی دەهۆڵ لە دوورەوە خۆشە. بریسک و هوڕی شارستانیەتی ڕۆژئاوا و سربەستی و بەڕەڵایی ڕۆژئاوا زۆر سۆلجەرنیتسنی سەرسام کردبوو. بەڵام ئایا وایە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات باشترە؟ ئایا دیکتاتۆریەتی سەرمایەداری لە دیکتاتۆریەتی سووری کۆمۆنیستی باشترە؟ یان ئایا وایە سۆلجەرنیتسن ئەخەڵەتێ؟ ئەبێ لە مەولات چی بنووسێ و چی بڵێ؟ ئایا لە مەودووە ئیتر ئەبێتە شایەری ڕۆژئاوا و گۆڕانی و ستایش بەشان و باڵی ڕۆژئاوا ئەڵێ؟ ئەم پرسیارانە لە مێشتی زۆر لە نووسەرانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوادا وێڵی وەڵام بوو. هەتا ئەم ساڵی 1970 گەورەترین زانکۆی ئەمریکی، زانکۆی هارفارد بڕیاریدا بڕوانامەی دکتۆرای شانازی فەخری بە سۆلجەرنیتسن ببەخشێت. ڕۆژی وەرگرتنی بڕوانامەکە هەزاران کەس گوێی قوڵاق بوون کە سۆلجەرنیتسن ئەبێت چی بڵێ. زۆر کەس خۆی ئامادە کردبوو سۆلجەرنیتسن تەنها هێرش بۆ سەر کۆمۆنیست و مارکسایەتی بکات و سوپاس و ستایشی بەرەی ڕۆژئاوا بکات، چونکە خانەخۆیان بوون و داڵدەیان داوە. بەڵام بە پێچەوانەوە وتارێکی زۆر بەرزی مێژووییدا و ناڕاستی بەرنامەی ژیان و واقعی هەردوو بەرەکە واتە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای تێدا باس کردووە. ئەو وتارە بووە قەواڵەیەک و گۆڕا بۆ زۆربەی زمانەکانی جیهان. بەڵێ بووە قەواڵەیەک چونکە سۆلجەرنیتسن وەکو حەکەمێکی گۆڕەپانی هەردوو یاساکە کۆمۆنیستی رووسی و سەرمایەداری خۆر ئاوایی ئەمریکی زۆر بە باشی ئاگادار و شارەزای کاکڵەی هەردووچیان بوو. پسپۆڕانە پەنجەی بۆ ڕووخاندن و گسکدانی باخەڵی هەردووچیان درێژ ئەکرد. سۆلجەرنیتسن لە وتارەکەیدا وتی: ڕۆژئاوا و شارستانیەتی ئەوروپا بەرەو نەمان ئەڕوات لەبەر چوار هۆی سەرەکی. یەکەم، ڕابواردنی مادی. وڵاتە کۆمۆنیستەکان باوەڕیان بەخوا نەماوە و ڕەوشت و گیان ڕۆح نرخی نییە، چونکە فەلسەفەی ڕێبازی وڵاتەکەیان هەروایە. ڕۆژئاوایش تووشی هەمان درمبوون و لە ئیلحاددا بە یەکتری ئەگەنەوە. شارستانیەکیش بەم شێوەیە چڵێز بێ هەر خەریکی هەڵپە و گەڕان بێ بە دوای ڕابواردنی ئاژەڵیدا، دیارە هەرگیز ڕۆڵەکانی ئامادەی قوربانی نین و شارستانیەکی ترسنۆک دەرئەچێت و هەرڕۆژەی بە شێوەیەک مل بۆ دوژمنەکەی خۆی کەچ ئەکاتە تا سواری ملی ببێ، چونکە ئەیەوێ کۆتی و سەلامەت بژی. دووەم، ترسان لە مردن. ڕۆژئاوا وەک شەمشەمە کوێرە لە تیشتی ئاین هەڵهات. ئەمەش بووە هۆی ئەوەی کە گیانی لە خۆبردن و فیداکاری لەدەست دەربچێت. بەڵام ئەیانەوێ بژین، ئیتر چۆن ئەژین گرنگ نییە.
سۆلجەر نیتسن لەم بارەیەوە نمونەیەکی جوان ئەهێنێتەوە و ئەڵێ هەر لەبەر ئەمەیشا سەیر ئەکەین لەم سەدەی 20مەدا هیچ جەنجێک نەبووە تووشی ڕۆژئاواییەکان بوو بێ و تێیدا سەرکەوتوو بن، بەڵکو لە هەموو جەنگێکدا پەنا و هاواری بردۆتە بەر وڵاتێکی تر بۆ ئەوەی یارمەتی بدات. لە جەنجی جیهانی یەکەمدا پەنای بردا بەر ڕووسیای قەیسەری کە ئەو کاتە ڕووسیا لە چاو ئەماندا نەدەوڵەت بوو نەخاوەن هیچ یاسا و ڕژێمێک بوو. لە جەنگی جیهانی دووەم جەنگی هیتلەردا لەبەر ئەوەی ڕۆژئاواییەکان ترسنۆک بوون هەر چەک و جبەخانەیەکی چاکیان هەبوو دایان بە سۆڤیەت ڕووسیای شوعی، بەڵێ ڕووسیا توانی زاڵ بێت بەسەر هیتلەردا. خۆ ئەگەر گیانی لێبوردن لە ڕۆژئاوادا زیندە بەچاڵ نەکرایە ڕۆژئاواییەکان خۆیان ئەیانتوانی هیتلەر لەناو بەرن و نیوەی ئەوروپاشیان لەدەست دەرنەچێت. بەڵام ئایا تەنیا بە لەدەست دەرچوونی نیوەی ئەوروپا کۆتایی پێهات؟ دیارە نەخێر، بەڵکو ڕووسیا بووە ملۆزمێک بۆ ڕۆژئاوا. هەر ڕۆژە وەکو گسکەکەی هەیاس ئەیان باتەوە بە قاپلۆخەی خۆیاندا. سەیەم، ڕۆژئاوا کەسایەتی خۆی ون کردووە. هەموو ڕۆژئاواییەکان بە سەرۆک و ئەندامەکانی کۆمەڵیانەوە و تابلۆی کەمهێزی وەکو مێردەزما سواریان بووە. سۆلجەر نیتسن ئەڵێ گەورەترین پەڵەیەک لە شارستانیەتی ئەوروپادا کە ڕۆژئاواییەکان شانازی پێوە بکەن وردەکاریان لە گوێڕیالی یاسادا و جێبەجێکردنی یاسا زۆر بەوردیە. بەڵام یاسا وەکو خێرخواە ئەپارێزێ، هەمان یاسا لە ڕۆژئاوادا خراپەکاریش ئەپارێزێ، چونکە دەوڵەت گیری خواردووە بەدەست چۆنیەتی جێبەجێکردنی تەطبیق یاساوە. بۆ نمونە ئەگەر کۆنفرانسی ئەمریکی بێوێ یاسایەک دانێ بۆ پارێزگاری وزە تاقا، نەتاکەکان بەگوێی ئەکەن بەوەی هەندێ لە ڕابواردنی ڕۆژانەی خۆیان پێشێل بکەن، نا کۆمپانیا گشتیەکانیان بەگوێی ئەکەن و بەرژەوەندی گشتی ئەخەنە پێش چاوی خۆیان. ئیتر سەرۆکی وڵاتەکە دەستە و ئەژنۆ لێیدا ئەنیشێ، چونکە کۆمپانیاکان بە شێوەیەک زاڵن بەسەر دەوڵەتدا ڕۆژ تا ئێوارە پیاوانی ڕامیاری وڵات هەوڵی ڕازیکردنی کۆمپانیاکان ئەدەن بۆ ئەوەی بمێننەوە. لەبەر ئەمانە ئەبینین پیاوانی مێژویی و هەڵکەوتو لە ڕۆژئاوادا ون بوون، لالایەکەوە و لالایەکی ترەوە لە شارستانیەتی ترسنۆکیدا ئەژین. ئەم باسم لە گۆفاری ئەلعەرەبی کوێت ژمارە 237 مانگی ئابی 1970 وەرگرتووە. جا پاش ئەوەی گوێمان لە سۆلجەر نیتسن گرت منیش ئەڵێم ئێوەش خۆتان و خوای خۆتان. بۆ ئەوانەی کە ئەڵێن دەوری نەماوە تاقا پرسیارێکم هەیە، ئایا چی لە ئیسرائیلدا ئەو هەموو خەڵکەی کۆ کردوتەوە کە هەر یەکەیان هەڵگری نەژاد نامەیەکی جیاجیان و هەر یەکەیان لەم پەر و لەو پەری سەرزەوی کۆبوونەتەوە و زۆربەی دراوسێکان لە زمانی یەکتری ناگەن و هەر یەکەیان جۆرە ڕەنگێکن، چی کۆی کردوونەتەوە و بە چەند ملوێنێکی کەمەوە لەرزوتایان بۆ ناوچەکە بە تایبەتی و بۆ جیهان بەگشتی بڕیوە. هەڵوێستی شارستانیەتی مادیەت بەرامبەر بە بیرروباوەڕی ئیسلامی لاپەڕا 86. لەبەر ئەوەی شارستانیەتی مادیەت کوفر دوو سەنگەری هەیە، سەنگەرێکیان بە کوفری ڕۆژئاوا ناسراوە، ئەوی تریان بە کوفری سوور یا کوفری ڕۆژهەڵات ناسراوە. دیسان لەبەر ئەوە هەر یەکەیان جۆرە هەڵوێستێکی تایبەتی خۆی هەیە بەرامبەر بە ئیسلام و گەلانی موسڵمانان هەر یەکەیان بەجیا باس ئەکەین. لا پێشەوە دەینە سەر هەڵوێستی کوفری ڕۆژئاوا، دوایی هەڵوێستی کوفری سووریش باس ئەکەین. کافرەکانی خۆرئاوا هەرچەندە بە دڵێکی زۆر پڕلاقینەوە ڕوویان نا بەرەو وڵاتە ئیسلامیەکان، بەڵام زۆر زۆڵانە ڕوویان نا. لە پێشدا هاتن شارەزاییەکی تەواویان لە خۆڕەوشت و هۆی دەمارگیری و چۆنیەتی خەڵەتانی موسڵمانەکانی پەیدا کرد، سەرچاوەی باوڕ و پاڵەپەستۆی شۆڕش و ڕاپەڕینەکانیان دۆزیەوە. ئەمجا نەخشەیەکی زۆر وردیان کێشا بۆ هێرشێنان و جا تەشریفی ناخێریان هێنا لە ساڵی 1882دا کە ئینگلیس توانی شۆڕشی ئیسلامی عەرەبی لە میسر کب بکاتەوە و باڵی ڕەشی بکێشێ بەسەر وڵاتەکەدا. زۆر لەیان ڕوون بوو کە تەوژمی باوەڕی ئیسلامی لە هەر دڵێکدا پەنگی خواردووە، با شۆڕش نەبێ دانامرچێ. مەجلیس العومومی بەریتانی بە سەرۆکایەتی سەرۆک وەرزیران گڵادستۆن کۆنگرەیەکی زۆر گەورەی بەست، پاشانیش کە ڤیکتۆریا بوو بە هاوبەشیکردن بۆ دانانی نەخشەی چۆنیەتی زینی لاوەکانی ئیسلام و یەخسیرکردنیان بۆ کارگوزاری خۆیان. لە کۆنگرەکەدا گڵادستۆن قورئانێکی پیرۆزی بەرز کردەوە و وتی
هەتا ئەم کتێبە لەناو میسریەکاندا بمێنێ و سەرمەشقی ژیانیان بێ، ئێمەش ناتوانین لەو خاکە ڕەگدا کوتین و نیشتەجێ بین، کەواتە پێویستە ڕێبازێکی ڕامیاری پەروەردەیان بۆ دابنین کە ئاین و ئەم کتێبە لە پێش چاویان سووک بکات و هەرچی پیرۆزی و ڕێزی ئەم کتێبە هەیە لە دەرونیانان نەمێنێ. بەڵێ ئینگلیز ڕامیاری زانستی لە میسردا لەژێر ئەم نەخشەیەدا داڕێژە. ئەمان وەکو شوعیەکانی لای خۆمان نەهاتن یەکسەر داوای لابردنی دەرسی ئاین بکەن لە قوتابخانەکاندا. دەرسی ئاینیان هێشتەوە، بەڵام کام ئاینە ئەخوێندرا؟ ئەو ئیسلامە ئەخوێندرا تەنیا بریتی بێ لە نوێژکردن و زەکات و سەرفیترا. ئەو ئیسلامە ئەخوێندرا کە بریتی بێ لە کێڵی گۆڕستان ماچکردن و پەڕۆی سەوز هەڵگرتن و هۆنینەوەی تەسبیحی 101 دەنچی. ئەو ئیسلامە ئەخوێندرا کە بریتی بێ لە مارەکەی دۆزەخ و 7 حۆریەکەی بەهشت و لەبەرکردنی ناوی جنۆکە و هاڵ و شەوە. قورئان تەنیا بۆ بەرەکەت ئەخوێندرایەوە، بۆ پاسی کێڵگەکان. ئەگینا ئیسلام کە بریتی بێ لە یاسایەکی تایبەتی بۆ پەروەردە و زانیاری و پێگەیاندنی لاوانی قورئان، ئەگینا ئیسلام کە بریتی بێ لە ژیان و جڵە و بەدەستی ژیان، ئەمانە نەک قوتابی میسر و دەوڵەتانی تری ئیسلامی نەیان ئەزانی، بەڵکو باسکردن و ناوبردنیشی بڤە بوو. بڤەیەک زانایانی ئاینیش سڵیان لێ ئەکردەوە، چونکە هەزاران ناو ناتۆرەی بۆ دروست ئەکرا و هەزاران گێزڵ و گوڵنجی خیانەت و جاسوسی و بۆ ئەهۆندرایەوە. جارجاریش دواکەوتووی نەگونجاوی ئیسلام و پێشێلکردنی مافی ئافرەت لە ئیسلامدا و کۆنەپەرستی ئیسلام لاجەی ئەمانە هەمووی یاسایەکی ڕێک و پێک و پێشکەوتن خوازی بە خەیاڵی خۆیان ئەوروپەیان پێ ئەوتن. با کورتی لە ڕۆڵەی موسڵمانەکان نەوەیەکیان دروست کرد خۆی کوێر و کەڕولاڵ بێ و بە چاوی ئەوروپا ببینێ و با گوێی ئەوروپا ببیستێ و بە زمان و شێوە و چۆنیەتی بیرکردنەوەی ئەوان بدوێ. لە ڕاستیدا نەخشەیەکی دوژمنانەی ژەهراوی سەرکەوتوو بوو. ئەمان نەک تەنیا لە میسر، بەڵکو لە هەموو وڵاتە ئیسلامیەکانی تریش بەم نەخشەیە هەڵسان و سەریشکەوتن. بۆیە ئەبینین کۆمەڵێکی ڕۆڵە ڕۆشنبیرەکانمان پەروەردە و پاڵفتەی ئەو نەخشەیەن، بێ ئەوەی خۆیان بە خۆیان بزانن هەرچەندە ئەم وڵاتە ئیسلامیانە توانیان بە ڕواڵەت خۆیان لە ژێر چەپۆکی ئەوروپایە ئیمپریالیزمەکاندا ڕزگار بکەن، بەڵام لە ڕاستیدا خۆشیان هەر ئەو ڕامیاریە زانیاریەی ئەو بۆی داناون لەسەری ئەڕۆن. ئەمە بوو بە کورتی هەڵوێستی کافرەکانی ڕۆژئاوا بەرامبەر بە بیر و باوەڕی ئیسلام، هەڵوێستێکی ژەهراوی وەکو کورد ئەڵێ دوژمنێکی نەرمە بڕە. کوفری سوور و قۆناغەکانی لاپەڕە 90 و ئێستا دەینە سەر هەڵوێستی کافرەکانی ڕۆژهەڵات بەرامبەر بە ئیسلام و گەلانی موسڵمان. جاوەکو بۆ نمونە کوفری سوور، کوفری ڕۆژئاوا و وڵاتە ئیسلامیەکان ئینگلیز و میسریان هێنایەوە، هەروەها بۆ نمونەی وڵاتە ئیسلامیەکان بەرامبەر بە هەڵوێستی کوفری ڕۆژهەڵات و مارکسایەتی موسڵمانەکانی رووسیا ئەهێنینەوە. لایەچەتی شوورەوەی ڕووسی پتر لە 30 ملیۆن موسڵمانی تێدا ئەژی. ڕێژەی موسڵمانەکان لە چاو دانیشتوانی وڵاتەکەیدا بریتیە لە 15. وڵاتانی قەوقاز و ئەزباکستان و ئازەربایجان و تابستان و تورکمانستان و کازاخستان بەسەروبەریانەوە وڵاتی ئیسلامین و خاوەنی زێڕینترین مێژووی ڕۆشنبیری ئیسلامی بوون کە لە پیاوانی زانیاری تەفسیر و حەدیثن. ئەم وڵاتانە دەوڵەمەندترین وڵاتەکانی تری رووسیان و کانی ئاسن و مس و یۆرانیۆم تێیاندا هەیە. جاکاتێک شۆڕشی بەلشەفی لەژێر سەرکردایەتی بیر و باوەڕی مارکسایەتیدا ڕوویدا، موسڵمانەکانی رووسیای شوعی بەم سێ قۆناغەدا تێپەڕیون. قۆناغی یەکەم چەوساننەوە و لێدان. کاتێک لە ساڵی 1970دا شۆڕشی ئۆکتۆبەری بەلشەفی سەرکەوت و سەرکردەکانی ڕووس جێگیر بوون، موسڵمانەکان بربەرەکانەیەکی زۆریان کرد بۆ ئەوەی مل بۆ مارکسیەکان شۆڕ نەکەن. تەنانەت دەستیاندایە چەک و لە ناوچەکانی قەوقاز و تەتاردا سەربازیان دروست کرد و بەرەبەرەکانەی چەکداری سەرکردەکانی و ڕژێمی مارکسایەتیان کرد. ئەویش لەبەر یەک بیرروباوەڕی مارکسایەتی بیرەوەریەکی مولحیدە و بیرەوەریەک کە هیچ باوەڕی نییە بە خوای گیان و نادیار و غەیب و ڕۆژی پاداشت قیامەت. لە بیرەوەری مارکسایەتیدا مادە سەروبەری ژیانە و چۆنیەتی پەرەپێدانی و لێشاوکردنی بەرهەم پەیوەندی نێوان تاک و کۆمەڵ دیاری ئەکات، لەگەڵ پەیوەندی نێوان تاک تاکیشدا،
بەڵام بە پێچەوانەی بیرەوەری ئیسلامی کە ئیسلام بیر و باوەڕێکە لەسەر بنچینەی باوەڕ بەخوا و لێپرسینەوەی ڕۆژی پاداش دانراوە. پەیوەندی نێوان تاک و کۆمەڵ، تاک لەگەڵ تاک و کۆمەڵ لەگەڵ کۆمەڵ دیاری ئەکات. لێرەدا زۆر بە ڕوونی دیار نییە ئەم گێرە و کێشەی تووشی کۆمەڵی موسڵمانان نابێ، چونکە ئەو تاکە مارکسیەی کە دیکتاتۆریەتی پرۆلیتاری بۆتە خوای و ترسی ئەو سیخڕەکانی نەبێ هیچ شتێکی تری نییە لە خراپەکردن بیگەڕێنێتەوە. دیارە هەر کاتێک پەنایەکی بۆ ڕێکەوت چی بۆ دەست بدات گۆی لێ ناکاتەوە. بەڵام موسڵمان وانە، چونکە ئیمان جڵەویەتی و چەندە بتوانێ خۆی لە یاسا بشارێتەوە ناتوانێ خۆی لە ڕەقابەری خوای خۆی بشارێتەوە. دووەم، ئامانجی مارکسایەتی بریتیە لە نەهێشتنی ماڵداری خۆیی ئەلمولکیە الفەردیە بۆ ئەوەی ماڵداری گشتی ئەلمولکیە العامە جێگای پڕ بکاتەوە، چونکە لە یاسای مارکسایەتیدا ماڵداری گشتی ئامانجە و ماڵداری خۆی شتێکی زۆڵە، کە وەکو لە یاسای سەرمایەداریدا ماڵداری خۆی ئامانجە و ماڵداری گشتی و دەوڵەت لاپۆزا و زۆڵەکن، بەڵکو هەردوو ماڵداریەکە بە هەردوو شێوەکەی ئامانجە و بوونیان پێویستە، نابێ هیچ جۆرێکیان بسڕێتەوە. سەیەم، بیرەوەری مارکسایەتی لەسەر بنچینەکانی زۆرانبازی چینایەتی ئەسیراع تەبەقی دانراوە و هەموو چینەکانی لەگەڵ ئەکاتە دژی یەکتری و دوای گەورەترین چین کە چینی کرێکارە هەڵ ئەبژێرێ. بەڵام ئیسلام ددان بە زۆرانبازی چینایەتیدا نانێت، بەڵکو ئەو پەڕی یارمەتی لە نێوان هەموو چینەکانی گەلدا دروست ئەکات و برایەتیەکی پتە و لە نێوان هەموو تاکەکانی کۆمەڵدا ئەچەسپێنێ. ئەم سێ خاڵە دژایەتیە بوونە هۆی جیاوازیەکی گەلێ دووری بیرەوەری نێوان موسڵمانەکان و سەرۆکە شوعیەکانی ڕووسیا. لەبەر ئەمە هەتا ئەهات کڵپەی شۆڕشەکەیان ڕۆژ بەڕۆژ بەرزتر ئەبۆ و پەڵوپۆی لە دەوڵەتی ڕووسیا لەو ناوچانە بڕی بوو. هەرچەندە ئەو سزا و چەرمەسەریەی مێژوو بەخۆیەوە نەدیبوو لە موسڵمانەکاندا تاقی کرایەوە. بە هەزاران لاو هەڵواسران و بە هەزاران مزگەوتکرانە گەوروی وڵاغ و ئاژەڵ بە هەزاران زانای ئاینی خزانە ناوفڕنی و سوتێنران، وانمونەی کوشتنی یەکێک لە هەرا زاناکانی ئیسلام ئەخەینە بەردەست، مشتێک نمونەی خەروارێکە. لەم کاتی شۆڕشەدا لە تورکستانی موسڵمان یەکێک لە زاناهرە بەرزەکانی موسڵمانەکانیان هێنا و چاڵێکی قوڵیان بۆ هەڵکەند و پاسەوانیان بە دیارەوە دانا. ئەمجا فەرمان دەرچوو بۆ دانیشتوانی شارەکە هەموو بەیانی و ئێوارەیەک ئەبێ پیسایی خۆیان بهێن و فڕێی بدەن بەسەر ئەو زانایەدا. لەو چاڵەدا کە پڕ بوو لە پیسایی ئادەمی زاد و زاناکە شەهید کرا و چاڵەکەش بوو بە گۆڕی. بەڵام شۆڕشی موسڵمانەکان هەتا ئەهات زۆرتر دۆخی فیداکاری و قوربانی وەرئەگرت و لەشکری ڕووسیایان شپرزە کردبوو. سەرۆکەکانی مارکسایەتی بۆیان دەرکەوت هەتا ئەمان دشی ئاین بن و لە واقعی ئاین کە واقعی هەموو گڕۆی ئادەمی زادانە ڕابکەن زیاتر خەڵکیان لێ ئەهڕوژێ و نەک تەنیا لە ڕووسیا بەڵکو لە هیچ وڵاتێکی تری ئیسلامیدا جێگایان نابێتەوە. وا شۆڕشی موسڵمانەکانی قەوقاز و تەتاریش سەریان ئەخوات لەبەر ئەوە قۆناغی دووەم هاتە پێشەوە. قۆناغی دووەم کاتێ ئەم ترسا وەکو مێردە زمە سواری شانی هەموو سەرۆکەکانی مارکسایەتی بوو، ئەمجا دەستیان لە چەوسانەوە و کوشتار هەڵگرت و دەستیان کردە ماستاوکردن بۆ موسڵمانەکان و ئیسلام. هێنایان ئەو دادگەریە کۆمەڵایەتیە ڕاستەقینەی ئیسلام پێش 1350 ساڵ لەوە و بەردیاری کردبوو. مارکسایەتیش خۆی پێڕەنگ کرد و کردیانە نوقتەی بە یەک گەیشتن بە زانا موسڵمانەکان و بەولاوە ڕۆشنبیرە موسڵمانەکانیان ئەوت ئەگەر ئێوە شوێنی قورئانی پیرۆز کەوتون، ئەوە نییە قورئانی پیرۆز دژی ئاغا و بەگ و چەوسانەوەی جوتیار و هەموو جۆرەستەمێک وەستاوە، ئێمە شەر داوای ئەوە ئەکەین. قورئانی پیرۆز دژی سوور ڕیبا و هەموو کۆتێکی تری ئابووریە، ئێمەش داوای ئەوە ئەکەین. قورئانی پیرۆز داوای مسۆگەرکردنی ژیان ئەکات بۆ هەموو ئەندامەکانی کۆمەڵ، ئێمەش داوای ئەوە ئەکەین. لەم جۆرە پیازانەیان پاک ئەکرد. کلکە لەقەی مارکسیەکان بۆ ئیسلام بەمەی شەوە نەوەستا. هەر پیاوانی کرملین خۆیان داوایان کرد کە ڕامیاریەکی سربەخۆ دروست بکەن بۆ موسڵمانەکانی ڕووسیا. لەبەر ئەمە پەنایان بردە بەر چەند پیاوانی ڕۆشنبیر و زانایانی ئاینی ناوچەکە. لە ئەنجامدا دوو پیاوی بلیمەتیان لە موسڵمانەکان هەڵبژارد و پارتێکی تازەیان
با ناوێکی سەیرەوە بۆ دروستکردن دوو پیاوەکە سوڵتان کالیف حەنەفی مزهیر بوون بۆ هەڵسان بە پارتی ئیسلامی کۆمۆنیستیان دروست کرد الحیزب الشیوعی الئیسلامی و بناغەی پارتەکەیان لەسەر ئەو چەند خاڵانەی کە مارکس و ئیسلام یەک ئەگرنەوە ڕێکخست بەو شێوەیە لە قۆناغی دووەمدا هەموو جۆرە ڕواڵەتێکی بڵاوکردنەوەی ئیلحاد بە ئاشکرایی لە وڵاتە موسڵمانەکانی ڕووسدا قەدەغە کرا دیالەکتێک لە بەرجی دیاریدا شاردرایەوە بۆ ئەوەی لە بەرجی پەروەردەدا بێتە مەیدانەوە هەرچەندە دروستکردنی پارتی کۆمۆنیستی ئیسلامی بۆ خزمەتکردنی موسڵمانەکان نەبوو بەڵکو پارتێکی کارتۆنی بوو بۆ ئەوەی ببێتە شەقشەقەی دەستی مناڵ و پیاوانی موسڵمانی ڕووسی پێدا بمرچێنن بەڵام بە زیرەکی لاوانی ئیسلام خواز و بلیمەتی زانایانی ئاینی ڕووسیا ئەم کەڵێنە بووە کووناوەچەیەک و دەرگای ڕۆشنبیری ئیسلامیان لەبەردەم زۆر لە نووسەران و پیاوانی بیریاری مارکسایەتیدا کردەوە زۆرێک لە ڕاستیە شاراوەکانی ئیسلامیان بۆ دەرکەوت ئەوەتە ڕۆجیا گارودی فەیلسوفی گونجانی مارکسایەتی سەدەی 20 لە کتێبی ئەلبەدیل لە پەڕا چواردەدا بەرامبەر بە ئیسلام و بیرروباوەڕی ئیسلام ئەڵێ بەو شێوەیە واتە ئیسلام هەرگیز بەنگ و تریاک نییە بەڵکو هەوێنی گۆڕینی و بیرروباوەڕێکی ڕواڵەتی هەموو جیهانە و هەر لێدانێک بدرێ لەو بیرروباوەڕە لێدانە لە شۆڕشێکی ڕاستەقینە یا لە گۆڤاری ئەفەق عەرەبیەی عێراق ژمارە دەدا ئەڵێ بیرروباوەڕی ئیسلام مێشکی هەموونەوەی سەردەمی گرتۆتەوە کە ئەمەیش خاڵێکی گەلێک گرنگە و پێویستە زیاتر تیشکی لەسەر چڕ بکرێت لە ساڵی 1968دا زنجیرە وتارێکی لە گۆڤاری ئەتەڵعیە میسریدا بڵاو کردەوە و تێیدا وتبووی ئاینی ئیسلام وەکو ئاینێکی تر نییە ئاینی ئیسلام جموجۆڵ و تێکۆشان و شۆڕشە ئاینی ئیسلام ئەو ئاینەیە موسڵمانەکانی فێرکرد چۆن ئیمپریالیزم لە وڵاتەکەیان دەربکەن ئاینی ئیسلام هیچ کاتێک دارێک نەبووە بەدەست تەمکارانەوە بەڵکو بە پێچەوانەوە ئامێری شۆڕشی چینی چەوساوە بووە بۆ ڕووخاندنی قەڵای ستەمکاران گارودی لە سەرمەسەلەکە ئەڕوات و ئەڵێ کاتێک مارکس ئەو تیۆرانەی داناوە ئەو هەڵوێستە چەوتانەی بووە بەرامبەر بە ئاین شارەزایی لە ئاینی ئیسلام و مێژوو و بیرروباوەڕی ئاینەکەدا نەبوو خۆ ئەگەر شارەزایی پەیدا بکردایە ڕاکانی هەموو ئەگۆڕی چونکە مارکس تەنیا لە گۆشەی ئاین لە ئەوروپادا و هەڵوێستی کەنێسەوە سەیری هەموو ئاینێکی کردووە بەم شێوەیە ئەم قۆناغی دووهەمەی موسڵمانەکانی ڕووسیا بووە هۆی وتووێژ لە نێوان مارکسایەتی و ئیسلامدا و پیاهەڵدانی سەرۆکەکانی مارکسایەتی بە ئیسلامدا قۆناغی سێهەم پێش ئەوەی بچینە سەرباسکردنی هەڵوێستی مارکسایەتی بەرامبەر ئیسلام و گەلانی موسڵمان لە قۆناغی سێهەمدا ئەمەوێ ڕای بگێنم کە من باسی مارکسایەتی باگشتی و گەلانی موسڵمان باگشتی باس ئەەکەم ئەگینا چاوم لە مارکسایەتیە چۆمباڵی ڕەشی بەسەڵ دڵ و دەرونی هەندێکی زۆر لە لاوەکانماندا کێشاوە و زۆربەی زۆری نووسەرەکانمان مارکسایەتیان کردۆتە مۆدیل و کردویانەتە مۆری نێوچاوانیان بێ ئاگایە لە جیهانی بیر و باوڕ و بێ ئاگایە لە هەرەسی مارکسایەتی ئەگینا چاوم لەو لاوانەیە شەو و ڕۆژ ئەکەنەوە بە دیار پەڕە و کتێبە نووسرا و بڵاوکراوە ئاشکرا و نهێنیەکانی مارکسایەتیەوە ئەزانم چۆن جیهانێکی میثالی و ئایدیالی مارکسایەتیان بۆ خۆیان تاشیوە و هەر یەکەیان پایتەختێک لە پایتەختەکانی دەوڵەتە کۆمۆنیستەکانیان کردوتە ڕووگە وەکو قیبلەنما ڕووی دڵیان تێکردووە ئەگینا چاوم لەوەیە گۆڤار و ڕۆژنامە و کۆڕە ئەدێبیەکانمان چۆن زۆربەی زۆری بە هەوێنی مارکسایەتی گیرساون تەنانەت چاوم لە نووسینی مێژووی ئەمڕۆی کووردە و ئەزانم لە ژێر تیشتی مادیەتی ماتریالیزمی مێژوویی ئەلمادیە تاریخیەدا ئەنووسرێ بەڵام من وەکو موسڵمانێکی کورد سەیری جیهانی گەورەم جیهانی ئیسلامی ئەەکەم و چاویشم لە هەرەسی مارکسایەتیە جا ئێستا دەینە سەرباسەکەمان و قۆناخی سێهەمی کوفری سوور یەکەم لە ڕووسیادا سوڵتان کالیف و قوتابیەکانی بەناوی پارتە کارتۆنیەکەیانەوە بڵاوەیان کردووە کە ئەلیف سوڵتان کالیف یەخەی خۆی هەڵ ئەتەکێنێت لە مادیەت و مەرج نییە سۆشیالیستی لەسەر بنچینەی مادیەت دابدرێت هەیە سۆشیالیستیە و مادی نییە کەچی هەیە مادیە و باوەڕی نییە بە بوونی خوایش و کەچی هەڵگری بیر و باوەڕی سۆشیالیستی نییە و سوڵتان کالیف ڕایگەیاند
کە ئاینی پیرۆزی ئیسلام نزیکترین بیرەوەریە لە سۆشیالیستەوە، چونکە هەردووچیان بریتین لە نەهێشتنی ستەمکاری و چەندسانەوە و هیچ پەیوەندیەک نییە لە نێوان سۆشیالیستی و مادیەتدا. بێ سوڵتان کالیف ڕایگەیان کە مەرج نییە بۆ چەسپاندنی سۆشیالیستی هەموو ڕواڵەتێکی ماڵداری خۆی تەفر و تونا بکرێت، بەڵکو بەهر کۆمەلگایەک چۆن لەگەڵ چۆنیەتی جێبەجێکردنیدا ئەگونجێ بگونجێ. ئەمەش لە کۆنگرەی پارتی کۆمۆنیستی ساڵی 1956 مارکسایەتی قیژەی لێ هەڵسا و داوای خۆسازاندنی کرد لەگەڵ هەموو ڕێبازەکانی تردا. بەو شێوەیە ئەبینین لە قۆناغی سێهەمدا سمارتە لە کاکڵەی بیر و باوەڕی دراوە، نەک لە دەوڵەتێکی ڕۆژئاوایی سەرمایەداردا، بەڵکو لە لانە و نیشتیمانی مارکسایەتیدا خۆی ڕووسی ئەوسا و کاتی مارکسایەتی. دووەم، خۆ لە وڵاتە موسڵمانەکاندا بەمەی شەوە نەوەستا. مارکسایەتی زۆر باش زانیویەتی و ئەزانەی هەر بیر و باوەڕێک لە وڵاتە ئیسلامیەکاندا دژی ئاین بوەستێ، مانای ئەوەیە خۆی بەدەستی خۆی گۆڕ بۆ خۆی هەڵ ئەکەنێ. لەبەر ئەوە لەم قۆناغەیدا لە چەند قۆڵێکەوە و لەلایەن چەند زۆڵێکەوە بەرجی موسڵمانەتی کردە بەری و ڕێوی ئاسایی ڕیش و پرچ و تەسبێحی گرت بەدەستەوە و هاتە سەر شانۆی خۆ دەرخستن. بۆ نمونە عەسرێک لە کتێبخانەی بێکەس لە سلێمانی بووم، ژمارەیەکی گۆڤاری ڕۆژل یوسفم بەرچاو کەوت و وتارێکی زۆر سەیرم بە پێنووسی خالید محێدین کە لە نووسەری مارکسیەکانی میسر و هەڵگڵی خەڵاتی لینین لە شتیدا بوو. گۆڤارەکەم کڕی و هاتمەوە بۆ ماڵەوە. ئەو کاتە ماڵمان لە سلێمانی بوو. سوێندی کەسم لەسەر نییە بە شێوەیەک پێکەنین گرتبوومی خۆم پێ نەئەگیرە، بە تایبەتی کە نووسی بووی قەیدی چییە ئەگەر هەر یەکەمان مارکسی بین و موسڵمان بین لە هەمان کاتدا؟ قەیدی چییە ئەگەر بوارێکی گیانی بخەینە سەر مارکسایەتی؟ ئیتر خالید و هاوزوڕناژەنانی وەکو خالید لە یادیان چووە کە ئەم پێشنیارە دڵسۆزانە یان مۆدەی تەواو بوو لەلایەکەوە و لەلایەکی ترەوە درۆیەکی زلە بەدەم مارکسی ئەوان و پێغەمبەری ئێمەیشەوە صەڵی الله عەلەیه وسەلەم. مارکسێک کە باوەڕی بە گیان و خوا و ڕۆژی زوندی و بوونەوە نەبووە، چۆن خالید و هاوڕێیانی خالید ئەتوانن بۆ عدێکی ڕوحی بدەنێ؟ یان ئیسلام چۆن ڕازی ئەبێ لە خوێنی پیرۆزی و بەتینی خۆی بکاتە لاشەی مردووی بیر و باوەڕەکەی مارکسیەوە؟ لە وڵاتە مارکسیەکان دەستیان کردە پاکانەکردن و کروزانەوە بۆ موسڵمانەکان. بۆ یەکەم جار موسڵمانەکانی چین ئەم ساڵ ساڵی 1987 جەژنی قوربانیان بە ئاشکرا کردووە. رووسیا کتێبی ئەلئیسلام والموسلیمونە فی الئیتیحاد السۆڤیەتی بە هەزاران دانەی چاپ کرد و بە خۆڕایی بڵاوی کردەوە. وە نەبێ مارکسیەکان ئەم ماستاوە تەنیا بۆ موسڵمانەکان بکەن، ئەوەتا لە ئەوروپادا بەرگێکی گاوریان کردوتە بەر بەناوی پارتی سۆشیالیستی مەسیحیەوە. ئەدوێن بەڵێ سۆشیالیستی زانیاری بە بەرجی کەنێسە و هەر لە ئەوروپاشدا خۆی ئەنوێنێ، بەڵام ئێمەی موسڵمان گوێمان لە قورئانی پیرۆزە وەکو الله سبحانه وتعالى لە سوورەتی التەوبە ئاەتی 8 دەفەرموێ: كيف وإن يظهروا عليكم لا يرقبوا فيكم إلا ولا ذمة يرضونكم بأفواههم وتأبى قلوبهم وأكثرهم فاسقون. ئەمە بوو هەڵوێستی کوفر بە هەردوو بەرەکەیەوە، شەرق و غەرب، بەرامبەر بە ئیسلام و گەلانی موسڵمان. ڕواڵەتی سێیەم، یاسا النظام، لاپەڕە 104. ئەگەر لاپەڕەی کۆن و نوێ و ڕابردوو ئێستای هەر ئاینێک لە ئاینە زیندوەکان و ئاینە لە ناوچوەکان ئەم دی و ئەو دی و بکەین، بە زەڕەبینی بیرکاری و شیتەڵکردنەوە جگەل لە ئاینی پیرۆزی ئیسلام سەیر ئەکەین، بە دوور و نزیک قەرەی یاسا و ڕژێم نەکەوتون. لێرەدا لە بەرکەمی ماوە ناتوانین بێدەنجیان لە ڕووی کاربەدەستاندا باز بکەین. ئەوە تا دواچۆڕی هەموو ئاینەکان جگەل لە ئیسلام و ئاینی ڕەسمی ئەوروپا کە ئاینی مەسیحیە کە ئەفەرموێ: ما لله لله، ما للقەیسەر للقەیسەر، وەتا ئەوەی پەیوەندی بە خوا و ئاینەوە هەیە ئەوە هی خوایە و کەس مافی دەسترێژی بۆکردنی نییە و ئەوەیشی کە هی قەیسەرە پاشا و دەوڵەت خوا و ئاین پەیوەندیان پێوە نییە.
و مافی دەستکاری کردنیان نییە. کەواتە جگە لە ئیسلام هیچ ئاینێک دەستکاری کاربەدەستان ناکات، بۆیە لێزمەی سەرکوتکردنەوەی لالایەن کاربەدەستانەوە لە هەموو چەرخ و شوێنێکدا تەنیا بۆ سەر ئیسلامە و ڕووناکاتە هیچ ئاینێکی تر. ئاینی ئەوروپا دەسەڵات و ڕژێم دەکات بە دوو بەشەوە: دەسەڵات و حکومداریەتی زەوی و دەسەڵات و حکومداریەتی ئاسمان. ئاسمان بۆ خودا و زەوی بۆ کاربەدەستان کە مرۆڤە. خوا بۆی نییە دەستکاری یاسا و ڕژێمی کاربەدەستانی زەوی بکات، کەواتە هەموو شارستانیەتی مادیەت بە هەردوو سەربازگەکەیەوە خاوەنی هیچ ڕژێمێکی ئاینی نییە و تەنیا یاسا دەست هەڵبەستەکان القەوانین الوەضعیە ڕژێمیانە. پێش ئەوەی بینە سەر هەڵسەنگاندنی یاساکانی ئیسلام و باسکردنیان و بەراوردکردنیان لەگەڵ یاساکانی شارستانیەتی مادیەت چەند جیاوازیەکی بنەڕەتی لە نێوان یاساکانی ئیسلام و یاساکانی تردا هەیە پێویستە باسییان بکەین. یەکەم، یاساکانی ئیسلام یەک پارچەیە و هەرگیز نابێ پارچەی لێجیا بکرێتەوە و بدرێتە دەم یاسایەکی تر، یان پارچەیەک لە یاسایەکی تری بۆ بهێنرێ و بدرێتە دەمی و ناواخم بکرێت. ئەویش لەبەر ئەوەیە هیچ کێشەیەکی ژیانی هیچ مرۆڤێک نییە لەم سەرزەویەدا کە شەریعەتی ئیسلام و یاساکانی ئیسلام چارەسەری نەکردبێ و جوانترین و شیاوترین چارەسەری بۆ دانە نابێت. هەر لا یاسای ڕامیاری و ئابووری و یاساکانی ئاشتی و ڕۆژۆکارانی جەنگ و نەخشەی جەنگ، هەتا پەیوەندی موسڵمان لەگەڵ خۆی و دەوروبەری و هاونیشتیمانەکانی و هەموو دانیشتوانی سەرزەوی. بە کورتی هیچ گۆشەیەکی ژیانی ئادەمی زاد نییە کە یاسای ئیسلام تیشکی زێڕینی بۆ چڕ نەکردبێ و کون و کەلەبەرەکانی بۆ مرۆڤ ڕۆشن نەکردبێتەوە. دووەم، ئامانجی یاساکانی ئیسلام پاراستنی مافی کۆمەڵە زیاتر لە مافی تاک، بەڵام تاکیش پێشێل ناکات. هەر کاتێ بەرژەوەندی تاک بوو بە کۆسپ لاڕی بەدیهێنانی ئامانجی گشتی کۆمەڵدا بابێ بەزەی یاساکانی ئیسلام سەرکوتی ئەکات، چونکە لە یاسای ئیسلامدا دارایی و دەسەڵات تاپۆی کەس نییە، بەڵکو هی ئەڵڵایە. داویەتی بە کۆمەڵی ئادەمی زادان کاتێ ئەندامێک یان کۆمەڵێک لە کۆمەلگای مرۆڤایەتی لە بەرەی خۆیان پێیان زیاتر ڕاکێشا، ئەوە یاسای ئیسلام پێیان ئەبڕێتەوە. سەیەم، یاساکانی ئاینی ئیسلام وەکو هیچ یاسایەکی تری ئاین و دەست هەڵبەست وەضعی نین، چونکە لە ئیسلامدا هەموو بەندێکی باسەکە چەندە هەوێنی ئاینی تێدایە، ئەوەندەش هەوێنی مادی تێدایە. چەندە سەنگخراوەتە سەر یاسای ڕژێم، ئەوەندەش چاوزەقکردنەوەی سزای خوایی دۆزەخی لە پاڵدایە. لەبەر ئەوە جێبەجێکردنی هەر یاسایەک لە یاساکانی ئیسلام وەکو پشودان و دڵنیایی دەرونی تێدایە، هەروەها چاوەڕێی پاداشتی پاژەڕۆشی لەگەڵدا ئەکات. چوارەم، یاساکانی ئیسلام یاسایەکی جیهانین و بۆ هەموو چین و کۆمەڵ و هۆز و گۆزێک هاتوون، با یەک چاو سەیری هەموو ئەندامەکانی مرۆڤایەتی ئەکات. تەنانەت لە ڕووی یاسای ئیسلامدا هیچ جیاوازیەک نییە لە نێوان موسڵمان و کافردا، لەهم ما لەنا وعەلەیهم ما عەلەینا. پێنجەم، گرنگترین جیاوازی یاساکان یان شەریعەتی ئیسلام لەگەڵ یاساکانی تردا ئەوەیە کە ئەم یاسا ئیسلامیانە خواین، لەو سەرچاوە خوایەوەن و بەرەو لای خوا ئەگەڕێنەوە. مەبەستمان لە سەرچاوەی خوایی ئەوەیە کە چوارچێوەی یاساکانی ئیسلام خوا خۆی بەو هەموو ئاگاداریەی لە ئادەمیزاد و ڕازەکانی ئادەمیزاد وەکو دروستکراوێکی دایڕشتون، بەڵام هەموو یاساکانی تر بێجگە لە ئیسلام وەکو خاوەنەکانی مرۆڤ ئەگەر لە ڕوێکەوە سەرکەوتوو بێ، لە چەند ڕوێکەوە پەستە و هەزاران پاڵەپەستۆی ئارەزووکاری یا ڕەگزپەرستی یا نەتوانین سواری بووە، یان کارتێکردنی شوێن و کات و دۆخی ڕۆشنبیری ئەو مرۆڤە یان ئەو مرۆڤانە هەزاران کون و کەلەبەری کردوتە یاساکانیان. مەبەستمان لە گەڕانەوەی یاساکان بۆ لای خودا، واتە بناغەی یاساکانی ئیسلام لەسەر بنچینەی پەیوەندی نێوان خوا و مرۆڤ دانراون. لەبەر ئەوە باوەڕی هەر شوێن کەوتوێکی ئەو یاسایە وەکو پۆلیسێکی ئاسایش چاودێریکەرێکی خاوەن باوەڕەکە ئەبێ. شەشەم، یاساکانی ئیسلام تاقە یاسایە لە هەموو مێژووی مرۆڤایەتی کە ڕەگەزی نەگۆڕاوی وەک ڕەگەزی عنصر الشەباب والمڕونەی تێدا هەبێ.
نەگۆڕاندن لە بنەڕەت و ئامانجە الأصل الهدف نەرمی لە چۆنیەتی جێبەجێکردن و لق و پۆپی یاساکاندا المرونة في النفيذ هەر لەبەر ئەم خاڵەیە یاساکانی ئیسلام بۆ هەموو گەل و ڕۆژ و شوێنێک دەست ئەدات چونکە بە توخمان نەگۆڕاوەکەی هەرگیز ناتوێتەوە هەرچەند دەور و ژیانی مرۆڤ بگۆڕێت ئەوە چوارچێوەکەی و بنەڕەت و ئامانجەکەی وەکو خۆی ئەمێنێ هەروەها بە توخمە نەرمیەکەی لەگەڵ دۆخی ژیانی هەموو ئادەمی زادێکدا ئەگونجێ و لەگەڵ هەموو پێشکەوتنێکدا ئەسازێ زۆر کەس چ لە جاشەکانی کوفر و چ کوفر خۆیان ئەڵێن لەبەر ئەوەی کە ئاین نابێ دەستکاری بکرێت با پێی ژیانی شارستانی ئەو مرۆڤانە بگۆڕدرێت لەبەر ئەوە هەموو ئاینێک ئیسلامیش باوی نەماوە و تازە یاسای کاتی قافڵە وشتر و کەروبار لەگەڵ ژیانی ئەمڕۆی ئادەمی زادی نێوڕۆکێت و بن دەریادا ئەگونجێ ئێمەش ئەڵێن شەریعەتی ئیسلام ئەبێت بە دوو بەشەوە بەشی یەکەم ئەو بەندە یاسایانەی کە لە دەقی قورئانی پیرۆزدا بەڕووتی هاتوون و جێگای شیتەڵ و مانایەکی تری نییە وەک فەڕزبوونی نوێژ و ڕۆژ و زەکات و حەجکردن و غەزا و قەدەغەبوونی داوێن پیسی و سو ڕیبا و عارەق خواردنەوە و دانانی بەشەکانی میراتی و ئەم باسانە چەندە ڕەوڕەوەی مێژوو پێش بکەوێ یا دوا بکەوێ هەر ئەمانە دەستکاری ناکرێن و وەکو خۆیان ئەمێنێتەوە هەر هەوڵێ بدرێ بۆ لابردنی یا گۆڕاندنی ئەم بەندە یاسایانەیان ئەو کاتە بێمانە دەرئەچێت وەکو ئەوەی بیانەوێت لە بڕی زەکات باج ضەریبە دابندرێت نابێ یان بە ناوی ڕابواردن و گەشتەوە عارەق خواردنەوە و شەرواڵپیسی حەڵال بکرێت نابێ یان بە ناوی بەرهەم زۆرکردنەوە ڕۆژوو نەهێڵدرێت یان دوا بخرێت لە کاتی خۆیدا نابێ بەشی دووهەم زۆرترین بواری یاساکانی ئیسلامیە کە ماوەیەکی بەربڵاوی فراوانە بۆ ئیجتیهادی ژیری مرۆڤ و دانانی نەخشە و یاسا بۆ خۆیان لە ناو چوارچێوەی چەند یاسایەکی نەگۆڕاو وەکو زیان ئەبێت چارەسەر بکرێت و نەمێنێ زیان لا نابرێت بە زیان ئەدرێت لە بەرژەوەندی تایبەتی بۆ بەرژەوەندی گشتی و سوودی کەم بۆ سوودی گشتی و پێویستی قەدەغا حەڵال ئەکات لەو ڕێسا قاعیدە زۆر فراوانەی کراونەتە ڕێسا بۆ هەتایی بەو پێ یاساکانی ئاینی ئیسلام یاسای پێشکەوتن و یاسای بواری ژیری و مرۆڤایەتیە حوتەم لە یاساکانی ئاینی ئیسلامدا هەموو دانیشتوانی سەرزەوی بە یەک خێزان سەیر ئەکرێن بەبێ گوێدانە جیاوازی نەتەوە یا ڕەنجیان بێ گوێگرتن بۆ هیچ جۆرە واسیتەیەک با کەمترین خۆخەریکردن بە مێژووەوە ئەو یەکسانیە لە هەموو قۆناغەکانی دادگای ئیسلامدا ڕەچاوەکرێن ئەلیف لە کاتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ئافرەتێک دزی کردبوو لەبەر ئەوەی کە ئافرەتەکە خاوەن عەشیرەت و پلەپایەی دنیایی بوو پەیان عەیب بوو یاسای ئیسلامی بەسەر تەطبیق بکرێ و دەستی ببڕدرێت گەڕان بۆ واسیتەیەک بۆ لاڵانەوە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیان دەرکەوت خۆشەویستترین کەس لە دڵی پێغەمبەردا درودی ئەڵڵای لەسەر بێت و نزیکترین کەس لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئوسامەی کوڕی زەیدە هانایان بۆ بردا لای ئوسامە خوا لێی ڕازی بێت ئەویش چووە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم تاکو تکای لێبوردنی بۆ ئافرەتەکە کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بۆیان نەتەوەکانی پێش ئێوە لە ناوچوون ناویان و چاکەیان بزر بوو چونکە پیا و ماقوڵ و وەچاغ زادە و شەریفەکانیان دزیان بکردایە ئەیان خستە پشتگوێ و لێیان بێدەنگ ئەبوون بەڵام ئەگەر هەژار و پەکەوتە دەستەکانیان دزیان بکردایە یاسایان بەسەردا تەطبیق ئەکردن و تۆڵەیان لێ ئەکردنەوە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی سوێن بێت بە ئەڵڵا ئەگەر فاتیمەی کچی محەممەد واتە فاتیمەی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم دزی بکات دەستی ئەبڕم جارێک قەڵغانێکی جەنجی لە عەلی کوڕی ئەبی تاڵیب بزر بوو پاشماوەیەک خەڵغانەکەی لەلای گاورێک دۆزیەوە و داوای لێکرد و نەیدایەوە پێشەوە عەلی ڕۆیشتە لای قازی ئەو کاتە و شکاتی لەو پیاوە گەورە کرد قازی ناردی بە دوای کابرای گاوردا بەرامبەر بە حەزرەتی عەلی وەکو یەک ڕایگرتن پرسیاری کرد لە پێشەوە عەلی وتی ها عەلی واتە نەیوت ئەبوو حەسەن
یان هەر ناوێکی تری ڕێزگرتن کە لە دەرەوەی دادگا عەلی پێی بانگ ئەکرد. داوات چییە لەم پیاوە؟ پێشەوا عەلی فەرمووی ئەو قەڵغانە هی منە، نەفرۆشتومە و نە بە کەسیشم بەخشیوە، ماوەیەکە دیار نییە، و ئێستا لای ئەم پیاوە دۆزیومەتەوە و ئێستا نامداتەوە. اینجا قازی ڕووی کردە کابرای گاور و وتی تۆ ئەڵێی چی؟ من عەلی بە درۆزن نازانم، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمە قەڵغانی ئەو نییە، قەڵغانی خۆمە. دیسان قازی ڕووی کردە عەلی و فەرمووی تۆ شاهێدت هەیە؟ پێشەوا عەلی فەرمووی نەخێر شاهێدم نییە. ئەمجا قازی فەرمووی کەواتە دادگا بڕیاریدا بەوەی کە قەڵغانەکە هی ئەو پیاوەیە و هی پێشەوا عەلی نییە، چونکە بەڵگەی نییە بۆ بەتینکردنی داواکەی. کابرای گاور قەڵغانەکەی هەڵگرت و لە دادگا هاتە دەرەوە، بەڵام پاش ئەوەی کابرای گاور چەند هەنگاوێک لە دادگا دوورکەوتەوە گەڕایەوە و بە دەنگێکی بەرز لە بەردەم قازیدا هاواری کرد و وتی وەڵڵاهی ئەمە ڕەوشتی پێغەمبەرانە. عەلی کە ئەمیرولموئمینینە لای قازی خۆی شکاتم لێ ئەکات و قازیەکەی خۆی بە یەک چاو سەیرمان ئەکات، کەواتە ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله ومسلمان بو لدواي داوتي والله أم قلغانا قلغاني بيشوا عليا. جيم أبو زري غفاري يكيك بو لا هاوري خوشويستكاني پیغمبری خوشویستمان صلى الله عليه وسلم. بلالی حبشی کە بەندەیەکی ڕەش پێز بوو، ئەبوو بەکر کڕی بووی ئازادی کردبوو. جا ئەبوو زەڕ جارێک بە بیلال ئەفەرموێ یا ئەبی ئەسود، واتە کوڕی ڕەشە. کاتێ ئەم وشەیە گەیشتەوە بە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم زۆر پەس بوو. بە ناخۆشیەوە بە ئەبوو زەڕی فەرموو ئەبوو زەڕ بزانە کوڕی سپی واتە مرۆڤی سپی پێس هیچ گەورەی یەک نییە بەسەر کوڕی ڕەشدا، واتە مرۆڤی ڕەش پێست. هەر لەبەر ئەم یەکسانیەیە ڕاستەقینەی ئیسلام بوو کە زۆربەی ڕەشەکانی ئەمریکا لە دەستی یاسای دیموکراتی کارتۆنی ڕۆژئاوا هەڵاتن و باوەشیان بە ئیسلامدا کرد. هیچ چارەیەک نەما بۆ ئەبوو زەڕ ئەوە نەبێ کە ڕۆیشت و بەرەو ڕوو لە بەرپێی بیلالدا کەوت و ڕووی چەقاندە خۆڵەکەی و سوێندی داکە بە پێڵاوەکانی لە کەلەی سەری هەڵبدات، بەڵکو ئەڵڵا لێی ببوورێ. بەڵام لە هەموو یاساکانی تردا چینێکی جیاواز هەیە لە ژووری یاساوەن و یاساوەکو لاستیک بۆیان ئەکێشرێت. جا ئەو چینە چینی پرۆلیتار یا سپیپێس یا پارتی کاربەدەستی وڵاتەکە بێ، چەسپاندنی یاسا و شیاوی بۆ هەموو کات و مرۆڤێک، نە بە ژمارەی زۆری زانکۆیە و نە بە ڕەنگا و ڕەنجی گۆڤار و ڕۆژنامەیە، بەڵکو چەسپاندنی یاسا و قەدەغەکردنی خراپەکاری و بەدەستهێنانی بەختیاری لە هەر شوێنێکدرا بەسراوەتەوە بە تەوژم و لێشاوی بیر و باوڕەوە، و لە خوارەوە نمونەیەک ئەهێنینەوە ئەو کاتە زۆر بە ئاسانی بۆمان دەرئەکەوێ هەتاوی یاسای ئیسلامی لەکوێ و چرا و قوتی لەو یاساکانی کوفری ئەمڕۆ هەموو ڕۆژەکانی تر لەکوێ. کێمان هەیە شارەزای زیانی عارەق خواردنەوە نەبین، چێمان راپۆرتی دەیان پزیشک و پسپۆڕانمان نەخوێندەوتەوە دەربارەی زیانی عارەق خواردنەوە. بابین بەراوردێک بکەین لە نێوان هەوڵدانی قەدەغەکردنی ئەم خواردنەوە پیسە لە نێوان یاسای ئیسلام و یاسا پێشکەوتوەکانی سەدەی بیستەمدا. نمونە لە وڵاتانی خۆمان ناهێنمەوە، چونکە ئەویش بە دواکەوتو دائەندرێت لە لایەکەوە لە لایەکی ترەوە خۆبەککردن لای خۆمان بۆتە مۆدیل، بەڵکو لە وڵاتێک و لەگەڵێک نمونە ئەهێنمەوە کە خۆیان بە یەکەم وڵات و یەکەم گەلی پێشکەوتووی سەرزەوی ئەزانن. ئەم وڵاتە و گەلە وڵاتی ئەمریکا و گەلی ئەمریکیە. لە ساڵی 1920دا لەسەر بڕیار و داوای پزیشکەکانی ئەمریکی دەوڵەت بڕیاری قەدەغەکردنی خواردنەوە و کڕین و فرۆشتنی عارەقی دەرکرد و سزای سەختی بۆ عارەق فرۆشان و عارەق خۆران دانا. ئەمە یەکەم جارە لە مێژووی مرۆڤایەتیدا هەوڵ بدرێ بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکی کۆمەڵایەتی بە هێزی یاسای بیئاین.
بۆ چەسپاندنی ئەم یاسایە بە سەدان کۆمەڵی داری مەیخانە دروست کرا و بە ملوێنان کۆڕی دواندەری خیتابە گیرە بۆ باسکردنی زیانی عارەق خواردنەوە و هەزاران بەڵکو بە ملوێنەها کتێب و نامیلکە دانرا و چاپ کرا و بڵاو کرایەوە بۆ چەسپاندنی زیانی لە دڵی عارەق خۆراندا. تەنیا بۆ بڵاوکردنەوەی وتارەکانی ئێزگا 65 ملیۆن دۆلار خەرج کرا و 9,000 ملیۆن لاپەڕەی نووسین دژی عارەق لە نێوان ڕۆژنامە و گۆڤار و کتێب و ئۆرگان و نەشرەدا بڵاو کرایەوە. ئەمانە بێجگا لەو هەموو پارەی لە شانۆگەری و فلیمی سینەماییدا خەرج کرا. لە ساڵی 1933دا دیوانی دادگای ئەمریکی بەیاننامەیەکی دەرکرد و تێیدا وتبووی لە ساڵی 1920 هەتا ئەمساڵ 1933 1200 کەس کوژراوە و 9 ملیۆن کەس بەند کراوە و ملیۆن و نیوێک دۆلار غرامە سەندراوە. بەڵام ئەنجامەکەی گەیشتە کوێ؟ ئەم هەموو زیانی دارایی و گیانی و کاتە تەنیا بۆ یەکشت بوو. ئەویش بۆ ئەوە بوو بە گەلی ئەمریکی و ڕۆشنبیر و پێشکەوتنخواز و پێشکەوتوو بچەسپێنن کە پێشکەوتنخوازی و زانیاری یەخەی خۆیان لە عارەق و عارەقخۆران هەڵ ئەتەکێنن. بەڵام لە ئەنجامدا پوچ بوو. نەک تەنیا باسەکەیان و دام و دەستگای دادگاکانیان بوونە قڵانشکی سەر لافاوی عارەق، بەڵکو لە پڕتوانیان ڕووی هەموو ئەمریکا بکەنە عارەقخۆر. ئەویش ئەوە بوو کە ڕۆزڤێلتی سەرۆک کۆمار خۆی بەیاننامەی سەربەستی عارەق خواردنەوەی خوێندەوە. اینجا بابینە سەر چۆنیەتی چارەسەرکردنی ئەم نەخۆشیە کوشندەیە لە یاسای ئیسلامدا. نەخۆشی عارەق خواردنەوە چۆن بنەبڕی کرد و چەند زانیاریانە تیماری برینەکانی کرد. ئیسلام چارەسەری نەخۆشی عارەق خواردنی کرد لەناو گەلێکی زۆر عارەق خۆردا، گەلێ عارەق خۆری تر لە گەلی ئەوروپا و ئەمریکای هەموو کاتێ. ئیسلام چارەسەری ئەم نەخۆشیەی کرد لەناو گەلێکی دوور لە هەموو شێوەیەکی هۆشیاری و زانیاری. خۆشەویستی ئەم گەلە بۆ عارەق پێویستی بە باسێکی زۆر دوور و درێژ هەیە. ئەگەر بڵین هەمویان هەر بە عارەق گۆش کرابوون هیچ درۆیەکی تێدا نییە. بۆیان نمونەیەکی دیار ئەڵین لە زمانی عەرەبیدا ئەو کاتە 250 وشە بۆ عارەق و مانەی عارەق لە گفتوگۆ و نووسین و هەڵبەستدا بەکار ئەهێنرا کە ئەمە لە هیچ زمانێکی تردا نییە. ئەمەش ڕۆچوونی عەرەبمان پیشان ئەدات لە ناو لیستی عارەق خواردنەوەدا. عارەق خواردنەوە شتێکی زۆر زۆر ئاسایی بوو لە ناویاندا و بەدەگمەن ماڵ ببوایە هەمویان عارەق خۆر نەبوونایە. لەم ناو گەلە دۆستی عارەقەدا هاتن و پرسیاریان لە پێغەمبەر صلى الله عليه وسلم کرد لەبارەی عارەقەوە. ئەویش ئاەتێکی پیرۆزی قورئانی بۆ خوێندنەوە کە الله سبحانه وتعالى لە سوورەتی البەقەرە ئاەتی 219 دەفەرموێ: يسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم كبير ومنافع للناس وإثمهما أكبر من نفعهما ويسألونك ماذا ينفقون قل العفو كذلك يبين الله لكم الآيات لعلكم تتفكرون. واتە پرسیارت لێ ئەکەن لەبارەی عارەق خواردنەوە و قومارکردنەوە. تۆش بڵێ ئەی موحەممەد، پێیان بڵێ ئەمانە تاوانی گەورەن، هەرچەندە سوودی بۆ چەند کەسێک تێدایە، بەڵام تاوانەکەیان گەورەترە لە قازانجەکەیان. جاکاتێ موسڵمانان و هاوڕێیانی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەم ئاەتە پیرۆزەیان بیست، هەندێکیان وازیان لە عارەق خواردنەوە هێنا، چونکە خوا ئەفەرمووێت تاوانی گەورەیە، ئەگەر چی خوش لەی قەدەغە نەکردبوون. بەڵام هەندێکیان هەر ئەیان خواردەوە بە بیانووی ئەوەی خوا ئەفەرمووێ قازانجی بۆ هەندێک تێدایە. ماوەیەک شێوەی عارەق بەم شێوەیە مایەوە هەتا لە کاتی نوێشکردندا قەدەغە کرا. وەک پێشەوە عەلی ئەفەرمووێ: جارێک عەبدوڕەحمانی کوڕی عەوف لەگەڵ کۆمەڵێ لە هاوڕێکانی پێغەمبەردا داعوەتی کردبووین و پاش نان خواردن عارەقێکی زۆری جێڕا و زۆرمان خواردەوە. هەندێکمانی سەرخۆش کرد. کاتی نوێژ هاتە پێشەوە بە جەماعەت نوێژمان کرد. یەکێکمان بووین بە پێشنوێژ و لە نوێژەکەدا لەبەر سەرخۆشی ئاەتەکەی بەهەڵە خوێندەوە هەتا ئەڵڵا ئاەتی ناردە خوارەوە، وەکو لە سوورەتی ئەنیسا ئاەتی 43 دەفەرموێ:
يا أيها الذين آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى حتى تعلموا ما تقولون ولا جنبا إلا عابري سبيل حتى تغتسلوا وإن كنتم مرضى أو على سفر أو جاء أحد منكم من الغائط أو لامستم النساء فلم تجدوا ماء فتيمموا صعيدا طيبا فامسحوا بوجوهكم وأيديكم إن الله كان عفوا غفورا با قەدەغەکردنی عارەق خواردنەوە لە نوێژدا زۆربەی عارەق خۆران بە یەکجاری وازیان لە عارەق خێنا بەڵام لەبەر ئەوەی زۆر ڕووچووبوون لە عارەقدا هەمویان وازیان لێ نەهێنا هەندێک مابوون بە شێوەیەک عارەقیان ئەخواردەوە کاتی نوێشکردنیان نزیک نەبوایە بەم شێوەیەش ماوەیەک بەسەر چوو عارەق خواردنەوە سیما و دیاردە و کۆڵگەی ناوکۆی هەموو سەردەمێکی نەفامی بوو لە هەموو خولەکانی مێژوودا هەر لە چەرخی نەفامی ڕۆمانی و یۆنانی و فارسیەوە هەتا چەرخی نەفامی عارەب و هەتا چەرخی نەفامیەتی سەدەی 20 دیاریترین ڕواڵەتی هەموو نەفامیەک سێکس جنس و عارەق بووە ئێستاش لە کۆمەلگای نەفامیەتی خواروی ئەفریقیا کە ئەڵێن گەلێکی وەحشن دیارترین خواردنەوەی سەرسفرەیان عارەقە وەکو لە کۆمەلگای نەفامیەتی سوید کە بەلای خۆیانەوە پێشکەوتوترین گەلن یا لە پێشکەوتوەکانی ئەمڕۆن ئەوانیش دیارترین خواردنەوەیان عارەقە هەروەها ڕواڵەتی کۆمەلگا نەفامەکانی لای خۆمان هەمان مەسەلەیە خۆ دیارە ئاینی ئیسلامیش دوژمنی ڕاستەقینە و دەوای کوشندەی هەموو ڕواڵەتێکی نەفامەتیە لە هەموو کات و سات و لە هەر گەلێکدا هەبێ جا کاتێک کاتی دیاریکراوی خوایی هاتە پێشەوە و لاشەی کۆمەڵی موسڵمانان توانای ئەو برینسازیەی پەیدا کرد یەکسەر فەرمانی قەدەغەکردنی عارەق خواردنەوە و کڕین و فرۆشتنی دەرچوو هەروەکو ئەڵڵا لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 90 دەفەرموێ يا أيها الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون وەتا ئەی باوەڕدارەکان عارەق مەستەکەی بە هەموو جۆرەکانیەوە و قومار و پشکە گۆشتی گرد و پیسن و ئەمانە کردار و خۆی شێطانن خۆتانی لێ بپارێزن و دەستیان لێ هەڵگرن هەتا لە ژیانی هەردوو جیهاندا سەرکەوتوو بن هەتا ئەڵڵا سوبحانەوە تەعالە هەر لە سوورەتی مائیدە ئایەتی 92 ئەفەرموێ فإن توليتم فاعلموا أنما على رسولنا البلاغ المبين واتە خۆ ئەگەر واز لەو خوا پیسانە ناهێن و لە فەرمانی ئەڵڵا یاخی ئەبن چاک بزانن کە نێردراوەکەی ئێمە محەممەد صەڵی الله عەلەیه وسەلەم تەنها ڕاگەیاندنێکی ڕۆشن و ئاشکرای لەسرە بەم بەیاننامە خوایە بە شێوەیەک ڕەگ و ڕیشەی عارەق ڕیشەکێش کرا و خاکەکسار کرا وەکو ڕۆژێک لە ڕۆژان نەبوو بێ ئەو کۆمەڵە عارەق خۆرە نەبوو بن و کۆڕی عارەق خۆران و مەستان لەو کۆمەلگایەدا نەگیرا بێ ئەنەسی کوڕی مالیک ئەفەرموێ کاتێک کە عارەق لەناو ئێمەدا حەرام کرا هیچ خواردنێک و هیچ ژیانێک نەبوو لە ژیانی عارەق خۆری لای عەرەب خۆشتر بێت ئیسلام هیچ شتێکی لێ حەرام نەکردین ئەوەندەی عارەق نەخواردنەوە بەلامانەوە گران بوو بێ بەڵام کاتێک کە حەرام کرا و قەدەغە کرا هەمومان کوپە شەراب و گۆزە عارەقەکانمان برد و لەسەر جادا ڕژانمان هەندێکمان کوپە و گۆزەکانمان و هەندێکیشمان بە کڵاو و ئەمان شۆری و پاکمان ئەکردەوە شاری مەدینە ئەتوت بارانی عارەقی لێباریوە
لە کۆڵانەکانیدا گۆماوی عەرەق دروست بوو ماوەیەک بۆنی عەرەق سەرانسەری شاری مەدینەی گرتبووە. بەڵێ ئیسلام بەم تاقە وشەیەک فەجتەنیبوو هیچ ڕواڵەتێکی عەرەق و عەرەقخۆری نەهێشت و ئەوان نزیکەی 1400 ساڵێکە ئەم حەرامبوونەی کە حەرام کراوە حەرامە و بە ملیۆنان خەڵکی ئەم سەرزەویە ئەبینی لە ماوەی ژیانیدا نەیخواردووە و نایخواتەوە بەبێ ئەوەی دادگایەکە بێ سزای بدات و بێ ئەوەی هیچ هێزێکە بێت چاوی لێ زیت بکاتەوە. ئەمەیە جیاوازی نێوان یاسای ئیسلام و یاساکانی هەموو بیر و باوەڕێکی تر لەم سەرزەویەدا. ئەمریکا ئەگەر یەکەم دەوڵەت نەبێت دووەم دەوڵەتە لەسەر ڕووی زەویدا بەو هەموو هێزی پڕ و پاگەندەوە کە هەیەتی و بەو هەموو ژیری نەخشەکێشانەوە و بەم هەموو خەرجەکاریەی کە کردی ئەنجامەکەی ئەوە بوو کە دیمان بەڵام ئیسلام نەگۆڤار و ڕۆژنامە نەدادگای تایبەتی نەکۆبوونەوە و نەخشەکێشان نە هیچ خۆش لەژاندنێک تەنیا فەجتەنی بوو لەکوێیە ئەمریکا و ڕووس و ئەوروپا لەکوێیە. یاساکانی ئیسلام لاپەڕا 123 ئاینی پیرۆزی ئیسلام وەکو بەرزترە لە هەموو یاسا ئادەمیەکان بەرزتریشە لە هەموو ئاینەکانی تر هەرچەندە ئاینەکانی تر ڕوتن لە یاسا چونکە یاساکانی ئیسلام وەکو ئاینەکانی تر پشت ئەستوری موعجیزە و خوراق نییە هەتا بتوانێت بەهۆی پەستی و دەستەوستانی مرۆڤەوە لەکردنی ئەو کارە سەریان پێشۆڕ بکات بۆ فەرمانی ئاینەکە بەڵکو بەهۆی بەرزی پلەی یاساکە خۆیەوە و بەربڵاوی و باڵکێشانی بەسەر هەموو گۆشەکان و کون و کەلەبەرەکانی ژیانی ئادەمی زاد و چارەسەرکردنی هەموو کێشەکانی مرۆڤ لا چرخ و کات و شوێنێکدا هەبێ ئەتوانێت دڵی پیا و زانایان و ژیران لە خۆی کۆبکاتەوە بە هەزاران پەپولە لە زاناکان لە دەوری تیشکی هەتاوەکەی کۆبکاتەوە هیچ کێشەیەک نییە لە ژیانی مرۆڤدا لە هەر شوێنێک بێت لە یاسای ئیسلام شریعەت الئیسلامدا باشترین و تاقانە چارەسەری بۆ دانەندرابێ ئیتر ئەو کێشەیە کێشەیەکی کۆمەڵایەتی یا ڕامیاری یا جەنجی یا کێشەی نێوان دەوڵەتان بێ یاسایەک ماوەی 1400 ساڵ ڕێباز و ڕژێم و کەرتی زۆربەی دانیشتوانی ئاسیا و ئەفریقیا و بەشێکی ئەوروپا بێت و چەرخ و خولی سارە و بیابان و سەرلووتکەی چیا و دۆڵ و شێوی گەرمیان و کوێستان و کورد و عارەب و فارس و ترک و پاکستان و هیندستان و ڕۆژ ئاوا و ڕۆژهەڵات و خوار و ژوور و بکات و کێشەی مرۆڤی ڕەش و سپی و زەرد و سوور چارەسەر بکات یاسایەک پاش تێپەڕبوونی نزیکەی 14 سەدا بە سەریدا و لە ساڵی 1932دا کۆنگرەی یاساکانی جیهان کە لە لاهای بەسرا بۆ بەراوردکردنی هەموو یاسا زیندوەکانی سەرزەوی لە پاش لێکۆڵینەوەیەکی دوور و درێژ و توێژوونەوەیەکی هەموو یاساکان بڕیاریاندا کە شەریعەتی ئیسلام شەریعەتێکی وردی بەربڵاوی بەشبەشی بەهێزە بۆ ئەوە ئەشێ بکرێتە سەرچاوەی هەموو یاسا تازەکان یاسایەک ئەو هەموو نەتەوە هۆز و کۆز و خێڵ و عێڵە و ڕەش و سپی و بۆرە ئەو ماوە دوور و درێژە لە شێر سایەیدا ژیابن و بێ ئەوەی جیاوازیەک بوو بێت لە نێوانیان یان مافی یەکێکیان بۆ یەکێکی تریان پێشێڵ بکات یاسایەک ئەم هەموو کات و ساڵ و مانگ و ڕۆژ و سەعات و کاتەی خستبێتە دوای خۆی و هەزاران دوژمنی زانا و بلیمەتی هەبوو بێ نەیان توانی بێت تاقە ڕەخنەیەکی مەوضوعی لێ بگرن یاسایەک بابوونی ئەمانە و هەزاران شتی تر دیارە لە هەموو موعجیزەیەک موعجیزەتر و پێویستی بە هیچ شتێک نییە تەنیا بە مرۆڤ نەبێ ڕەنگە هەندێک کەس بڵێن با ئەم یاسای ئیسلامەمان هەبێ و کەڵک لە یاسای تریش وەربگرین ئەمە هەڵەیە چونکە یەکەم شەریعەتی ئیسلام لە هیچ ڕوویەکی ژیانی ئادەمی زادەوە ناتەواوی نییە هەتا ئێمە ئەو ناتەواویەی پێبڕ بکەینەوە پێویستمان بە هیچ یاسایەکی ئەوروپایی یا مارکسی یان هیچ جێگایەکی تر نییە دووهەم هەموو یاسایەک نیشانە و مانای بوونی ئەو گەلە خاوەن یاسایە و هەموو یاسایەک بە ئەندازەی جیاوازی گەلە خاوەن یاساکە و گەلێکی تر لە یاساکەیەوە جیاوازە بۆ نمونە بە ئەندازەی جیاوازی هەمەڕەنجی نێوان گەلی ئینگلیزی لەگەڵ گەلانی هیندی و یابان یاساکانیشیان ئەوەندە جیاوازن تەنانەت هەر یاسا مارکسیەکەی رووسیا و چین و یوگزلافیا و ئەلبانیا هەر یەکەیان بە ئەندازەی جیاوازی گەلانی وڵاتەکە لەگەڵ یەکتردا جیاوازن بەڵکو دوژمنایەتیان هەیە
ئێمەش گەلی موسڵمانین و شەریعەتی ئیسلام بۆتە خوێنی شادەماری ژیانمان و هەر خوێنێک لەو سەرچاوەوە نەهاتە بێ و لەو چەشنە نەبێ لاشەمان وەری ناگرێ و لێمان ئەبێ بە نەخۆشی و دەردود و سێهەم هەموو یاسایەکی تری دەستکردی مرۆڤ سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ مرۆڤ و مرۆڤ پەرستان. کۆمەڵێ مرۆڤ پەرستی تەنها یاسای ئیسلامە خوا بە تەنیا ئەپەرستێ و تەنیا چەسپاندنی لەسەرشانی ئادەمی زادە. چوارهەم پێویستمان بە یاسایی تر نییە بەشبەشمان بکات بە یەسار و وەیەسار متەتەڕیف و یەمین متەتەڕیف و یاسای چینایەتیمان فێر بکات و دژایەتی و زۆرانبازی چینایەتیمان پیشان بدات. ئێستا بەسەرپێیەکەوە باسی یاساکانی ئیسلام ئەکەین. شریعەتی ئیسلام بەشبەش کراوە بۆ چەند یاسایەک. یەکەم یاسای ڕامیاری النظام سیاسی. دووهەم یاسای کۆمەڵایەتی النظام الاجتماعی. سێهەم یاسای دارایی و ئابووری النظام المالية والاقتصادية. چوارەهەم یاسای بەرگری و جەنجی النظام دفاعية والحربية. هەر یەکە لەم یاسایانەش ئەبن با چەند یاسایەکی ترەوە و نمونە بۆ هەر یەکەیان دێنینەوە. نمونە بۆ یاساکان. یەکەم یاسای کۆمەڵایەتی ئیسلامی ورترین و بربڵاوترین یاسای کۆمەڵایەتیە لە جیهاندا و بەڵکو لە هەموو سەرانسەری مێژووی یاساکانی کۆمەڵایەتی ئادەمیزادی ئێستا و ڕابردوودا. ئەوەیش وەکو جێگای تاک لە کۆمەلگادا، سربەستی تاک لە یاسای مەدەنیدا، مافی ئافرەت، مافی ماڵداری، مافی خوێندن، مافی کارکردن، مافی شوکردن، مافی پرسپێکردن و ڕاوێژ، چارەسەرکردنی کێشەکانی نێوان ژن و پیاوان بە بەخێوکردنی منداڵ و ئەرچی خێزان الئەحوال الشەخسیە، یاساکانی خواپەرستی، سزای تاوانبار، دز، چەتە، سیخۆڕ، پاشگەز بووە لە ئیسلام مرتەد. دووهەم یاسای ڕامیاری لە ئیسلامدا، یاسایەکی دیاریکراوی نەخشە کێشراوی نەگۆڕە وەکو ئەلیف فەرمان بۆ شەریعەتەکە نەک بۆ گەل، بێ گەل سەرۆک پێشەوە دائەنێت، جیم میری بەدەست گەلەوەیە، دال ڕاوێژ بنچینەی هەموو کاروبارێکە، هێ هەموو نەتەوەیەک مافی ڕۆشنبیری و بەجێهێنانی نەریتی خۆیان لە چوارچێوەی ئایندا هەیە، واو ناموسڵمان مافی دراوی کراویان هەیە، واو ناموسڵمان مافی دیاری کراویان هەیە و ئەرچی دیاری کراویان لەسرە. سێەم یاسای دارایی و ئابووری وەکو یاسای دارایی و ئابووری لە ئاینی پیرۆزی ئیسلامدا تاقانە یاسایە و سربەخۆترین یاسایەکی جیاوازە لە هەموو یاساکانی تر، چونکە نەوەک سەرمایەداری جڵەوی تاک ئەلفەرد شل ئەکات هەتا بە ئارەزووی خۆی بدا لە هاو نیشتیمانیەکەی و هاو مرۆڤایەتیەکەی بچەوسێنێتەوە، نەوەک کۆمۆنیستیش هیچ نرخێک بۆ تاک مفرەت بۆ ئینسان داننێت و جڵە و بۆ چینێک شل ئەکات هەتا ببنە خوای چینەکانی تر و ئەگەر حیزب ڕۆژیان نەداتێ لە برسا بمرن. چونکە یاسای ئابووری ئیسلام یەکەم یاسایە کە بیرەوەری خۆماڵیکردن تەئمیمی لەسەر زەوی داهێنا. ئەوەتا پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم ئەفەرموێ هەموو گرۆی مرۆڤایەتی لە هەر بیر و باوەڕ و نەتەوەیەک بن هاوبەشن لە سێشتدا، لە سامانی ئاوی کێڵگە و لە وەڕگا و سامانی ئاگری، واتە هەرچی سامانی گشتی هەیە. چونکە یاسای ئابووری ئیسلام یەکەم یاسا بوو، ئێستاش یەکەم یاسایە بناغەی سۆشیالیستی ڕاستەقینەی لەناو گەلاندا چەسپاند و دروشمی ئەلما مەڵڵا وەناس عیباد الله، واتە سامان سامانی خوایە و هەموو گرۆی مرۆڤایەتی بەخێوکراوی خوان هاوبەشن لە سامانی بەخێو کەرەکەیاندا هەڵکردووە. چونکە ئیسلام تاقانە یاسایە کە سربەستی ڕاستەقینەی بەخشی بێ بە گرۆی مرۆڤایەتی، سربەستی ئابووری، سربەستی بیرروباوەڕ، سربەستی ڕامیاری، بەمەرجێک پاڵەپەستۆ نەخاتە سەر سربەستی خەڵکی تر، لا ئیکراهە فی الدین، واتە زۆرە ملێ لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەموو کەسێ سربەستە موسڵمان ئەبێ یا کافر. هەروەکو پێشەوە عومەر ئەفەرموێ ئەوە کەی ئەو خەڵکەتان کرد بە بەندە و کۆیلەی خۆتان کە بە ئازادی لەدایک بوون، چونکە مافی ماڵداری داوە بە پیا و ژن وەکو یەک و بێجیاوازی،
هروكو الله سبحانه وتعالى لا سورة النساء آية 32 أفرميه للرجال نصيب مما اكتسبوا وللنساء نصيب مما اكتسبن واسألوا الله من فضله إن الله كان بكل شيء عليما وتا هر کاسبی و دارایەک پیا و پەیدای بکات هی خۆیەتی و هەر دارایەک ئافرەت پەیدای بکات و هەر دەرامەتێکی دەست بکەوێت هی خۆیەتی و بۆ هیچ کەسێک نییە لێی داگیر بکات چونکە یاسای ئابووری ئیسلامی تاقانە یاسایە کە لەمانەی هەژاری و نەبوونی گەیشت بێ و چارەسەری کردبێ کاد الفقراء ئەن یەکونە کوفرە واتە نزیکە هەژاری ببێتە کوفر واتە پیاوی هەژار کافر ببێ و هەژاری بەرە و کافربوونی ڕابکێشێ چونکە یاسای ئابووری ئیسلامی ئەزانێ چۆن جم و جۆڵی گشتکاری هەم بدات و یارمەتی بدات هەر موسڵمان و خاوەن باوەڕێک شتێکیان درەختێ بچێنێ و باڵندە یا مرۆڤ یا بێزمانێک لێی بخوات ئەوە لای ئەڵڵا بەخێر بۆی ئەنووسرێ هەر کەسێ زەوی هەیە بابی چێڵێ و بیچێنێ خۆ ئەگەر ناتوانێ بیچێڵێ و دەسەڵاتی نییە بابی بەخشێ بابرا موسڵمانەکەی بەکرێن نەیداتێ چونکە زەوی موڵچی کەس نییە و هەموو مرۆڤێکی تێدا هاو بەشە پێشەوە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێ بڕیاری دەرکرد هەر جوتیارێک یان هەر خاوەن زەویەک بۆ ماوەی 3 ساڵ زەویەکەی بەبێ بەهانە عوزر نەکێڵا و کەڵکی لێوەرنەگرت لێی ئەسەندرێ و ئەدرێ بە یەکێک بەکاری بهێنێت ئیتر نازانم مڵکانە و زەویانەی خاوەن زەویەکان و بەگەکان چۆن لە جوتیارەکانیان ئەسەند و چۆن ئیسلام یان پیاوانی ئاین لێی بێدەنگ ئەبوون چوارەم یاسای بەرگری و جەنگ دیارە ئیسلام وەکو بیر و باوڕێکی جیهانی بەڵکو وەکو تاقانە ڕێبازی ژیان و دژی هێزی شەڕ و سەربازەکانی شەیطان لە هەموو کات و شوێنێکدا ئەبێ یاسایەکی تایبەتی بەرگری ئیسلامی لە هەردوو بەرگەکەدا جەنجی سەربازی و جەنجی بیر و باوەڕی یاسایەکی ڕێکوپێک و نەخشەیەکی دیاریکراوی خۆی هەیە هەروەکو ئەڵڵا سوبحانە وتەعالە لە سوورەتی ئەلئەنفال ئایەتی 6 ئەفەرموێ وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم وآخرين من دونهم لا تعلمونهم الله يعلمهم وما تنفقوا من شيء في سبيل الله يوفى إليكم وأنتم لا تظلمون واتە بۆ ئەو کافرانەی شەڕتان پێ ئەفرۆشن و ئەبنە کۆسب لە ڕێی بڵاوکردنەوەی بانگەوازی ئیسلامدا هەتا لە تواناتاندا هەیە هێزی بەرگری و سەرکوتکردنیان بۆ ئامادە بکەن هەر لە پەتی وڵاغ بەستنەوە و هەتا گەورەترین چەکی ئەو سەردەما بۆ ئەوەی دوژمنەکانی خوا و دوژمنەکانی خۆتان بترسێنن هەروەکو ئەڵڵا سوبحانە وتەعالە لە هەمان سوورەتی ئەلئەنفال ئایەتی 61 ئەفەرموێ وإن جنحوا للسلم فاجنح لها وتوكل على الله إنه هو السميع العليم واتە خۆ ئەگەر حەزیان لە ئاشتی و ڕێککەوتن کرد تۆش ئاشتیت پێخۆش بێ و یاسای جەنگی ئیسلامی چوارچێوە و هۆی هەڵگیرساندنی و کاتی جەنگ دیاری ئەکات هەروەکو ئەڵڵا سوبحانە وتەعالە لە سوورەتی ئەلحەج ئایەتی 39 بۆ 40 ئەفەرموێ أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير الذين أخرجوا من ديارهم بغير حق إلا أن يقولوا ربنا الله
ولولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد يذكر فيها اسم الله كثيرا ولينصرن الله من ينصره إن الله لقوي عزيز. واتە ئیجازەی جەنگ هەیە بۆ ئەوانەی کە بەناحەق لەیان کوژراوە و ستەمیان لێکراوە و خوا بەدەستەڵاتە سەرکەوتنیان دەست بخات. ئیجازەی جەنگ بەوانە دراوە بەناحەق لە نیشتیمان و لانەیان ئاوارە کراون و هیچ تاوانێکیان نییە لەوەی کە ئەیڵێن ئەڵڵا پەروەردیگارمانە. سەرەڕای سوپای ئاسایی کۆمەڵێ سەربازی هەیە. خۆ ئەگەر لاپەڕەی قوربانی سەربازەکانی ئیسلام ئەم دی و ئەو دیو بکەین بە شێوەیەک مرۆڤ سەرسام ئەبێ و ئەزانێ ئەمانە جۆرێکی تایبەتی بوون لە مرۆڤان و ئەڵێ چۆن ئەم هەموو پاڵەوانی و جوامێریەیان لێ هاتووە. ڕەخنەکانی کوفر لە یاساکانی ئیسلام لاپەڕە 135 سەربازەکانی کوفر لەبەر ئەوەی چوار قوتیلکەیان بکرێت و چەند کڵێلێک لە دەوری تارمایە دووکەڵاویەکەی کۆ ببنەوە ئەبێ هەوڵێکی پوچ بدەن بۆ دروستکردنی هەورێک بۆ گرتنی هەتاوی یاساکانی ئیسلام بۆ ئەوەی ئابڕووی یاساکانی خۆیان ئەگەر هەیان بێ نەچێ. لەبەر ئەمە پەلاماریان داوەتەوە بە چەند ڕەخنەیەکی مناڵانە لە یاسای پیرۆزی ئیسلام. هەرچەندە وەکو وەڕین بە ڕۆژ وایە بەڵام لەبەر ئەوەی پێویستە منداڵی ژیر بکرێت و بەسەر پێیەکەوە وەڵامیان ئەدەینەوە. یەکەم ئافرەت لە یاسای ئیسلامدا. کافرەکان ئەڵێن یاسای ئیسلام ستەمی کردووە لە ئافرەت لە دوو ڕووی یاساییەوە، لە ڕووی شایەتی و لە ڕووی میراتەوە. ئەلیف ئەڵێن یاسای ئیسلام یاسایەشی ستەمکارە و ستەمی لە ئافرەت کردووە بۆ ئەبێت دوو ئافرەت لە شایەتیدا بە یەک پیاو دابندرێت. ئەگەر بڕوایش ناکەن ئەوە تا قورئانی پیرۆز هەروەکو ئەڵڵا سوبحانە وتەعالە لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 282 ئەفەرموێ واستشهدوا شهيدين من رجالكم فإن لم يكونا رجلين فرجل وامرأتان ممن ترضون من الشهداء أن تضل إحداهما فتذكر إحداهما الأخرى. واتا لو قرزو دامدا كأيكن بادو شايدي بياو شايد بن لنواندا خۆ ئەگەر پیاو نەبوو با پیاوێک و دوو ئافرەت کە هەردوو لە پێیان ڕازی ببن بەشایەت بۆ ئەوەی ئەگەر ئافرەتێکیان لە یادی چوو ئەوی تریان یادی بخاتەوە. ئەمە ڕاستە. لەم جۆرەشتانەدا دوو ئافرەت لە بڕی پیاوێکە. بەڵام ئایا ڕاستە ئیسلام و یاسای ئیسلام ئافرەت بە نیوەی پیاو دائەنێت؟ نامانەوێت لێرەدا باسی مافی ئافرەت لە ئیسلامدا بکەین. بەڵام ئەوەندە ئەڵێم کە سەدەی 20 و سەدەکانی دوای 20ش ئایا ڕاستە کاتێ مرۆڤ ددانی ژانی کرد بڕواتە لای وەستایەکی دیوار بۆی تیمار بکات یا دەری بهێنێ یا کاتێ ویستی دیواری حەوشەکەیان بکات بڕوا بە دوای پزیشکێکدا بۆ دیوارکردن دیارە نەخێر. بۆچی؟ لەبەر ئەوەی هەر کەسە و پسپۆری خۆی نەپزیشک پسپۆرە لە دیواردا و تەناف شاولی نەوەستای دیوار پسپۆری پەیوەندی هەیە بەدەدان دەرهێنانەوە. هەر کەسەش خۆی و پسپۆری خۆی. مەسەلەی شایەتی لە ئیسلامدا مەسەلەی پسپۆری و شارەزاییە. بەڵێ ئافرەت لەم شتەی پێشەوە کڕین و فرۆشتن قەرز و قۆڵە کە پسپۆری نییە و کاری ئەو نییە دوو ئافرەت بەرامبەر یەک پیاوە. بەڵام ئایا ئەزانن ئەو شتانەی کە ئافرەت تێیدا پسپۆرە و شارەزایی خۆیەتی و کاری خۆیەتی هەندێجار ئافرەت بەرامبەر بە دوو پیاوە و هەندێجار شایەتی تاقا ئافرەتێک بە شایەتی 4 پیاوە. ئەمە لەو شتانەی کە پسپۆڕی خۆیەتی. خۆ ئەو شتانەش کە پسپۆڕی خۆی نییە دوو ئافرەت لە بڕی شایەدێکی پیاو دانراوە. لەبەرچی ئەو دوو ئافرەتە دانراوە؟ ئایا لەبەر ئەوەیە کە ئیسلام هەست بە ناتەواویەک ئەکات لە ئافرەتدا یا لەبەر ناژیری یا لەبەر تێنەگەیشتنی ئافرەتەکە؟ نەخێر لەبەر ئەمانە هیچیان نییە، بەڵکو لەبەر ئەوەیە ئەو شتە پەیوەندی بە کاری ئافرەتەوە نییە لەلایەکەوە، لەلایەکی ترەوە ئافرەت لەبەر دڵنەرمی
لەبەر هێرشی بەزەیی ناودڵ و دەروونە ناسکەکەی زوشتی لە یاد ئەچێ خۆ ئەگەر ئافرەتێکی تری لە کێشەکەدا لەگەڵدا بێ و هەر یەکەیان یادی ئەوی تری بخاتەوە چی تێدایە؟ ئایا بیرخستنەوە هیچ شوورەی و نەنجی تێدایە؟ فتذكر إحداهما الأخرى واتە هەر یەکەیان یادی ئەوی تر بخاتەوە. دیارە لە ئیسلامدا مەسەلەی شەڕەف گەلێک گرنگترە لە مەسەلەی پارە. ئەگەر لە مەسەلەی پارەدا پیاوێک بەرامبەر بە دوو ئافرەتە بەڵام لە کێشەی شەڕەف و ناموسدا ئافرەتێک بەرامبەر بە دوو پیاوە. دیسان هەر لە سەر مەسەلەی پارە و ئابووریدا کاتێ وا هەیە ئافرەتێک بەرامبەر بە دوو پیاوە. بۆ نمونە ئەگەر پیاوێک بمرێت و سەروەت و سامانێکی زۆری لە دووە بەجێ بمێنێ بەڵام خێزانەکەی سکپڕ و حامیلە بوو لە کاتێکدا کە ئەو ئافرەتە منداڵەکەی ئەبێ و منداڵەکەی ئەمرێ ئالەم کاتەدا بەشکردنی کابرای مردوو وەستاوە لەسەر یەک وشە شایەتی یەک ئافرەت. ئەگەر مامانەکە یان سستەرەکە بڵێت منداڵەکە بە زیندویی بووە و دوایی مردووە ئەوە هەموو سامانی پیاوەکە ئەگوێزرێتەوە بۆ سەر منداڵە مردووەکە و دواییش بەش ئەکرێت بەسەر کەسوکاری منداڵەکەدا. بەڵام ئەگەر منداڵەکە هەر بە مردویی بوو بێت بە پێی شایەتی مامانەکە ئەوە سامانەکە بەسەر کەسوکاری باوکەکەیدا دابەش ئەکرێت کە ئەمەش جیاوازیەکی گەلێک گەورە لە دابەشکردنەکەدا دروست ئەکات. بەڵام ئەگەر مامان نەبوو ئەبێت دوو پیا و شایەدی بدەن بە مردن یا بە زیندویی منداڵەکەی. ئەی بۆ لێرەدا ناوترێستەم لە پیاو کراوە بە نیوەی ئافرەتێک دانراوە. یان ئەگەر کێشەیەشی دەزرێژی شەڕەف دروست بوو ئافرەتەکە نێردرا بۆ لای پزیشکێکی ئافرەت بۆ ئەوەی بزانێ کچە یا ژن راپۆرتی ئەو پزیشکە ئافرەتە لابری شایەتی دوو پیاوە و جارجار چوار پیاوە. کەواتە مەسەلەکە مەسەلەی پسپۆڕی و شارەزاییە نەستەمکردنە لە ئافرەت و نەبڕبەنگ لە مافی ئافرەت. بێ تێنەگەیشتوان لە یاسای ئیسلام و شەریعەتی ئیسلام ئەڵێن ئیسلام مافی ئافرەتی پێشێر کردووە لە میراتدا. ئەوە نییە خوشک بە نیوەی براتدا ئەنێ. ئەوە نییە قورئانی پیرۆز لە سوورەتی ئەننیسا ئایەتی 11 ئەفەرموێ يوصيكم الله في أولادكم للذكر مثل حظ الأنثيين. واتە ئەڵڵا ئامۆژگاریتان ئەکات لەبارەی بەشی منداڵەکانتان لە میراتدا بەشی کوڕ دووقاتی بەشی کچە بۆ ئەوەی ڕاستی مەسەلەکەمان بۆ دەربکەوێ کە ئیسلام ئاینی زانیاری و نەخشەی پاشەڕۆژی هەموو کۆمەڵ و خێزانێکە پێویستە بگەڕێنەوە بۆ ئافرەتی سەرەتای ئیسلام و لە پێش ئیسلامدا کە بە هیچ زۆرێ نەزۆر و نەکەم میراتی نەئەدرایە بەڵکو خۆی وەکو میراتی ئەبوو بە پشکی میراتگرێکی تر لەبەر ئەوە ئەیانوت چونکە ئافرەت وڵاغداری لێنایەت و لە جەنگدا دەور نابینێ و ناتوانێت چەک بەکار بهێنێ و ناشتوانێت تاڵانی پەیدا بکات لەبەر ئەوە ئافرەت مافی میراتی نییە. ئافرەت نەک تەنیا لە ڕووی میراتەوە بەو شێوەیە سەیر ئەکرا بەڵکو خۆیشی وەکو ئاژەڵ و چوارپێ ئەکردرا و ئەفرۆشرا هەتا هەتاوی ئازادی قورئان و ڕزگارکەری هەموو چینەکانی ئادەمیزاد تیشکی زێڕینی بەسەر جیهاندا پەخشان و ئافرەت بووە هاوبەشی پیاو لە هەموو شوێنێکدا لە جەنگدا لە خوێندن و زانیاریدا لە مافی کاسبی و داراییدا لە میراتیدا. یەکەم ئافرەتێک کە بووە میراتگر لە ئیسلامدا خێزانی سەعدی ئیبن ئەبی ڕەبیع بوو کاتەی هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم و فەرمووی قوربان سەعدی مێردم لە غەزای ئوحوددا شەهید کراوە و دوو کچی لە کچەکانی هاتووە و هەموو ماڵەکەی بردووە و هیچ بۆ ئێمە نەماوەتەوە تەنانەت کەس نایان خوازێت چونکە دارایان نییە. پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم دۆش داما و نەی ئەزانی چی بکات و چی بفەرمێ. فەرمووی بەڵکو خوا کێشەکەتان بۆ چارەسەر بکات. پاشماوەیەک ئایەتی میرات ئایەتی 11 بۆ 14 سوورەتی نیسا هاتە خوارەوە. پێغەمبەری خوا ناردی بە دوای مامەی منداڵەکاندا و فەرمووی ئەو میراتیە هەشتیەکی مافی دایکەکەیە و کچەکانیش هەر یەکەیان سەیەکی ماڵەکەیان ئەکەوێ و ئەوەی کا بمێنێتەوە بۆ تۆ. جاوەرن بە گیانێکی واقعی و بیرێکی ڕاستیەوە سەیری لێژنە و تانە و تەشەری کوفر بکەین بەرامبەر بە پێغەمبەر و موسڵمانەکان
کە لە شەریعەتی پێشەڵانی ئەو کاتەدا هیچ ئافرەتێک میراتگر نەبووە و ئێستا ئەو مامەیە ئەبێ سامانی براکەی لێ بسەندرێ و بدرێ بە برازە کچەکانی. ئەمە شۆڕشێکە شۆڕشجێڕان نەبێ کەس نرخی نازانێ. بەو شێوەیە ئافرەت لە ئیسلامدا میراتی بەرکەوت. جا ئێستا با بگەڕێینەوە سەر بۆچی خوشک نیوەی برای بۆ دانراوە. ئەگەر باوردی سەیری باسەکە بکەین لەوانەیە دوجار بڵین کچەکە زیاتر قازانجی کردووە لە کوڕەکە. کچە ئافرەت با گشتی دایک بێ یا ژن یا خۆشک هۆی ژیانی بۆ دابین کراوە و ئەبێ ژیانی لەسەر خۆی نەبێ. بۆ نمونە یەکەم ئەگەر پیاوێک بمرێ و کچ و کوڕێکی لە دوا بەجێ بمێنێ ئەو سامانە بخەمڵێنرێت بە 3000 دینار 2000 بۆ کوڕەکە و 1000 دیناری بۆ کچەکە. ئەبێ ئەو کچە ئەو خوشکە ئەو 1000 دینارە چی لێ بکات کە هەموو خەرجیەشی لەسەر براکەیتی و براکەی لەسەریەتی خوشکەکەی بژێنێ و پێویست نییە دەستکاری و داوای تاقەفلسێک لە خوشکەکەی بکات بە زۆر مەگەر خوشکەکە خۆی بە ئارەزووی خۆی پێی ببەخشێ. ئایا ئێستا کامیان قازانجیان کردووە؟ ئایا خوشکەکە قازانجی کردووە یان براکە؟ دووەم کاتێک کە کوڕەکە ئەیەوێ ژم بهێنێ ئەبێ پارە بکاتە ئاو بەڵام کچەکە مارەی وەرئەگرێت. سێهەم خۆکاتێک کچەکە لە ماڵی مێردەتی و باوکی ئەمرێ هەموو ئەرکێکی ژیانی لەسەر مێردەکەیەتی ئەو میراتیەی بۆی ئەڕوات وەکو دڵخۆشکردن و سەرخۆشی لێکردنێک وایە. چوارەم ڕەنگە هەندێک وەکو ئۆکست بێڵ بڵێت و ئێمە بەرەو سۆشیالیستی و کۆمۆنیستی ئەڕۆین و کەس خاوەن شت نییە هەتا لە دوای خۆی بە میراتی ببرێت و ژن و پیا و خوشک و برا لەسەری بجەنگێن پیا و کار ئەکات ئافرەت کار ئەکات و ئەژی. ئەمەش وتەیەکی ناڕاستە چونکە ئەو جیهانە مارکسیە میثالیەی ئەوان خەوی پێوە ئەبین و ئەیانەوێ کەس حەزی لە خاوەنیەتی نەبێ و ماڵداری خۆی نەبێ لە تەرازووی زانیاریدا سەنگی بۆ داناندرێ و دانەندراوە هەتا تاقانە مرۆڤێک لەم سەرزەویەدا ماوە خۆشەویستی ماڵداری و هەڵپەی کۆکردنەوەی دارایی هەر ئەمێنێ. الله سبحانه وتعالى ڕاستترین فەرموودەی فەرمووە لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 14 دەفەرموێ زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام والحرث ذلك متاع الحياة الدنيا والله عنده حسن المآب. واتا خۆشەویست کراوە لە بەرچاوی هەموو مرۆڤێک و هەرگیز لە بەرچاوی ناکەوێ. خۆشەویستی ڕابواردن لەگەڵ ئافرەتدا و خۆشەویستی کوڕداری و خۆشەویستی سامان کۆکردنەوەی ئاڵتون و زی و هۆی چاکسواری و ئاژەڵداری و بوونی چێڵگە و ئەمانە هەمویان هۆی ڕابواردنی ژیانی دنیان کەواتە هەتا ژیانی مرۆڤ ئەمێنێ ئەو شەهوەت و خۆشیەی هەر ئەمێنێ کە ئەوانیش بوو مردنی بەسەر دادێت و هەمویان ئەبنە میراتی. وەکو ئەوان داوای کارکردنی ئافرەت ئەکەن ئیسلامیش ڕێگای کارکردنەکەی نەگرتووە و تەنیا ئەوەندە هەیە ئەبێ ئەو ئافرەتە کرێکارە بزانێت ئافرەتە و پیاوی چاوچنۆک چواردەوری نەگرێت و ئەبێ بزانێ لای ئافرەتی موسڵمان شەڕەف بە نرخترە لە پارە. بەڵام ئایا ئەو ئافرەتە کارکەرەکە مرد میراتی لە دووە بەجێ نامێنێ؟ دووەم ڕەخنەیەکی تر لە ڕەخنەکانی کوفر بەرامبەر یاسای ئیسلامی ئەوەیە ئەڵێن ئیسلام ئاینە و ئاینیش هیچ پەیوەندیەکی بەسەر یاسای ئابووریەوە هەیە. خۆ ئەگەر لام سەرلایی چەند شتێکی تری وتبێ بۆنی ئابووری لێبێ ئێستا یاسای ئابووری ئەمڕۆی سەدەی 20 لەکوێ و یاسای ئابووری کاتی نەفامیەتی عەرەب لەکوێ؟ وەڵام ئاینی پیرۆزی ئیسلام وەکو لە پێشەوە وتمان تاقانە ئاینێکی خاوەن یاسایە. یاسایەک تاقانە ڕێگای کامرانی و بەختیاری ژیان. یاسای ئابووری ئیسلامی ئەو یاسا ئابووریەیە کە پاش ڕووخاندن و تەواوبوونی وزەی هەموو یاساکانی مرۆڤ لە چارەسەرکردنی کێشەکانی ژیان باوەشی چارەسەرکردنی بۆ هەموو کێشەیەک ئەکرێتەوە و چارەسەری ئەکات. یاسای ئابووری ئیسلام یاسایەکی مامناوەندیە لە نێوان یاسای سەرمایەداری و یاسای سۆشیالیستی مارکسایەتیدا.
هەرچی ڕواڵەتێکی چاکەخوازی و خێرخواهی هەبێ لە یاسای سەرمایەداری و سۆشیالیستیدا لە ئیسلامدا هەیە، هەرچی هەڵوێستی دژوار و ناڕاست و پۆخڵەوات لەو دوو یاسایەدا هەیە لە ئیسلامدا نییە. خۆ دیارە ئیسلام لەوانیشی وەرنەگرتووە. ئەگەر ئەوان پاشەخۆری ئیسلامیان نەکردبێ ئێمەی موسڵمان کاتێ یاسایەک یان ڕێبازێکی ژیان خەتی ڕاست و چەپی بەسەردا دێنین و نامانەوێ لەبەر دەمارگیریمان و دژداریمان لەگەڵ ئەو ڕێباز و یاسایەدا نییە، بەڵکو ئێمەی موسڵمان چاکترمان هەیە لەو ڕێباز و ڕژێمە. کاتێ ئێمە یاسای ئابووری سەرمایەداری یا یاسای ئابووری مارکسایەتی ڕەفز ئەکەین و نامانەوێ لەبەر ئەوە نییە کە ئێمە خۆمان هەر لە خۆمانەوە دژی مارکسایەتی یا دژی سەرمایەداری بین، نەخێر، بەڵکو لەبەر ئەوەیە خۆمان لە هەر دوو یاسایەکەیان چاکترمان هەیە. پێش ئەوەی بەپەلا ئەو یاسا ئابووریە ئیسلامیەی ڕواڵەکانی ئیسلام لێی وێڵن باس بکەین، با لاچاوێک بگرینە ڕووخاندن و هەرەسێنانی یاساکانی ئابووری کۆمۆنیستی و یاساکانی ئابووری سەرمایەداری. یەکەم کۆمۆنیستی وەکو لە سەرەتای ئەم کتێبەدا باسمان کرد هەموو ئامانج و هیوایەکی کۆمۆنیستی یا مارکسی ئەوەیە کە ماڵداریەتی خۆی نەمێنێ و بۆ هیچ کەس و هیچ کەس لەم سەرزەویەدا نەبێ خاوەنی هیچ شتێک بێ، کە وتمان هیچ شتێک واتە نەخاوەنی ئامێرەکانی بەرهەم ئەدەوات الئینتاج بێ، نەخاوەنی زەوی و زار بێ. ئامانجی کۆمۆنیستی لە هەر کەسە بەپێی توانە بۆ هەر کەسە بەپێی پێویست، واتە هەموو مرۆڤێک چی ئارەزووی لێبێ لە کۆمەلگای کۆمۆنیستیدا بۆی ئامادەیە، ئیتر پەیوەندی بەکەم و زۆری کارکردنەوە نییە. بەم شێوەیە وەکو خۆڕۆشۆف لە ساڵی 1961دا وتی ئەو بەهەشتەی کە پیاوانی ئاینی و بۆرجوازیەکان بۆیان باس ئەکردین ئەمانەوێ ئەو بەهەشتا لەسەر زەوی دروست بکەین، بەڵام لەبەر کڵۆڵی و ناوچاو دێزی کۆمۆنیستی ئەو بەهەشتەیان بۆ دروست نەکرا. ئەگەر سەیری ڕووسیا بکەین ئەو هەنگاوانەی لە دوای شۆڕشی بەلشەفی لە ساڵی 1970 هەتا ساڵی 1932 چەند هەنگاوی سۆشیالیستی بەرەو کۆمۆنیستی ناوە، وردە وردە هەنگاو بەرەو پاش ئەکشێتەوە. خۆ ئەگەر لە هەندێکی پاشگەز نەبوو بێتەوە لەو دۆخەدا وەستاوە و لەناو قوڕدا چەقیوە، بەڵێ لینین ویستی شوعیەتی ڕاستەقینە بچەسپێنێ هەموو زەوی و زاری لە خاوەنەکانی سندەوە و کردنی بەماڵی دەوڵەت. هەرچی ئامێرێکی بەرهەمی جوتیارەکان هەبوو لێی سەنەوە و کردنی بە ئامێری میری و مۆری کۆمۆنیستی پێوەنان، برسێتی بڵاو بۆ و دەوڵەت پارتی ناچار بوو هەندێ زەوی بداتەوە بە جوتیارەکان ئەوەندە نەیان چەوسێنێتەوە. وڵات گەڕایەوە دۆخی جارانی هەتا ساڵەکانی 1928 تا 1930 هات و دیسان پارتی کۆمۆنیستی هەنگاوی سۆشیالیستیانەی ناو هەمان بەزمی چەککردنی جوتیارەکان لە زەوی هاتە پێشەوە، بەڵام ئەم جارەیان لەگەڵ هێز و دەسەڵاتدا دیسان جوتیارەکان دەستیان کردەوە بە مانگرتن و شۆڕشکردن. دەوڵەتیش بەبێ بەزەیی دەستی کرد بە کوشتن و گرتن، زیاتر لە 100,000 جوتیاری تێدا سەرنگوم بووە. بەپێی بەیاننامەکانی دەوڵەتی رووسیا لە ساڵی 1932دا 6 ملیۆن رووسی لە برسانە مردن، هەتا ملیان بە دەوڵەتی رووسیا شۆڕ کرد و بڕپەنکی زۆریدا لە یاسای سۆشیالیستیە کۆمۆنیستیەکەیان و هەموو جوتیارێک هەندێک زەوی و لە وەرگایەک و چەند سەر ئاژەڵێکی بداتێ. ئیتر لەو کاتەوە پاشە و پاش لێی کشانەوە تەنیا بەوشە و دروشم نەبێ باسی کۆمۆنیستی ناکەن، ئەوە تا هەر ئەو خۆفرۆشەی کە بەهەشتی لەسەر زەویدا دروست ئەکرد ئەڵێ ئەو مانگایەی مانگای جوتیارێکە زیاتر شیردەرە لەو مانگایی لە کۆمەڵی و یەککەتی میریدایە. هەرچەندە ئەمە قسەیەکی سادەیە، بەڵام لە ڕاستیدا ئەو پەڕی ڕوخێنەری یاسای ئابووری سۆشیالیستی مارکسایەتیە، یاسایەک لە سەر بنچینەی زانیاری واقعی کۆمەڵایەتی ئادەمیزاددا دانەندرێت، نەک ئەبێ بەو شێوەیە پاشە و پاش لێ بکشینەوە و سمارتەی لێ بدەن، بەڵکو ئەبێ گۆڕی بۆ هەڵکەنن. کاتێ ئێمە ئەڵێین مارکسایەتی زانیاریانە نییە، ئێمە ناڵێن بەڵکو کەڵە پیاوانی زانیاری سەدەکە ئەڵێن. ئەوەتە ئەنیشتاین ئەڵێ ئایا ئێوە هیچ فەلسەفەیەکتان دیوە کۆنەپەرستتر بوو بێت لە فەلسەفەی مارکسایەتی؟ ئەو مارکسایەتیەی گاڵتەی بە زانیاری و داهێنراوەکانی گڕۆی مرۆڤایەتی ئەکات بۆ ئەوەی خۆی ڕەگدا کوتێک کە ئەمەیش کوفرە بە زانیاری و پشکردنە لە بیرەوەری مرۆڤایەتی.
ئەیانەوەی پاڵەوانان و کەڵەپیاوانی زانیاری بخەنە گێژا و خولکەی فەلسەفەیەکەوە هێشتا بنچینەکەی خۆی نەگرتووە و دیاری نییە. بە کورتی یاسای ئابووری سۆشیالیستی و مارکسایەتی بۆ ئێمەی موسڵمان و مرۆڤ دەست نادات، چونکە یەک یاسای ئابووری کۆمۆنیستی ددان بە مافی مرۆڤدا نانێت و مرۆڤ بە ئامێرێکی دەستی میری و پارتی سەیر ئەکات، هەرچی لە پارتی و میریەوە دەرچوو ئەبێ یەکسەر جێبەجێ بکات، وەکو مقەبایەکی ڕق و تەق چۆنی هەڵ ئەسوڕێنێ و چ کارێکی پێئەکات بیکات. ئەو مرۆڤە مافی وتنی نای نییە. دووەم، ئەگەر دروشمی ڕەنگا و ڕەنگ تووشی کوردبینیمان نەکات بگەڕێنەوە بۆ سەرچاوە و پاڵەپەستۆی هەڵقوڵانی بیرەوەری مارکسایەتی و سۆشیالیستی یان سۆشیالیستەکەی هەیکەڵ بەڵکو و خۆشەویستی کینی پاڵی پێوەناوە نەک خۆشەویستی و دڵسۆزی مارکس بۆ مرۆڤ، ئەویش لە کاتێکدا کە مارکس قوتابی بوو لە زانکۆی بۆن لاو بوو، تەمەنی لە 20 ساڵ تێنەپەڕی بوو، خۆشەویستیەکی بێپایانی ئەو کیژۆڵەی ناوی کینی بوو ئەچێتە دڵیەوە و ئارامی لێ ئەبڕێت. بەڵام بە پێی نەریتی سەرمایەداری ئەو کاتەی ئەوروپا و لەبەر ئەوەی مارکس لە بنەماڵەیەکی بۆرجوازی بچووک بوو، ئەویش لە بنەماڵەیەکی بۆرجوازی گەورە بوو، بە پێی باوی ئەو کاتە هەرگیز نەئەبوو کینی شووی بکردایە یان بدرایە بە مارکس. مارکس هەوڵێکی بێ ئامانجیدا بۆ ئەوەی کە باوکی کینی کە ناوی دیبرۆجیک بوو کاربەدەستێکی گەورەی دەوڵەت بوو ڕازی بکات و بیداتێ، ئەوەندەی نەمابوو باوکی کینی ڕازی ببێ. بەڵام مردن یەخەی باوکەکەی گرت و کەشتی و پردەکەی مارکسی دا بە ئاودا و ڕیسەکەی کردەوە بە خوری و کارەکەی کەوتە سەرکڵاوی براکانی. کینی هەموو خزمەکانی کینی ناڕەزاییان دەربڕی لە شوکردنی کینی بە مارکس، بە تایبەتی ئەو برایەی کە ناوی فەدیناند بوو، مارکسی ئەویندار و شێت و کالیوە بۆ کینی نەی ئەزانی چی بکات و چی بڵێ، هەربیری لەوە ئەکردەوە چۆن یاسایەک دابهێنێ و یاسای چینایەتی ئەوروپای پێ ورد و خاش بکات. ئەمە بووە هێلانەی بیرکردنەوەی هەتا ڕێی کەوت لە یاسا سۆشیالیستەکەی هەیکڵ و ئۆخەیەکی بۆ کرد و باوەشێکی پێدا کرد و دەستی دایە فراوانکردن و داڕەشتنی بە شێوازی خۆی ئاسایی هەتا کردی بەو مارکسیەتەی کە ئێستا هەیە، کەواتە بیرەوەری یاسای ئابووری مارکسی لە چاوگەیەکی خۆشەویستی مرۆڤەوە هەڵنەقوڵاوە، بەڵکو لە چاوگەی ڕق و تۆڵەسەندن و زەبر و زەنگەوە هەڵقوڵاوە. دووهەم، لابردنی خۆشەویستی ماڵداریەتی خۆی لە دەرونی مرۆڤدا و نەهێشتنی ڕواڵەتی مالداریەتی خۆی مانای جەنگاندنە لەگەڵ سروشتی مرۆڤدا و هەرچی هەوڵێک بدرێت بە فیڕۆ ئەڕوات. هەر ئەمیش بووە هۆی شکاندنی مارکسایەتی و دەستی تەسلیم بوون بەرزکردنەوە لەلایەن سەرکردەکانی مارکسایەتی. کاکی گوێگر، وشەی قەبە و دروشمی مارکسایەتی وەکو قسەی بەر ئاگردان وایە، جاتخوا قسەی بەر ئاگردان لەکوێ و واقع لەکوێ. نیکیتا خۆرۆفۆش لە خۆیەوە نەیوتووە مانگای جوتیارەکان شیردەترن لە مانگای میری و یەکەتیە جوتیاریەکان. وەرە دەستم بەرێ بەرەو بنکەی مارکسایەتی ڕووسیا بڕۆین، سەرێک لە سەرژمێریەکەی بەرهەمهێنانی ئەوێ بدەین. ساڵی 1961 ئەو ساڵە کە مارکسایەتی کرا بەبووک و هێندرا بۆ کوردستان و یەکەتی گەنجان لە شارەزور بە گوری زەویان بە جوتیاران بەش ئەکرد و مەلا دۆلار خۆرەکانی کوردستانیان تفباران ئەکرد، با بزانین هەر لەو ساڵەدا قیبلەی گەنجان بەرهەمیان چۆن پێشخست. لەو ساڵەدا سەدا هەفتای ئاژەڵی وڵاتەکەی بەدەستی میریەوە بوو، لە سەداسی ئاژەڵی بەدەستی جوتیارەکانەوە بوو. ئەمە لە کاتێکدایە کە لە سەدا هەفتای ئاژەڵ بەدەستی میریەوە بوو. ئەی ئەگەر بە پێچەوانەوە بوایە ئەبوایە چۆن بوایە هۆی ئەم شکستە چی بوو؟ هۆی ئەوە بوو چونکە یاسای ئابووری مارکسی توانایی و کارامەی تاک ئەکوژێ و پشتی لە پێشکەوتن سارد ئەکاتەوە. سەرمایەداری پێش ئەوەی بینە سەرگەندەڵی یاسای ئابووری سەرمایەداری ڕووداوێکی بچکۆڵانە هەیە پێم خۆشە بیڵێم. ئەویش جارێک قوتابیەکی کۆنە مارکسی و تێنەگەیشتوو لە ئیسلام هاتە لام و دەستی کردە هێرشبردنە سەر مارکسایەتی و لە ئەنجامدا وتی وەڵڵا مامۆستا یاسای سەرمایەداری گەلێ چاکترە لە یاسای کۆمۆنیستی. منیش نەختێک هێمنم کردەوە وتم ئەها برا قسەیەکی خۆش هەیە بۆتی بجێڕمەوە. وتی فەرموو. وتم
ساڵێک سونیەکی زۆر هات و قڕی خستە دەغڵ و دانی جوتیارەکان زۆر پێی پەس بوون و ناشکریان ئەکرد. بەڵام ئەوەندەی نەخایەن تەرزەیەکی ئەستور و زۆر باری هەموو دانەوێڵەیەکی خەواند و مەترسیەکی بێسنووری خستە دڵی جوتیارەکان و هەموو دانیشتوانی ناوچەکەوە. جا لەم کاتی تەرزەبارینەدا حەمەڕەزایەک هەبوو لادەی کانی سەیف. ئەو سۆفی حەمەڕەزایە سونەیەکی دۆزیەوە و ماچی کرد و پێیوت: بە قوربانت بم سۆفی سونگیان، بۆ تۆ ناشکر بووین هەتا خوا تەرزەی بۆ ناردین. جاکا کە تۆش وەکو ئەو مامە سۆفیەت لێ قەوماوە، چی یاسای سەرمایەداری و چی یاسای شۆشیالیستی مارکسایەتی هەردووچیان زەرەرمەند و زیان بەخشن و دژی گرۆی مرۆڤایەتین. کورد واتەنی دار و پەرد و لەحنەت لە هەردوو. یاسای ئابووری سەرمایەداری بۆ ئێمەی موسڵمان مرۆڤ دەست نادات، چونکە یاسای ئابووری سەرمایەداری لەسەر بنچینەی ماڵداریەتی خۆی دامەزراوە و بەناچاری نەبێ بڕوای بەخۆماڵیکردن ئەتەئمیم و ماڵداریەتی و گشتی و ماڵداریەتی دەوڵەت نییە کە ئەمەش ئەبێتە هۆی کۆبوونەوەی سامانی گەلەکە لای چەند دەوڵەمەند و سەرمایەدارێک. دوجار ئەم سەرمایەدارانە ئەبنە کونگەورەی وڵاتەکە و یاری بە ژیان و مردنی ئەندامانی گەل ئەکەن. بەڵام ئەو ماڵداریەتیە خۆیەی ئیسلام دانی پێدا ئەنێ لە سنوورێکی تەسکدایە و هەزاران کۆتی ئاینی و ئابووری لەسەر داناوە و لە کۆمەلگای ئیسلامیدا هەرگیز سەرمایەدار ئیقتاع دروست نابێ. دووەم، لە یاسای ئابووری سەرمایەداریدا ئەو پەڕی سەربەستی دراوە بەتاک: چی ئەکات، چی هەیە بیبێ، چۆن پەیدای ئەکات بیکات، چۆن خەرجی ئەکات بیکات و کێ ئەچەوسێنێتەوە و دەسترێژی ئەکاتە سەرچکەی تر قەیدی نییە، هەر تەنها باج و دەڕیبەکەی خۆی بدات بە میری، ئیتر ئارەزووی خۆیەتی و میریش پشتی ئەگرێ و دەست ئەگرێت بە عومریەوە. لە یاسای سەرمایەداریدا تاک فەرد ئەتوانێ خاوەنی هەموو سەربەستێک بێت و دەستکاری کاروباری میریش بکات. بەڵام لە ئیسلامدا ئەگەرچی سەربەستی دراوە بەتاک و لەناو ڕیزی کۆمەڵدا جێگای دیارە، بەڵام ماوەیشی نادرێت ببێتە دڕندەیەک بۆ گیانی کۆمەڵ. هەرگیز ناتوانرێت تاک لە کۆمەڵ بپچڕێندرێت و بەتەنیا بەخۆی و لاشە و بیرەوەری و هەڵسان و دانیشتن و هەست و نەستیەوە دوور لە کۆمەڵ سیر بکرێت. تەنانەت لە نەخۆشخانەکانیش ئەو تاکەمان دەست ناکەوێت. هەروەکو کۆمەڵ بێتاک نییە، چونکە کۆمەڵ لە کۆی چەند تاکێک دروست بووە. یاسای ئابووری ئیسلامی تاقانە یاسایەکە مافی تاک و مافی دەوڵەت و مافی کۆمەڵ هەر سێچیان و هەر یەکەیان بە جیا سنوورێکی پۆڵاینی یاسایی بۆ داڕشتون. چەند جوانە بە یاسای ئابووری ئیسلامی ئەوترێت یاسای ئابووری جوتلانە، واتە لای تاک و لای کۆمەڵ. سێیەم، لە یاسای ئابووری سەرمایەداریدا مرۆڤ چاوبرسی و بەهەڵپە ئەبێ و کەس بەزەی بە کەسدا نایەتەوە و هەر کەسە لە هەوڵی پڕکردنی گیرفانی خۆیەتی. بەڵام لای ئیسلام هەروەکو ئەڵڵا سوبحانە وتەعالە لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 219 ئەفەرموێ: يسألونك ماذا ينفقون وەتا پرسیارت لێ ئەکەن ئەی موحەممەد موسڵمانەکان چی ببەخشن، تۆیش پێیان بڵێ ئەوەی لە پێویستی ژیانی خۆیان زیاتر بوو بیبەخشن. چوارەم، لە یاسای ئابووری سەرمایەداریدا ڕقەبەرایەتی و دژمنکاریەکی فراوان لە نێوان کابرای سەرمایەداری و کرێکارەکانیدا دروست ئەبێ، کەسیان تامی ژیان بە ئارامی ناچێژن. ئەوە تا ڕۆجیا کارودی ئەڵێ لە کاتی دەرهێنانی یۆرانیۆم لە کارگەی گراجستاڵ نیوەی کرێکارەکان بە نەخۆشی شێرپەنجەی سی سەرەتان و ڕەئە ئەمرن. ئەوانیش کە ئەمێنن 180یان بەسیل و نەخۆشیەکانی تر ئەمرن. ئەمە وتی لەبەر خاتری ڕابواردنی چەند سەرمایەدارێک. بەڵام لای ئیسلام لەلایەکەوە لەبەر ئەوەی مرۆڤ زۆر بەنرخترە لە سامان. هەروەکو ئەڵڵا سوبحانە وتەعالە لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 32 ئەفەرموێ: من أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض
أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا واتە هەر کەسێ یەکێکی بێتاوان بکوژێت بە هەر ناوێکەوە بێ یان ئاژاوا لەسەر زەوی دروست بکات وەکو هەموو ئادەمی زادانی کوشتە بێ وایە و هەر کەسە مرۆڤێکی لێقەوما و زیندوو بکاتەوە وەکو هەموو ئادەمی زادانی بوژان بێتەوە وایە لەلایەکی ترەوەهانی خاوەنکار ئەدات کە عارەقی نێوچاوانی کرێکارەکە بەما فەڕەواکەی بسپێرێ حەقی کرێکار بدەن پێش ئەوەی ئارەقەی نێوچەوانیان لاشەیان وشک بێتەوە لەو لاشێوە ڕوو ئەکاتە کرێکارەکە و ئەڵێ ڕەحمەتی خوا لەو کەسەی هەر کارێکی ئەنجامدا پوختەی بکات بەوردی جێبەجێی بکات وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه لە دوعای خێرتان بێبەشمان مەکەن کاکڵی باسەکان لاپەڕە 4 شارستانیەتی ئەوروپا لاپەڕە 9 دووری مارکسایەتی لەگەڵ واقعی کۆمەڵی ئادەمی زاد لاپەڕە 7 ئاین تلیاچی گەلانە لاپەڕە 20 بەدرۆخستنەوەی دروشمی مارکس بەرامبەر ئیسلام لاپەڕە 27 پایەکانی شارستانی لاپەڕە 30 ڕواڵەتی یەکەم بیرروباوەڕ عەقیدە لاپەڕە 40 ڕواڵەتی دووەم گومڕایی زانیاریانە لاپەڕە 62 هەڵسەنگاندنی شارستانی مادیەت لاپەڕە 77 ئیسلام بۆچی هاتووە لاپەڕە 86 هەڵوێستی شارستانیەتی مادیەت بەرامبەر بە بیرروباوەڕی ئیسلامی لاپەڕە 90 کوفری سوور و قۆناغەکانی لاپەڕە 104 ڕواڵەتی سەیەم یاسا النظام لاپەڕە 123 یاساکانی ئیسلام لاپەڕە 135 ڕەخنەکانی کوفر لە یاساکانی ئیسلام لاپەڕە 160 و کۆتایی کاکڵی باسەکان کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو سەرنجێک بۆ ئەمڕۆ ژیریەک بۆ داهاتوو کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری خۆراکێک بۆ مێشک ڕۆشنایی دەنجی بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 075 442 0872 زین 0782 442 0872 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد ڕۆشنایی دەنجی 35 2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی 1438 کۆچی